دەست پێک لە نێوان هەموو ئەو ترسانەی کە لە ژیانی سەرزەویدا دەوریان داوین ڕەنگە بتوانرێت ترسان لە مەرگ بە سەختترین و تێکشکێنەرەترینیان ناوزەت بکرێت. لە زۆربەی حاڵەتەکاندا تەنها بیرکردنەوە لە مەرگ بەسە بۆ ئەوەی لەرزە بخاتە نێو گیانمانەوە. ئەم بیرکردنەوەیە بە جۆرێک درز دەخاتە نێو لۆژیک و عەقڵەوە کە ئیدی ناتوانین ئەم حەقیقەتە دەرک بکەین کە مەرگ نەک کۆتایی هەموو شتێک نییە، بەڵکو دەرگای چوونە نێو پەرزگایەکە کە بەرەو ژیانێکی نوێ دەچێت. ئەم جیهانە پڕکراوە لە دوالیزمە دژەکان، لەو شوێنەی کە ڕووناکی هەیە تاریکیش هەیە، ئەو جێگەیەی کە ڕووناکی خۆر هەیە سێبەریش هەیە و هەر بەو جۆرەی کە شەو بەناچاری بە دوای ڕۆژدا دێت. مەرگیش پاش ژیان دێت. لە دیدی گاندیەوە لەدایکبوون و مردن دوو ڕووی دراوێکن و دوو لایەنی جیاوازی دیاردەیەکی یەکسانن. ئێستا کە ئەو حەقیقەتەی لەو دی و هەر یەک لەو لایەنانەوە هەیە یەک حەقیقەتە، چۆن شتێکی شیاوە مرۆڤ بە لەدایکبوون شادومان بێت و بە مەرگ خەمبار بێت. ئەم دووشتە دژە هەمیشە و هەر لە سەرتاوە لەگەڵماندا بوون. شتێکی تێدا نییە کە ببێتە هۆی سەرسوڕمانی یاخود تەنانەت هۆی نیگەرانیمان بێت. ئەم دیاردانە لە ژیانی مرۆڤ دوورنین و لەگەڵ مرۆڤدان. ئێستا کە بە هیچ جۆرێک ناتوانین لەم شتە دژانە ڕابکەین، باشتر وایە فێری ئەوە ببین چۆن بتوانین بە چاوێکی یەکسانەوە سەیری بازنەی لەدایکبوون و مەرگ بکەین و قبوڵی بکەین. بەدید و ڕوانینێکی لەم جۆرە ئیدی نە جێگایەک بۆ شادومانی سەبارەت بە لەدایکبوون هەیە و نە بیانوویەک بۆ غەم خواردن سەبارەت بە مەرگ بوونی هەیە. بەم جۆرەیە کە دەتوانین بە شێوەیەکی ڕاست سەیری ئەم دوو دیاردەیە بکەین و باوەڕمان وابێت ئەو کەسەی لەدایک دەبێت بێگومان دەمرێت و ئەو کەسەی کە دەمرێت جارێکی دی لەدایک دەبێتەوە. باوەڕێکی لەم چەشنە ئێمە بەرە و تێگەیشتنێکی دروست و تەواو لە ماهیەتی ڕاستەقینەی لەش و ئەو ڕۆحە دەبا کە لە ناویدا ئۆقرەی گرتووە و ئەو کاتە دەزانین کە هەرچەندە جەستە لە ناو چووە و کاتیە و نامێنێتەوە، ڕۆح لە ناو ناچێت و دەمێنێتەوە. بە گوتەی بەهاگا ڤاد گایتا نە شمشێر دەتوانێت بیبڕێت و نە ئاگر دەتوانێت بیوەستێنێت، نە ئاو دەتوانێت تەڕی بکات، نە با دەتوانێت وشتی بکاتەوە. گاندی فێرمان دەکات کە منداڵی، پیری، نەخۆشی و مەرگ هاوڕێ لێکدانە بڕاوەکانی جەستن. ئێمە لە مەرگ دەترسین و ڕادەکەین چونکە وا دەزانین بە لەناوچوونی جەستە هەموو شتێک کۆتایی دێت. ئەوەمان بیر دەچێتەوە ئەو ڕۆحەی کە لە ناویاندا نیشتەجێیە فەوتانی بۆ نییە. دوێنێ هەبووە ئەمڕۆ هەیە و سبەی نێش دەبێت، تەنا لە جەستەیەکەوە دەچێتە جەستەیەکی دیکەوە. هەر بەو جۆرەی کە مرۆڤ خانووی دەگۆڕێت و بۆ خانوێکی دیکە دەگوازرێتەوە، یان بەو جۆرەی کە مرۆڤ کراسێکی کۆنلا دەبات و کراسێکی نوێ لەبەر دەکات. کوێی ئەم ڕووداوانە بۆ نیگەرانی دەبێت. جێگەی داخە لەگەڵ ئەوەشدا تا ڕادەیەک هەمووان بە جیاوازی نێوان ماهیەتی لە ناوچووی جەستە و ماهیەتی لە ناوچوونی ڕۆح بە ئاگان. کەچی هێشتا مەرگ بە ترسناکترین دیاردا دادەنین و ترس لێی دەخێنە نێو دڵمانەوە تاکو هەموو گیانمان دادەگرێ، بەگشتی لە جیاتی ئەوەی بە دۆست و هاوڕێیەکی ڕاستەقینەی خۆمانی بزانین. بە دێو و درنجێک لە قەڵەمی دەدەین و لێی دەتۆقین. بەڵام گاندی دەڵێت ژیان تەنها بەو ئەندازەیە شایەنی قبوڵکردنە کە مەرگ نەک بە دوژمن بەڵکو بە دۆستی خۆمان بزانین. مەرگ دۆستی ئێمەیە چونکە لە زەحمەت و ناڕەحەتی و ئازار و ڕەنجەکانی ڕزگارمان دەکات. بە گوتەی برنزسی شاعیر مەرگ خۆشەویستترین، میهرەبانترین و باشترین دۆستی مرۆڤی بێچارەیە. گاندی مەرگ بە خەوێکی چێش بەخش دەچوێنێت چونکە تیمارکەر و چاکەرەوە و شیرینە. ئەو دووبارە ستایشی جوانیەکانی مەرگ دەکات و دەڵێت بەخشیەکە کە بەدیهێنەری ژیان بە هەموو زیندەوەرانی چی مرۆڤەکان و چی ئەوانەی مرۆڤ نین بەخشیوە. مەرگ دەستمان دەگرێت و لە بەرامبەر خودی خۆماندا هاوکاریمان دەکات. هەمیشە هەل و پێگەی نوێ و ئومێدی تازەمان پێدەبەخشێت. مەرگ نەک خودای ترسان نییە بەڵکو فریشتەی میهرەبانیە. لەم ڕۆیە کە گاندی ئامۆژگاری دەکات کە لێی ڕانەکەین بەڵکو بە ڕوخسارێکی بە بزەوە لەگەڵیدا ڕوبەڕوو ببینەوە و ئەو کاتەی کە گەیشت بە خێرهاتنی بکەین. ئەم خەم و خەفەتەی کە لە جیاتی خۆشەویستەکانمانەوە ئەو کاتەی کە مەرگ
دەیان باتەوە لە دڵدا هەستی پێدەکەین. هەمووی هۆی نەزانی و خۆپەرستیمانە. بە باوەڕی گاندی ئەگە تەنها بمانتوانایە دیاردەکان لە ڕووناکیدا ببینین، ئیدی نەترس لە مەرگ لە دڵماندا دەبوو، نە لە دەوروبەرماندا هەستمان بە هیچ نیگەرانیەک دەکرد. بەڵکو ڕوانینی گاندی بۆ نەمری ڕۆح و نەمانی جەستە هەر بەو جۆرەی کە لەم کتێبەدا هاتووە یارمەتیمان بدات و لە ترسی مەرگ ڕزگارمان بکات، بە شێوەیە کە تەنانەت ئەگەر بزانین مەرگ لێرەوە، مەرگ لەوێ، مەرگ لە هەموو شوێنێک خەریکە، بە دەوروبەرمانەوەیە، لە دەوروبەرماندایە، لە ژێر پیەکانماندایە و بە سەروی سەرمانەوەیە. بێهودە پەرێشان و غەمگین نەبین، بەڵکو تاکی ئێمە ئازایەتی و جوامێری ئەوەمان هەبێت و ڕووبەڕووی ببینەوە و بڵێین ترس لە کێ بترسین، لە مەرگ هەرگیز. ئەوە کێیە؟ ئەناند هینگوڕانی 20 کانونی دووەمی 1970. پێشکەش بێت بە ئەوانەی گەورە مردن چونکە هونەری ژیانیان دەزانی، ئەوانەیش کە دەزانن چۆن بژین و بۆچی دەژین تاکو مەزن بمرن. بە مامۆستا ئومێد، مامۆستا ئەدیب، مامۆستا کارزان. ئەو هاوڕێ گوڵە ئاسایانەی کە ساڵانێکی تەمەنی خوێندنم لەگەڵیاندا گوزەراندووە و ئێستایش هەر یەکەیان بە ڕەنگی جوانی خۆیەوە لە نێو سەرزەمینی ڕۆحمدان وەرگێڕ. پێشەکی مرۆڤەکان جیاواز لە ژیان و مردن دەڕوانن، چونکە هەموو مرۆڤێک جیهانێکی سەر بەخۆیە، جیهانێک مەزنتر لە جیهانی بینراو، دیوە معنەویەکەی مرۆڤ. ئیدی لێرەوە هەروەک چۆن جیاواز لە دایک دەبین، بە هەمان شێوەیش جیاواز ژیان دەکەین و جیاوازیش دەمرین. بۆیە ئیمامی عەلی گوتەیەکی زۆر جوانی هەیە سەبارەت بە مردن دەفەرمێت مردن شتێکی تایبەتە لە ناو شتێکی گشتیدا، واتە هەمومان دەمرین، بەڵام مردنی هیچ کاممان لە کەسی دیکەمان ناکات. بەڵام گرنگتر لەمانە دەرەنجامە، واتە چۆن لە مردن دەڕوانین. ئایا مردن کۆتایی ژیانە؟ هەروەک هەندێک لە فەیلسوف و بیرمەند و مرۆڤە ڕەشبینەکان دەڵێن، یاخود بەشێک لە ژیان و پێداویستیەکانی بوون و لەوەیش زیاتر بە گوتەی عارفان و عاشقان ڕۆیشتنە بەرەو جیهانێکی فراوانتر و مەزنتر و گەڕانەوە بۆ لای معشوق. ئەگەر بۆچوونی یەکەم وەربگرین، ئەوە نەک هەر مردن جێگای ترس و نیگەرانیمانە، بەڵکو ژیانیش مانایەکی نابێت و ئیدی بە پوچی و ناومێدی دەگەین و کۆتایی ڕێگەمان داخراوە. بە بۆچوونی بەندە ڕەشبینی و ناومێدی و ونبوونی مانای ژیان لێرەوە سەرچاوە دەگرێت. بێگومان ناسین و توانای دەرکردن و هۆشیاری لە تایبەتمەندیەکانی مرۆڤبوونی مرۆڤن. ئاگایی ئەو سیفەتەی کە بگوتەی بیرمەندێک مرۆڤ لە ئاژەڵ و بوونەوەرانی دیکە جیا دەکاتەوە. ئاگایی بەرامبەر بە خودی خۆمان دەوروبەر بەدیهێنەر، کەواتە بە پێچەوانەوە بێ ئاگاییمان بەرامبەر بە خودی خۆمان، هۆکاری کردنەوەی دەواازەیەکە بەرەو ڕووی تاریکی و ترس و هەست نەکردن بە مەزنی سەرزەمینی ڕۆحمان. سەبارەت بە مەرگ و مردن بێ ئاگاییمان لەوەوە سەرچاوە دەگرێ کە خەڵکی وا دەزانن ژیان بە مردن کۆتایی دێت. لە کاتێکدا مەرگ بەشێکی ژیانە، چونکە مرۆڤ لە ژیاندا دەمرێت. گەورەتر لەوەیش گاندی گوتەنی ژیان و مردن دوو ڕووی دراوێکن. لێرەشەوە بەم تێڕوانینەوە کە ئەمە بۆچوونی دووەمە و مردن بەشێکی ژیانی نەبراوەمانە و قۆناغێکە لە ژیان، پەڕینەوەمان بۆ نێو جیهانی مەزن و دیداری مەعشوقی حەقیقی و ژیانی نەبراوە و ناکۆتا بە بڕینی ئەم قۆناغا یان تێپەڕبوو لەم دەروازەیەوە دەست پێ دەکات. بۆ ئەوەی دەرک بە مرۆڤبوونی خۆمان بکەین، دەبێت لە ڕێگەی خۆناسینەوە بچینە خزمەت ڕۆح و سەرزەمینی دەریا ئاسامانەوە. مەولەوی گوتەنی شەپۆلی توندی دەریای ڕۆح گەلێ مەزندرا لە دەریاکەی نوح. لە ڕاستیدا بۆیش دەمەوێت لە دیدگای عاریفانەوە بچینە نێو ئەم بابەتەوە، چونکە عاریفان دکتۆر سروش گوتەنی گەورەترین عاشقانی دنیان و ئاواتی هەرە مەزنی عاشقیش دیدار و وەسڵی معشوقە. مەرگ و مردنیش ئەو دەرگایەیە کە عاریف و ڕێبواری ڕێگەی ژیان ڕێبوار بەمانە ڕاستەقینەکەی
بە معشوقی ڕاستەقینە خوددا دەگەیەنێت. پێغەمبەران و پیاوە گەورەکان کە ڕێنیشاندەرەکانی ژیانن گوتویانە مرۆڤ لە ڕێگەی خۆناسینەوە بە پلەی تەواوکاری باڵا دەگات. بۆیش مەولانای ڕۆمی دەفەرمێت هەر کەس لە مەرگ ڕابکات ئەوە لە خۆی ڕادەکات، چونکە پێی وایە مەرگ ئاوێنەی بوونی مرۆڤە. مەسنەوی معنەوی دەفتەری سێەم بەیتەکانی 3442 بۆ 3439 دەڵێت مەرگی هەر کەسێک ڕەنگی خۆیەتی، لە لای دوژمن، دوژمن و لە لای دۆست، دۆست ئەی ئەوەی کە لە مەرگ دەترسی، لە خۆت دەترسی ئەی گیانی هۆشیار، ڕووی ناشرینی تۆیە، نەک ڕوخساری مەرگ گیانی تۆ وەکو درەخت و مەرگ وەکو گەڵاکانیەتی. ئیمامی غەزالیش دەفەرمێ مرۆڤەکان سەبارەت بە مەرگ سێ دەستن. یەکەم هەندێک کەس لە خۆشیەکانی دنیادان و لە مەرگ ڕادەکەن، چونکە مەرگ بە بچڕێنەری خۆشیەکانی دنیا دەزانن. دەستەی دووەم ئەمانە لە مەرگ ڕادەکەن چونکە بیر لە کردەوەکانیان دەکەنەوە بۆیە خۆیان بۆ مەرگ ئامادە نەکردووە. دەستەی سێم ئەمانە پێشوازی لە مەرگ دەکەن چونکە بە دیداری مەعشوق و خۆشەویستی دەزانن. دەرەنجام نەبوونی دەرک و بێئاگاییمان لە خودی خۆمان و ئەرکی سەرشانمان و خۆپەرستیمان بوونەتە هۆکاری ونکردنی ڕێگەی حەقیقەت. بیرچوونەوەی مەحبوب و ترسانمان لە مەرگ و مردن، وەک مەولەوی تاوگۆسی دەفەرمێت ڕاگەی حەقیقەت جەویرت شیەن، یادت پەی مەحبوب حەقیقی نیەن. موتن ئەسڵیت نەخاتر لوان، مێخ مبەتتت نەڕووی خاکوان. مێخی خۆشەویستی و عیشقمان بە خاکەوە داکوتاوە، ئەمەیش زیاتر بە دایکە زەویمان دەبەستێتەوە. بۆیە وەکو ئەو میوە کرچ و کاڵین کە هێشتا نەگەوین و بە سەختی لە دارەکە دەبینەوە، بەڵام ئەگەر پێ بگەین میوەی گەی و زۆر بە ئاسانی لە دار دەبینەوە، کەواتە کرچ و کاڵ و نەگەویوین، بۆیش لە مەرگ و مردن دەترسین. ئومێد دەکەم ئەم کتێبە کە نووسەرەکەی عارفێکی ناسراوی هندستان و جیهانە ببێتە دەرگایەک بەرەو ڕووی خواناسیمان و زیادەتر ئاشنابوومان بە ڕۆحی خۆمان، پاشان قوڵبوونەوە لە ماناکانی ژیان و مەرگ و ئەو توانایانەمان تیادا دروست ببێت تاوەکو وەڵامی پرسیاری بۆچی دەژین بدەینەوە. تۆی خوێنەریش پاش لێبوردنت لە هەر کەم و کوڕێکی وەرگێڕان یاخود هەر شتێکی دی لە جیلوەی نزات پاش دەرککردنت بە پانتایەکانی سەرزەمینی ڕۆحت بێبەشمان نەکەیت. مصعب ئەدهەم، خورماڵ، شەوی 9/4/2009. نامەی یەکەم. بەخێرهاتنی مەرگ. هەز دەکەم لە نێو دڵمدا ئیمانێکی تەواوم بە خودا هەیە. ساڵانێکی دوور و درێژە لۆژیکی خۆم لەگەڵ ئەم بۆچوون و ڕوانینەدا هەماهەنگ و هاوڕێک دەکەم کە مەرگ شتێکی دیکە نییە جگە لە گۆڕانێکی گەورە لە ژیانی مرۆڤدا. هەر کاتێکیش هاتە پێش دەبێت باوەشی بۆ بکەینەوە. هەمیشە بۆ لابردنی هەر جۆرە ترسێک وەکو ترس لە مەرگ زۆر بە توندی هەوڵم داوە. لەگەڵ هەموو ئەمانەشدا چەند حاڵەتێک لە ژیانمدا بە بیری خۆم دەهێنمەوە کە بیرکردنەوە لە مەرگ بەو جۆرەی کە وێنای دیداری دۆست و هاوڕێیەکی کۆن کە ماوەیەکی درێژە ونمان کردووە خۆشحاڵمان دەکات. شادومانی نەکردووم. لەم ڕۆوە دەبێت بڵێ مرۆڤ سەرڕای هەموو هەوڵەکانی بۆ بەتوانابوون کەچی زۆرتر هەر بەلاوازی دەمێنێتەوە. بۆیە زانینێک کە لە سەردا دەمێنێتەوە ناچێتە دڵەوە. لە ساتە سەخت و دژوارەکانی ژیاندا زۆر فریامان ناکەوێت. ساتیا گراها لە ئەفریقا. نامەی دووەم. ئەرکی ئێمە. لەگەڵ بوونی بیرکردنەوەی فراوان هێشتا نەمتوانیوە خۆم لە ترس ڕزگار بکەم. لەگەڵ ئەوەشدا سەبر و خۆڕاگری خۆم لە دەست نادەم. هەر بەردەوام دەبم لە هەوڵدان دڵنیام ڕۆژێک خۆم لەم ترسە ڕزگار دەکەم. نابێت هیچ هەلێک بۆ هەوڵدان لەم ڕێگەیەدا لەدەست بدەین. لەمە زیاتر ئەرکێکمان نییە.
گەیشتن یاخود نەگەیشتن بە ئەنجام و توانای چۆنێتی هێنانە دیەکەی لە دەستی خودادایە. ئێستا کە بەم جۆرەیە ئیدی کوا بۆ نیگەران دەبێت؟ دایکێک کە شیر بە منداڵەکەی دەدات هەرگیز بیر لە ئەنجامی کارەکەی ناکاتەوە، هەرچەندە ئەنجامی هەر کارێک بە دوای کارەکەدا دێت. بۆ ڕزگاربوون لە ترسی مەرگ و پاکردنەوەی ویستەکان لە دڵدا دەبێت بە شادومانیەوە هەوڵ بدەین. ئەگەر بەو جۆرە بکەین لەو شتانە ڕزگارمان بووە، بە پێچەوانەوە چیرۆکی ئێمە چیرۆکی ئەو پیاوە دەبێت کە کاتێک بڕیاریدا بیر لە مەیمون نەکاتەوە هەمیشە بیری لای مەیمون بوو. لە نامەیەکەوە بۆ هاوڕێیەک 7 مارسی ساڵی 1914 کۆبەرهەمی مەهاتما گاندی. نامەی سێم لە مەرگی برادا. بۆ من کە خەباتگێری ڕێگەی خەباتی ناتوند و تیژی و باوەڕم بە تاقانەبوون و یەکێتی ڕۆح هەیە، مەرگی براکەم کە زۆرێک لە دۆستان لەگەڵمدا لە پرسەکەیدا دانیشتن نابێت زیاتر لە مەرگی نارایە ناسامی، نگاپن و هەر بە ستینک کە ئەوانیش هەر وەکو برای خۆم بوون خەمبار و دەردەدارم بکات. ئەگەر مەرگی لە ناکاوی ولیمە مناسمی لێدانێکی تونتر لە مەرگی براکەم نەبێت لەو کەمتر نییە. لەگەڵ ئەوەیشدا دەبێت بڵێم منیش وەکو هەموو مرۆڤێکی دیکە بوونەوەرێکی لاوازم و ئەو بیرکردنەوانەی لە دوای مەرگی براکەمەوە بە هزر و مێشکمدا دادێن. برایەک کە لە جێگەی باوکم بوو هەموو ئەوەی کە لە ژیانمدا هەمە پاش دایکم خۆم بە قەرزاری ئەو دەزانم. ڕوونتر لەو ئەندێشانن کە لە دوای مەرگی ئەو سێ براو خوشکە خەباتکارە ڕێگەی خەباتی ناتوند و تیژی بە دڵ و مێشکمدا هات. ئەندێشەیەک کە هێشتاش لە هزر و مێشکمدا ڕق بووەتەوە. بریتیە لەوەی کە ئەگەر لە ترس لە خوددا ژیابین و کردارێکی پێچەوانەیی هاواری ویژدان خۆمان ئەنجام نەدابێت، یادکردنەوەی مەرگ نابێت کەمترین ترس لە دڵماندا دروست بکات. ئەگەر بەم جۆرە بێت ئیدی جیالەوەی کە مەرگ بەو جۆرە گۆڕانکاریەکی گەورە و تەواوکاریە بزانین بە شتێکی دیکەی نازانین، کەواتە بە باوەشێکی کراوەوە ئەم گۆڕانە قبول دەکەین و یادکردنەوەی غەم و خەفەت لە دڵماندا دروست ناکات. بەم جۆرە بیر دەکەمەوە کە مردن بۆ براکەی منیش هەر ئەم مانایی هەبوو و ئێمەش بە تایبەت ئەوانەی کە خەبات گێڕانی ڕێگەی بەرگرین یەکەتیڤین دەبێت فێری ئەوە ببین کە نەک تەنها لە مەرگ نەترسین، بەڵکو لە کاتی ئەنجامدانی و ئەرگدا ئامادەی پێشوازی لێکردنی بین. لاکش مەیداس گاندی، برای گەورەی گاندی، لە نوێی مانگی 3 ساڵی 1914دا کاتێک کە گاندی لە ئەفریقای باشوور بوو لە پوربەندەر کۆچی دوایی کرد. نامەی چوارەم بیر لە هیچ مەکەرەوە. مرۆڤ تەنانەت هەمان ڕۆژی یەکەم کە لە گۆڕستان دەخەوێت دەبێت لە ترس ئازاد بوو بێت. ئەو پەڕەکەی ئەگەر ئەوە هەیە گیانی لەدەست بدات. دەبێت ئامادە بین جێگەی خۆمان لەوێ ڕاخین بکەین و ئەم سرودەی میرابای بڵینەوە کە بیر لە هیچ مەکەرەوە جگە لە ناوی خوددا. هۆی ترسی ئێمە لە مەرگ. ترسان لە مەرگ وەکو ترس لە داکاندن و لابردنی کراسێکی کۆنا. من زۆر بیرم لە مەرگ کردووەتەوە و لە ڕووی ئەقڵانی و لۆژیکیەوە بەم باوەڕە گەیشتوم کە هۆی ترسمان لە مەرگ جگە لە بێ ئاگایی و نەزانی شتێکی دیکە نییە. لەگەڵ ئەوەیشدا هێشتا دڵنیانیم کە ئەم بیر و باوەڕە بوو بێتە بەشێکی نەبڕاو و لایەنی ڕۆحانیم. بۆ نمونە کاتێک کاردانەوەی خۆم لە بەرامبەر بینینی مارێک دەبینم، ئەم گومانە بەهێز دەبێت. سەرڕای هەموو ئەمانەیش هەز دەکەم ڕۆژێک توانایی پێویست بەدەست دەهێنم بۆ پێشوازی لە مەرگ لە هەر کات و بە هەر جۆرێک کە بێتە پێشەوە. خاڵی وەرچەرخانی شایستە لە ژیاندا. ئەم لێدانانە نەترسانی من سەبارەت بە مەرگ زیاتر و قوڵتر دەکەن.
بۆچی ڕووداوەکان دەبنە هۆی نیگەرانیمان؟ هەر ئەو غەم و خەفەتەی کە لە مردنی خۆشەویستێک لە دڵدا هەست پێ دەکەین، خۆی نیشانەی خۆویستیمانە. ئەگەر من ئامادەی ڕوبەڕووبوونەوە بووم لەگەڵ مەرگ و بەوەرچەرخانێکی گەورە و شایستەی دادەنێم لە ژیانی خۆمدا، بۆچی دەبێت مەرگی براکەم بە کارەسات بزانم؟ هۆی ئەوەی کە لە مەرگی کەسانی دیکەدا فرمێسک دەڕێژین و شیوەن و زاری دەکەین و لە مردنی خۆمان زۆر دەترسین. من کە جەستە بە تیاچوو ڕۆح بە پایەدار و لە ناو نەچوو دەزانم، بۆچی دەبێت بهێڵم غەمێکی لەم جۆرە لە کاتی جیابوونەوەی جەستە لە ڕۆح بە دڵمدا بێت؟ بەڵام باوەڕبوون بەم فەلسەفە جوان و سوکنایی بەخشە پەیوەستە بە مەرجێکی ئامادەوە. ئەو کەسەی کە باوەڕێکی لەم جۆرەی هەیە نابێت جەستەی خۆی بە بەناز پەروەردە و گەورە بکات، بەڵکو دەبێت بیخاتە ژێر ڕکێفی خۆیەوە. غەم نەخواردن بۆ مەرگی ئەوانی تر بەمانای قبوڵکردن غەمێکی هەمیشەییە، چونکە پێکەوە پەیوەست بوونی نێوان جەستە و ڕۆح خۆی مایەی غەم و خەفەتە، هەڵبژاردەی نامەکان. مەرگ و ژیان چارەنووسی حەتمی هەمووانە. ئەگەر بە قوڵی بیر لەم بابەتە بکەینەوە، دەزانین کە مەرگ چ زوو بگا چ درەنگ نابێت مایەی غەم یاخود شادی مرۆڤ بێت. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەرگدا لە کاتی خزمەتکردن بە کۆمەڵگا یاخود لە ڕێگەی هەر ئامانجێکی بەهادار و بە نرخی دیکەدا لە ڕاستیدا نەک مەرگ بەڵکو خودی ژیانە. بیر و باوەڕی هیندی 22 ئۆکتۆبەری ساڵی 1910. نامەی پێنجەم لە مەرگی عەبدولحافظدا. بینینی پەیکەری بێگیانی عەبدولحافظ بەژان و هژێنەر بوو. کاتێک سەیری ئەو پەیکەر و لەشە گەورە ئەو ڕوخسارە جوانم دەکرد، دڵم پڕ لە ئازار دەبوو. بەڵام لە سەبر و تەحەممولی ئەو برا مسڵمانانەی کە لە دەوروبەریدا وەستا بوون ورەی پێدەبەخشیم. هیچ شیوەن و زاریەکم لە دەوروبەریدا نەدەبینی. ئەو کەسانەی کە لەوێ بوون بەبێ ئەوەی هیچ شوێنەوارێک لە ترس لە ڕوخسار و لە ڕەفتاریاندا هەبێت، لەگەڵ یەکتردا قسەیان دەکرد و چۆنێتی کوژرانی ئەویان بۆ من ڕوون دەکردەوە. دەتگوت بە دەوری کەسێکەوە دانیشتون کە لە خەوێکی قوڵدایە بینینی ئەم دیمەنە زۆر کاری تێکردم. بیرم لە شین و شەپۆڕ دەکردەوە کە لە ناو هندیەکاندا هەیە. خۆزگەم دەخواست خۆزگە ئێمەش لەو ترسە ڕزگارمان دەبوو. بەخۆمم گوت ئەگەر ئێمەش لە ترسی مەرگی خۆمان ڕزگارمان دەبوو، چەندین کاری زۆر گەورەمان لەدەست دەهات. لەش کاتی و فانیە و هەمیشەیی نییە. هەمیشە بیرم لەوە کردوێتەوە کە پەیڕەوانی هیندۆئیزم کە دەبێت کەمتر لە خەڵکانی دی لە مەرگ بترسن، کەچی زیاتر دەترسن. ئەم بیرکردنەوەیە هەستی شەڕکردنم تیادا دروست دەکات. ئێمە هەر لە سەرەتای منداڵیمانەوە فێر دەکرین کە ڕۆح پایەدارە و دەمێنێتەوە و جەستە کاتی و فانیە و نامێنێتەوە. هەروەها فێری ئەوە دەبین کە هەر کردارێکی مرۆڤ ئەنجامێکی بەدواوەیە. ئێستا دەپرسم کەواتە هۆی ترسانمان لە مەرگ چییە؟ کوڕەتاقانەکەی عەبدولحافظ لە تەنیشتەمەوە وەستا بوو. چۆنێتی قسەکردنی ئاماژە بوو بۆ ئەوەی کە ئەویش ناترسێت. خودای گەورە ئارامش بە ڕۆحی عەبدولحافظ ببەخشێت و بیحەسێنێتەوە. نوا جیوان 1 شوباتی ساڵی 1920. نامەی شەشەم شیوەن و زاری. ئەو تۆمەتەی کە لە سەرمانە و دیارە زۆریش لە ڕاستیەوە دوور نییە ئەوەیە کە زۆر خۆمان دەردەخەین و خۆمان دەنوێنین بەبێ ئەوەی کە لە ئەنجامی کارێک چێژوەربگرین. خۆمان وا دەنوێنین کە چێژی لێوەردەگرین بەبێ ئەوەی کە لە ڕاستیدا لە شتێک نیگەران بین وا دەنوێنین کە نیگەرانین. من لە ئەحمەد ئابادەوە چووم بۆ مۆمبای لە کۆشتێک کە نیشتەجێ بووم. کەسانی کرێکی دیکەش هەبوون. یەکێک لە ئەندامانی خێزانێک کە لەوێ نیشتەجێ بوو بوون مردبوو. نزیکی نیوەڕۆ بوو
لە ناکاو دەنگی منداڵان و ژنان و پیاوان بەرز بوویەوە. ژنانی دیکەیش لە ڕێگاوە گەیشتن و ئەوانیش دەستیان کرد بە شیوەن و سەر و سنگی خۆداڕنین. زۆربەی ئەم کارانە جیا لە خۆنواندن و خۆدەرخستن هیچی دیکە نەبوو. بێگومان بە ئەنجامدانی ئەم کارانە ڕێزگرتن لە دارما ژێر پێدەخرێت. ئاینی ئێمە ڕێگە نادات بە فرمێسک ڕشتن و گریان بۆ مردوو. پەیڕەوانی مەزهەبەکانی دیکە ئەم جۆرە کارانە ناکەن. شیوەنکردن و قیڕە و هاوارکردن. بەرپرسیارەتی مرۆڤ بەرامبەر بە دراوسیەکانی بەتەواوی لەبیر دەچێتەوە. ڕەنگە لە ماڵی تەنیشتدا نەخۆشی خەوتە بێت یاخود جەژن و شایی بێت. لە بنەڕەتدا بۆچی دەبێت بیر لەم شتانە بکرێتەوە؟ بە هەر حاڵ لەم جۆرە حاڵەتانەدا کە نەریتی وای دانا کە بگرین، ئەویش بەدەنگی بەرز. ئەگەر کەسێک ئەم کارە نەکات تاوانبار و سووک دەکرێت. بۆیە دەبێت بەدەنگی بەرز بگرین و سەر و سنگمان بکوتین. ئەمەیە ئەو بیرکردنەوەی کە لە ئێستادا لە کولتورمان باڵا دەستە. ئەم جۆرە بیرکردنەوانە نەک تەنها لە بیر و مێشکی چینی هەژار و نەخوێندەوار زاڵە، بەڵکو لە نێوان چینە بەرزەکانیشدا هەیە. چۆن دەتوانرێت خۆمان لە خراپەی ئەم کردارە ناشرینە و ئەم گوناهە ڕزگار بکەین؟ نوا جیون، نۆی ئایاری ساڵی 1920. بۆچی ترسان لە مەرگ و شیوەن و زاری؟ ئەمری لە ئەلتاکار سەبارەت بە گەنجێک بە ناوی کریشنا چاندرا نایک دەنووسێت. لە کاتی ئەنجامدانی کارەکەیدا مارێک پێیوەیدا و مرد. دەکرێت سەرخۆشی بە خێزانی ئەم دۆستە بکوترێت، بەڵام من وەک خۆم ئەوەم پێ باشتر لە جیاتی سەرخۆشی پیرۆزبایی بڵێم. ئەوە باشتر دەزانم هەوڵدان بۆ نەهێشتنی برسێتی مرۆڤێکی برسی مار بمگەزێت و بمرم، نەک ئەوەی بەهۆی سکچوونەوە بمرم. ڕەنگە توشبوون بە سوکچوون ئەنجامی گوناهەکانم بێت، ڕەنگەیش مارگەستنیش ئەنجامی گوناهەکانم بێت. لەگەڵ ئەوەیشدا ئەگەر لە کاتی ئەنجامدانێکی کارێکی چاکەدا بەهۆی ڕووداوێکی لەم جۆرەوە بمرم، پاش مردن جگە لە ڕزگار بوون شتێکی دیکە چاوەڕوانیم ناکات. کەواتە ڕووبەڕوو بوونەوە لەگەڵ مەرگێکی لەم جۆرە وا دەزانم لە بەختی چاکی خۆمەوەیە. هەمووان لە جیاتی ئازار و دەردەدار بوونمان لە مەرگی دۆستانمان و بە مەترسی دانانی ئەم حاڵەتانە و نەکردنیان دەبێت بە مەرگێکی لەم جۆرە شادومان بین. نامەی حەوتەم، وەهم لە مەرگ. دەبینین هیندیەکان زیاتر لە خەڵکی شوێنەکانی دیکە لە مردن دەترسن. لە کاتێکدا دەبێت پێچەوانەی ئەم حاڵەتە بێت. باوەڕی ئێمە ئەوەیە کە ئاتمەن پایەدار و نەمرە. لەو باوەڕێژدان کە لەش هەموو دەمێک لە بەردەم ئاتمەن بەپێی ئەو کارانەی کە ئەنجامی داون لە جەستەیەکەوە دەگوازرێتەوە بۆ جەستەیەکی دیکە. ئەگەر بەم جۆرەیە ئیدی بۆچی لە مەرگ دەترسین و شیوەن و زاری بۆ دەکەین؟ ئەگەر منداڵێک دەمرێت بۆچی دەبێت باوەڕمان بەوە نەبێت کە لە کاتی دیاریکراوی خۆیدا ماڵ ئاوایی لەم ژیانە فانیە کردووە و هەرە لەبەر ئەوە مەرگی ئەو بماترسێنێت؟ ئایا وەهم و خەیاڵ نییە ئەگەر پێمان وابێت بیر بکەینەوە کە مەرگی ئەم منداڵە لە ناوەخت بووە؟ ئایا دارما فێرمان ناکات هەر مەرگێک لە کاتی دیاریکراوی خۆیدا دەگات؟ بەڕاستی دەبێت گومانەکانمان سەبارەت بە مەرگ لە مێشک و هزرماندا لابەرین. هەوڵ و کۆششی ڕاستەقینەی مرۆڤ. بیر و باوەڕێکی لەم جۆرە بێگومان پێویستی هەوڵدانی مرۆڤ ڕەد ناکاتەوە. مەرگ چ ئەمڕۆ یاخود سبەی بگات، هەوڵدانی حەقیقی مرۆڤ بریتیە لە پابەندبوون بە دارما و ئەنجامدانی ئەرکەکانی بەبێ ڕێگەدان. ئەوەی بێڵین ترسی مردن بێتە نێو دڵمانەوە. ئەگەر بەم جۆرە بکەین خۆمان لە لاوازیەک ڕزگار دەکەین کە بەرگەمان نەگرتووە و لە زۆرێک لە گوناهەکان ڕزگار دەبین و بە باوەڕبوون بەوەی کە لەو بابەتانەی بە دارماوە پەیوەستن. جێگایەک بۆ کەمتەرخەمی بوونی نییە. بەبێ وەستان تێدەکۆشین و بیر لە مردن ناکەینەوە. نوا جیون 26 ئەیلولی ساڵی 1920.
نامەی هەشتم. ئینگلیزەکان ژیانی خۆیان دەخەنە سەر لەپی دەستیان. عەرەبەکان و پاتانەکان مەرگ تەنها ناخۆشیێکی ئاسایی دادەنێن و هیچی تر دەرنابڕن. ئەمانە هەرگیز لە مەرگی خزم و کەسوکاری خۆیاندا ناگرین. ژیانی بوئر لە ئەفریقایش بە تەواوی لەم ترسە دوورن. لە شەڕی بوئردا هەزاران ژنی گەنجی بوئری بوونە بێوەژن. بەڵام هەرگیز گرنگیان بەم بابەتە نەدا. تەنانەت گرنگ نەبوو بەلایەنەوە کە ئەگەر مێرد یاخود کوڕەکەیان لەدەست بدایە. ئەوەی کە بۆیان گرنگ بوو پاراستنی سەربەرزی و گەورەی نیشتیمان بوو. ئەگەر وڵاتەکەیان بکرایە بە کۆیلا، بوونی پیا و یاخود مێردەکەیان چ دەردێکی چارەسەر دەکرد. بە خاکسپاردنی پەیکەری فانی کوڕ و لە بەرامبەر پاراستنی یادەوەری نەمری ئەم کوڕە مردووە لە مشک و هزر و دڵدا هەزار جار باشتر بوو لە ڕازی بوونی بە کۆیلەی و گەورەکردنی. بەم جۆرە بوو کە ژنانی بوئر دڵی خۆیان بەهێز کرد و خۆشەویستانیان بە شادومانیەوە دایە دەست فریشتەی مەرگ. بۆچی خەم و خەفەت؟ بۆچی کاتێک منداڵان یاخود لاوان یاخود پیرەکان دەمرن دەبێت خەم باربین؟ ساتێک نییە لەم جیهانەدا کەسێک لە دایک نەبێت یان کەسێک کۆچی دوایی نەکات. شادیکردن بۆ لە دایک بوون یاخود هاوارکردن و گریان بۆ مەرگ دەبێت هەستکردن بە گەمژەیی دروست بکات. ئەوانەی باوەڕیان بە ڕۆح هەیە دەزانن کە ڕۆح هەرگیز نامرێت. کام هیندۆسی، مسڵمانان یاخود زەردەشتیەک هەیە کە بیر و باوەڕێکی لەم جۆرەی نەبێت. ڕۆحی هەموو ئەو کەسانی کە دەژین هەروەها مردوانیش لەگەڵ یەکدا پەیوەست بووە. پرۆسەی هەمیشەیی دروستبوون و تێکچوون، بەدیهێنان و لەناوچوون، بەردەوام و بێپسانەوە لە ئارادایە. لەم پرۆسەیەدا شتێک نییە کە لە پێناویدا دڵ بە شادومانی یان خەمباری بین. تەنانەت ئەگەر وا دابنین مافی دراوسێتی تەنها لە ئانی هاونیشتیمانانی خۆمان بەجێبهێنین و هەر لە دایکبوونێک لە وڵاتدا وەکو لە دایکبوونێکی لە خزمانی خۆماندا دابنین. دەبێت چەند جەژن لە دایکبوون بەرپا بکەین. ئەگەر بۆ هەموو ئەو مەرگ و مردنانەی لە وڵاتەکەماندا ڕوودەدات بگرین، ئەوە گریانمان هەرگیز تەواو نابێت. ڕەنگە بە یارمەتی ئەم جۆرە بیرکردنەوەیە بتوانین خۆمان لە ترسی مەرگ ڕزگار بکەین. سەرزەمینی فەیلسوفان. هیندیان بە وڵاتی فەیلسوفان ناو بردووە. خۆشمان حەز بەوە بکەین کە نازناوێکی لەم جۆرەمان پێوە بێت. لەگەڵ ئەوەشدا بە سەختی و ناڕەحەتی دەتوانیت گەلێک بدۆزیتەوە کە بە ئەندازەی ئێمە لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مەرگدا بێتوانە و لاواز بێت. ڕەنگە لە خودی هیندیشدا هیچ کۆمەڵگەیەک بە هێندەی کۆمەڵگەی هیندۆسەکان خۆیان بەلاواز و بێتوانە پیشان نەدەن. لە دایکبوونێک بەسە تاوکو لە خۆشحاڵیدا لە پێستی خۆماندا جێگامان نەبێتەوە و خۆشی گاڵتەجارانە دەرببڕین. مەرگێکیش بە جۆرێک لە شیوەن و زاریدا نوقمان دەکات و دەنگە دەنگمان خەوی شەو لە دراوسەکانمان حرام دەکات. دەبێت ئەم ترسە ناشرینە بە تەواوی لە دڵی خۆماندا بڕژێنین و نەیهێڵین. هیندی لاو 11 تشرینی یەکەمی ساڵی 1921. نامەی نۆیەم. وەکو دۆستێک ڕوبەڕووی مەرگ ببنەوە. ئەو کەسەی کە بڕوویەکی کراوە ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە لە خەوێکی قوڵدا ئارام دەگرێت. مەرگ شتێک نییە جگە لە خەوێکی درێژ. دۆستانی مسڵمان و مەسیحی باوەڕیان وایە کە مردووەکان هەڵدەستنەوە. مەرگ گواستنەوەیە لە جەستەیەکەوە بۆ جەستەیەکی دیکە. تاکو لە کۆتاییدا مرۆڤ دەگاتە شوێنێک کە ئیدی خەوی نییە. پەیڕەوانی ئەم مەزهەبانە باوەڕیان وایە کە مەرگ بەمانای لە ناوچوونی تەواوەتی نییە. ساتی مەرگی مرۆڤ ساتی هەڵسەنگاندنی ئیمانی ئەو مرۆڤەیە سەبارەت بە دارما. ئەو کەسەی کە بە ناڵە و شیوەن دەمرێت، ئەو کەسەی کە ناوێت لەگەڵ مەرگدا ڕوبەڕوو ببێتەوە، نزم دەبێتەوە نەک بەرز بوونەوە.
بۆیە لە جیاتی مەرگێکی لەم جۆرە باشتر نییە بەرەو پێشوازی بڕۆین و وەکو دۆستێک لەگەڵیدا ڕوبەڕوو ببینەوە. نەواجیوان 15 کانونی دووەمی ساڵی 1922. ڕاستێکی نەمرو جاویدان. مەرگ واقعێتێکی نەمرو ئامادەیە. شۆڕش و هەوڵدانێکە هەر وەک ئەو جۆرەی کە لەدایک بوون و قۆناغی پاش لەدایک بوون تەواوکارێکی پلەپلەیە بەو ئەندازەیەی کە ژیان بۆ گەشەی مرۆڤ پێویستە. مەرگیش هەر بەم جۆرەیە. هیندی لاو 2 شوباتی ساڵی 1922. نامەی دەیەم گەڕانەوە. پرسیار: بە باوەڕی ئێوە پاش مردن بۆ زەوی دەگەڕێنەوە؟ وەڵام: بەڵێ. بە باوەڕی من هەمومان ئەگەر بەو ئەندازەیە پاک نەبووینەوە کە بۆ ئاسمان بڕۆین ئەوە جارێکی دی بۆ زەوی دەگەڕێنەوە. هەرچی کە بەشتی زەمینیەوە پەیوەستە دەبێت بۆی بگەڕێنەوە. پێش ئەوەی کە ڕۆح بتوانێت بە تەواوی خۆی بە خودا بسپێرێت دەبێت جەستە ئەو شتەی کە پەیوەندی بە خاکەوە هەیە بۆی بگەڕێنێتەوە. بەواتایەکی تر ڕۆح دەبێت واز بهێنێت لە هاوکاریکردنی ئەو شتانەی پەیوەندیان بە زەویوە هەیە. دەبێت خۆی لە هەر جۆرە حەزێکی دنیای و پەیوەست بوونەکانیەوە ڕزگار بکات. هیند 15 نیسانی ساڵی 1922. نامەی 11. جەستە و ڕۆح. نابێت جەستە بۆ هەر یەکەمان لە ڕۆح خۆشەویستتر بێت. ئەو کەسەی کە ڕۆح دەناسێت و لەگەڵ جەستەدا وەک یەک سەیریان ناکات بۆ پارێزگاریکردن لە جەستەی تووشی تونند و تیژی نابێت، گەیشتن بە دەرکێکی لەم جۆرە بەڕاستی دژوارە. بەڵام ئەو کەسەی کە بیر و ئەندێشەی پاکی نۆشیوە و بە ئاسانی لەم قسە تێدەگات و دەرکی دەکات و لەسەر بنەمای ئەم تێگەیشتنیش کار دەکات، ئەو بیر و باوەڕی کە پێی وایە ڕۆح تەنها کاتێک دەتوانێت کاری چاکە یاخود خراپە بکات کە لە کۆت و بەندی جەسەدا ڕزگاری بوو بێت. بیر و باوەڕێکی بە تەواوی نادروست و هەڵەیە و ئەمەیش هەمیشە جێگای تاوانە گەورەکان بووە و دەبێت. هیچ یاسایەک ناڵێت تەنها لە تەمەنی زۆر و گەورەدا توانای ناسینی ڕۆحی هەیە. چ زۆرن ئەوانەی کە بەبێ ناسینی ڕۆح دەمرن و لە نێو دەچن لە کاتێکدا کە کەسانێکی وەکو ڕایچاندبای زانا توانیویانە لە 8 ساڵیشدا بە خۆیان بناسن و پێی بگەن. لەگەڵ ناسینی لەم جۆرەیش هێشتا توشبوون بە هەڵە و تاوانبوونی هەیە، بەڵام بەوردبوونەوە و ئەندێشەی فراوانەوە دەتواندرێت ئەم تاوان و هەڵانەشە ڕیشە کێش بکرێت. جەستەیان پێداوین تاکو و ئامادەی بکەین. کۆمەڵە بەرهەمی مەهاتما گاندی. جەستەی خاکی، مادەی زەرد و بەڵغەم. ئەگەر جەستەی مرۆڤ بەو جۆرەی کە لە حەقیقەتدا بوونی هەیە ببینین، ئەو کاتە بۆمان دەردەکەوێت هیچ بەڵگەیەک بۆ وابەستە بوون و پەیوەست بوون پێیوە بوونی نییە. جەستەی ئێمە کیسەیەک لە بەڵغەم و مادەی زەردە کە جگە لە ساتی ئارایشتی زۆر ناتوانرێت سەیری بکرێت. نمونەیەک دەهێنمەوە بۆ ئەوەی قسەیەکی لەم جۆرە ڕاستە. هەرگیز نەمان بیستووە کەسێک عاشقی جەستەیەک بێت. لە ڕاستیدا ئەوەی کە دڵمان پەیوەست و وابەستەمان دەکات ڕۆحێکە کە لە ناخدا جێگە و شوێنی هەیە. ئێستاکە ئەم جۆرەیە، بۆچی تا ئەم ئەندازەیە لە بیری جەستەی خۆمانداین؟ نەواجیوان 27 کانونی یەکەمی ساڵی 1924. نامەی 12. بۆچی پرسەگێڕان بۆ مەرگی دش باندوو. ئێستا میلەتەکەمان لە پرسەی مەرگی دش باندوودایە. لەم کاتەدا دەپرسم بۆچی دەبێت لە ماتەم و پرسەدا بین ئەگەر چی ئەو مردووە، بەڵام لە بوونی ئێمەدا درێژە بە ژیانی خۆی دەدا. ئێمە دەبێت هەر لەو جێگەی کە لە نیوەدایە و تەواوی نەکردووە کاری خۆمان دەست پێ بکەین. وانەی یەکەم،
جێبەجێکردن و بەجێهێنانی ڕێزی شایستە و شیاوە بۆ ئەوانەی کە ڕۆیشتوون. خۆشەویستی ئێمە بۆ ئەوان دەبێت نەک خۆشەویستێکی کوێر، بەڵکو خۆشەویستێکی هۆشیارانە بێت. ئەوەتان لەبیر بێت کە پێویستی ڕێزگرتن بەو کەسانەی نیشتیمانمان خۆشویستووە لە ڕابردوودا، نەک دەربڕینی خۆشەویستی کاتی و ڕووکەش سەبارەت بە ئەوان، بەڵکو دەبێت بڕیار و پەیمانێکمان هەبێت لە ناخدا بۆ دۆزینەوەی شایستەیی لە سوودمەندبوونمان لەو میراتەیە کە دژباندوو بە یادگاری بۆ ئێمەی بەجێهێشتووە. چۆن دەتوانرێت یاد و یادگاری ئەو بپارێزرێت؟ بەرگەی لێدانێکی سەختمان گرتووە، بەڵام من دەزانم ئەگەر خزمەتگوزاری ڕاستەقینەی نیشتیمان بین هیچ لێدانێک بە هەر ئەندازێک کە بەهێز بێت ناتوانێت ڕۆحمان تێک بشکێنێت. بۆ هێشتنەوە و پاراستنی یادی ئەو دەبێت چی بکرێت؟ فرمێسک ڕژاندن کارێکی سەخت و دژوار نییە، بەڵام بە هەر چەندەیش کە فرمێس بڕژێنین ئەوە ئازارێکی خۆمان یان نزیکان و خۆشەویستانی ئەو چارەسەر ناکات. تەنها ئەگەر هەریەکەمان لە هیندی، مسڵمانان، زەردەشتی و مەسیحی، واتە هەموو کەسانی کە خۆیان بە هیندی دەزانن، ئیرادەی خۆمان بە درێژەدان بە کارێک بەهێز بکەین کە ئەو بۆی ژیا و لەبەر ئەو کارە هەوڵی داوە و لە ڕێگەی ئەمەشدا گیانی سپارد. ئەو کاتەیە کە دەتوانرێت بگوترێت کارێکمان ئەنجام داوە. هەموو ئێمە باوەڕمان بە خودا هەیە. دەبێت بزانین کە جەستە لە ناو ناچێت. ئەوە ڕۆحە کە بەنەمری دەمێنێتەوە، جەستەیە کە جێگەی جەنابی دژباندوو بوو، لە ناو چوو نەما، بەڵام ڕۆحی هەرگیز لە ناو ناچێت. نەک تەنها ڕۆحی ئەو بەڵکو تەنانەت ناویشی دەمێنێتەوە، چونکە بەو جۆرە بە جۆرێک خزمەتی کرد و خۆبەخشی نواند و هەر یەک لە ئێمە پیر و لاو بەپی توانامان خۆمان درێژە بە ڕێگەکەی دەدەین و یادی ئەو بە زیندوی دەهێڵینەوە. هیچ یەک لە ئێمە بیر و هۆشی ئەومان نییە، بەڵام دەتوانین لە ڕۆحێتی خزمەتگوزاری ئەو بە نیشتیمان شوێن پێی هەڵبگرین. جەنابی دژباندووش گەوهەرێک بوو کە خۆی دانابوو بۆ خزمەتکردن بە نیشتیمان. خزمەت و لە خۆبوردەیی بێهاوتا بوو. دەبێت یاد و بیرەوەری ئەو هەمیشە لەگەڵماندا بمێنێتەوە و ئیلهام بەخشی هەوڵ و تێکۆشانی بێخەوشی ئێمە بێت. خودای گەورە بە زوویی ڕۆحی ئارام و ئاسوودە بکات. لە پەیامی گاندی بۆ هاونیشتیمانەکانی لە مێژووی حەڤەی کانونی دووەمی ساڵی 1925 وەرگیراوە. کۆبەرهەمی مەهاتما گاندی. نامەی 13 لە مەرگی دژباندوودا. من باوەڕم بە خودا هەیە، کەواتە هەرگیز دڵسارد و بێهیوا نابم. خودا هەر بەو جۆرەی کە خۆی دەیەوێت یاریمان لەگەڵدا دەکات. بۆچی دەبێت دڵتەنگ یاخود شادومان بین لەوەی کە ئەو ئەنجامی دەدات؟ ئەگەر کاروبارەکان کە ئێمە هیچ دەسەڵاتێکمان لەسەریان نییە بە ئەنجامێک کۆتاییان بێت، بۆچی دەبێت جیاوازی بۆمان هەبێت؟ من ئەرکی خۆم دەناسم، ڕەنگە ناسینی من لەو ئەرکەدا نادروست و هەڵە بێت، بەڵام مادەم باوەڕم وایە ئەرکی من هەر ئەمەیە دەبێت ئەنجامی بدەم و هەر کات ئەنجاممدا بەرپرسیارەتیم کۆتایی پێهاتووە. من خۆم بە بیرکردنەوە و تیاڕامان لەم جۆرە فەلسەفانە خۆشحاڵ دەکەم، بەڵام خۆیویستیم ناهێڵێت ئەوە لەبیر بکەم کە ئیدی دژباندوو نابینم. ئەو لە هەموو ئێمەدا دەژی، مەگەر دژباندوو دەمرێت. جەستەی ئەو لە نێو چووە، بەڵام ئایا فەزیلەت و خۆپاراستنیشی دەمرێت؟ بێگومان نەخێر. ئەگەر خەسڵەتەکانی لە خۆماندا پەروەردە بکەین، لە هەموماندا زیندوو دەمێنینەوە و درێژە بە ژیان دەدات. ئەو کەسەی کە خزمەتی بە دنیا کردووە هەرگیز نامرێت. قسەیەکی نادروستە ئەگەر بڵێین ڕاما و کریشنا ئەم جیهانەیان بەجێهێشتووە. هەردووکیان لە سنگی هەزاران کەس لە خۆبەخشان و فیداکارانیان زیندون. هەر ئەم شتەیش لەبارەی هاریس چاندرا و ئەوانی دیکەش ڕاستە. کاتێک دەڵێین هاریس چاندرا، مەبەستمان لە جەستەی نییە، بەڵکو مەبەستمان لە حەقیقەتە.
ئەو لەگەڵ ئەوەشدا لە بوونی هەزاران هاریس چاندرا زیندووە کە خزمەت بە حقیقەت دەکەن. دش باندووش هەر بەم جۆرەیە، بەڵێ جەستەی لە ناو چووی ئەو لە نێو چووە، بەڵام ڕۆحێتی خزمەت گوزاری لە خۆبوردەیی، ئازادی، عیشق بە نیشتیمان و شەهامەت و بێباکیەکەی چی؟ ئایا دەتوانرێت بوترێ هەموو ئەمانش لە نێو چۆن؟ ئەم فەزیلەتانە لە نێو خەڵکیدا دەمێنێتەوە، چ کەم چ زیاد، هەمیشە و هەردەم بەهێزتر و بتەوتر دەبنەوە. بەم جۆرەیە کە دژباندوو لە مەرگیشدا هەردەژی، تاکو هیند زیندووە، دژباندووش زیندووە، کەواتە وەرن بڵێین دژباندووی نەمر و هەمیشە زیندوو. نەواجیوان 28 کانونی ساڵی 1925. نامەی 14 بستانی دووی. خانم بستانی دووی لە ساڵی 1990 دەناسم. لە ساڵی 1921دا لەو نزیکتر بوومە، لە چاکی و هۆشیاری و میوانداری ئەو زۆر بیستراوە. خودی خۆشم بەشێک لەم تایبەتمەندیانم تێدا بینیوە. کاتێک لە دارجیلینگ لە نزیکەوە لەگەڵ دژباندوودا ئاشنا بووم، لەگەڵ بستانی دووی ناسراوی زیاترم پەیدا کرد. ئێستا لەو کاتەوە کە مێردەکەی لەدەست داوە زیاتر لەگەڵیدا نزیک بوومەتەوە. ئەو ڕۆژەی پەیکەری دژباندوویان هێنایەوە لە دارجیلینگ. لە تەنیشتیدا بووم، یەکەمین دیدارم لەگەڵیدا پاش مەرگی هاوسەرەکەی لە ماڵی کوڕی بەخێوکەرەکەیدا بوو. چەند ژنێک لە تەنیشتیدا دانیشتە بوون. جاران هەرکە دەچوومە ماڵەکەیەوە خۆی پێشوازی لێ دەکردم و بەخێرهاتنی دەکردم. ئێستاکە بێوە ژن کەوتووە. چ کەسێک دێت بە پیرمەوە و پێشوازیم لێ بکات؟ من دەبوو ئەو بدۆزمەوە لە نێوان هەموو ئەو ژنانەی کە وەکو پەیکەرێکی بێجوڵە دانیشتە بوون. خولەکێک چاوەکانم بە شوێنی داگەڕان. ڕەنگی سووری ڕووناک لە نێوان مووە جیاوازەکان بە پێشی سەریەوە، ملوانکە بە قۆڵیەوە، ڕیزێکی زیادە لە لێواری جلەکانی و پێکەنینێک لەسەر ڕوخساری. بەبێ هیچ یەکێک لەم نیشانانە چۆن دەمتوانی بستانی دووی بناسم؟ ڕۆیشتم و جێگەیەک کە گومانم هەبوو کە لەوێدا بێت دانیشتم و بە دوای ڕوخساریدا دەگەڕام. بینینی ڕوخساری زۆر بەتوندی هەژاندمی. ئەرێ ئەوم دۆزیەوە. پاراستنی ئەشکەکانم دژوار بوو، چ بگات بەوەی بتوانم هێز بە دڵم ببەخشم و سەرخۆشی لێ بکەم. هەوڵمدا دڵی بدەمەوە. ئێستا پێکەنینی هەمیشەیی بۆ کوێ ڕۆیشت بوو. چەندین شێوەی جۆراوجۆر بۆ دڵدانەوە. شادیکردن و فێربووم بیهێنمەوە قسە. پاش ماوەیەکی زۆر کەمێک سەرکەوتوو بووم. زەردەخەنەی ونبوو لە ڕوخساریدا دەرکەوت. بینینی زەردەخەنەی کەمێک ئازایەتی پێبەخشیم. پاشان وتم ئێوە نابێت بگرین، ئەگەر بگرین ئەوانی تریش دەگرین. بە ناڕەحەت مونا کچە گەورەکەیمان ئارام کردەوە. حاڵی منداڵ کچە بچووکەکەشی دەزانیت، سوجاتا. ئەو کچی لە ماڵیان بوو، ئەویش بێ ئاگا. بەردەوام دەگری و هێشتا ئارام نەبووەتەوە. دەبێت ڕەحم بەمانە بکەیت. هەرچەندە دەزانم کارێکی ئاسان نییە. ئەم ژنە ئازا و دلێرە بە ئیرادەیەکی بەهێزەوە وتی ناگریم. چۆن دەتوانم بگریم کاتێک فەرمێسک نایەت؟ لە مەبەستەکەی تێگەیشتم و ئەم قسەی بووە مایەی شادۆمانیم. گریان دڵ سوک دەکات، بەڵام ئەم خوشکە جگەر سوتاوە نەیدەویست شتێک لە غەم و پەژارەی کەم بکاتەوە. ئەو دەیویست کۆڵ و باری ئەم ئازارە لە دڵی خۆیدا بپارێزێت. بۆچی دەبێت بگری؟ ئێستا چۆن دەمتوانی پێی بڵێم وەرە من و تۆ خوشک و برا لەگەڵ یەک بگرین و غەم و پەژارەمان لەگەڵ یەکتر بکەین؟ وێنایەکی بەرجەستەکراو لە ڕەنج. بێوەژنانی هێند وێنایەکی بەرجەستەکراون لە ڕەنج و ئازار و داخ و کارەساتی دنیا لە باوەش دەگرن. فێربوون شادومانی لە ڕەنج و ئازاردا بدۆزنەوە. ڕەنج بە شتێکی پیرۆز دەزانن. بستانی دووی دژایەتیەکی لەگەڵ خواردنی جۆرەکانی خۆراکدا نەبوو.
لە قۆناغی ژیانیدا تاکو ساڵی 1920 هەموو جۆرە خۆراکێکی بەتام و چێژ لە مەتبەخەکەیدا لێدەنرا و هەزاران کەس لە ماڵەکەیدا دەمانەوە. ئێستا هەموو ئەو ڕازاندنەوانەی پشتگوێ خستووە، ئیدی خۆراکی بەتام و گۆشت و ماسیش لەسەر سفرەکەیدا نەماون. هەموو ئەندێشە و بیری لەسەر مێردەکەی و خودا چڕ بووەتەوە. من داوام لە زۆرێک لە ژنان کردووە کەمتر خۆیان بە ئارایشکردن و جوانکردنی خۆیانەوە خەریک بکەن. داوام لە زۆرێکیان کردووە خۆکانیان فرامۆش بکەن. بەدەگمەن کەسێک پەیدا دەبێت چاوپۆشی لەم شتانە بکات. بەڵام بیرکردنەوە لەوەی کە بێوەژنێک ئەنجامی دەدات، ژنی هندی لە هەمان ئەو ساتەی کە بێوەژن دەکەوێت خۆکانی فرامۆش دەکات و هەموو گەوهەر و کەلوپەری جوانکاریەکی لا دەبات. هەروەک وەکو مار چۆن پێستدا دەکەنێت و فڕێ دەدات. بۆ ئەنجامدانی ئەم کارە نە لە ترسی داواکاری کەسێک ئەم کارە دەکات و نەپێویستی بە یارمەتی هەیە. ئایا شتێک هەیە کە ئەو دابوونەرێتی ئاسان نەکردبێت؟ بەم شێوە فەرزکردنی ڕەنج و ئازار لەسەر خودی خۆمان ئەگەر بێت کارمان تێبکات گوناهە یاخود فەزیلەت. شتێکی لەم جۆرە لە پەیڕەوانی هیچ ئاینێکی دیکە نابینین. ئایا ممکینە نووسەرانی هیندوو شاستراها هەڵەیان کردبێت؟ کاتێک لە بستانی دووی وردەبمەوە باوەڕ بەوە دەکەم کە تووشی هەڵا بووبن. من لەم کارەدا پاکترین و دڵسۆزترین ڕۆحی دارما دەبینم. شێوەی ژیانی ئەم بێوەژنانە جێگەی شانازیکردنی هیندۆنیزمە. بهێڵە دنیا ئەوەی دەیەوێت بیڵێت. ژیان لەسەر بنەمای دارما شان و شکۆی خۆی لە چاوپۆشیدا دەدۆزێتەوە نەک لە چێژدا. بستانی دووی تاکو ئێستا لە بەردەم هیچ کەسێکدا فرمێسکی نەڕژاندووە. لەگەڵ ئەوەیشدا ڕەنگ و ڕووناکی ڕوخساری هێشتا جۆرێکە دەڵێی تووشی نەخۆشیێکی درێژخایەن بووە کە ئەوم لە دۆخێکی وەها دابینی داوام لێکرد بۆ دەرکردنی هەوایەک لەگەڵمدا بێتە دەرەوە. لەگەڵمدا هات و لە ئۆتۆمبیلدا دانیشت، بەڵام هیچی نەگوت. من باسم لە هەر ئازارێک بکردایە گوێی دەگرت، بەڵام تا ڕادەیەک هیچ وەڵامێکی نەدەدایەوە. پاش ماوەیە کە بە ئۆتۆمبیل کەوتینە گەڕان بێ ئارام بوو. هەموو ئەو شەوە نەخەوت بوو، شەو تا بەیانی لەم بیرکردنەوانەدا ژیا بوو. نەفرەت لە من. ئەمڕۆ چێژم لە شتێک وەرگرت کە ئەو بەڕادەیەکی زۆر پێوەی پەیوەست بوو. هەموو غەم و خەمی من هەر ئەمە بوو. بۆمبای کوڕەکەی هات بۆ لام و ئەمەی پێگوتم. ئەمڕۆ ڕۆژی بێدەنگیمە. لەسەر پارچە کاغەزێک نووسیم دەبێت ئێمە ئەم هەستە شێت ئامێزەی چارەسەر بکەین. چەندین کار هەیە کە خۆشەویستانی لە دەست چوومان پەیوەندی لەگەڵیاندا هەبوو، بەڵام ئێمە چارەیەکی دیکەمان جگە لە ئەنجامیان نییە. دایکت بۆ چێژوەرگرتن سواری ئۆتۆمبیل نەبوو. ئەم کارە بۆ تەندروستی ئەو پێویست بوو. پێویستێکی زۆری بە هەوای ئازاد هەبوو. ئێمە دەبێت لە زیندویی بیپارێزین تاکو بەهای میراتبردنی چالاکیەکانی باوکتمان هەبێت و بتوانین درێژە بەکارەکانی بدەین. ئەمە بە دایکت بڵێ. لە وەڵامدا وتی دایکم بە منی وت ئەم بابەتتان پێ ناڵێم، بەڵام ناتوانم، هەر بۆ ئەمەش بۆ ئێرە هاتووم. باشتر وایە ماوەیەک داوای لێ نەکەن بە مەبەستی گەڕان بە ئۆتۆمبیل لەگەڵتاندا بێت. بۆم بالی منداڵ خودا خێری بنووسێت. کوڕێک کە هیچ کەس نەیدەتوانی کۆنتڕۆڵی بکات. ئەمڕۆ بەم ڕادەیە ئارام و هێمن بووەتەوە. بەڵام سەبارەت بەم پێوەژنە ڕابردووە پاکە دەبێت چۆن بیر لە چی بکرێتەوە. ڕەنگە بێوەژنی بەڕێز بێت و ڕێزی لە بگیرێت، بەڵام لە ڕووکەشدا شتێکە بەرگەگرتنی ئاسان نییە. سوودانوە لە دەفری پڕ لە ڕۆنی کوڵاودا کەوتە سەماکردن. بەڵام مرۆڤێکی وەکو من بەبینینی ئەو دیمەنە و بەبیرکردنەوە لە ڕەنج و ئازاری لەرز دەیگرێت. دەبێت ئەم ژنە پاک و پاکداوێنانەیش لە ڕەنج و ئازاری خۆیان دەست هەڵنەگرن. ڕەنجی ئەمانە نەک ڕەنج و ئازار، بەڵکو شادومانیە. زۆرێک لە مرۆڤەکان لە بیرکردنەوەی ئەمانەدا
ڕێگەی ڕزگاری و ئازادبوونیان دۆزیوەتەوە و زۆرێکیش لە ئایندەدا دەیدۆزنەوە. نەواجیوان 28 کانونی دووەمی ساڵی 1925. نامەی 15 ڕاز و نهێنی لەدایک بوون و مردن. دەقە پیرۆزەکان دەڵێن هەر بەو جۆرەی مرۆڤ خانووی کۆنی فرامۆش دەکات و بۆ مەبەستی ژیانێکی تر لە خانەی نوێدا دەگیرسێتەوە و شوێنەکەی دەگوازێتەوە، ڕۆحیش لە جەستەی مرۆڤدا جێگەی هەیە و لە کاتی پیریدا فرامۆشی دەکات، ماڵێکی دیکە دروست دەکات و تیایدا دەژی. هەر بەو جۆرە کە مرۆڤ بەهۆی ژیانی دوور و درێژی لە ماڵەکەیدا و خوپێوەگرتنی لە کاتی بەجێهێشتنیدا ناڕازی دەبێت. ڕۆحیش لە کاتی فرامۆشکردنی جەسەدا ڕازی نییە. تەنانەت ئەگەر پێیەکانی تووشی هەوکردن بووبن و لاواز بووبن، جەستە لاواز و بێهێز بوو بێت و جگەل لە مشتێک پێست و ئێسخان شتێکی لێبەجێ نامێنێت. بە سەختیش هەناسە بدات. کاتێک خانووی نوێ ئامادە دەکرێت، مرۆڤ ماڵ و خانووی پێشووی فرامۆش دەکات. ڕۆحیش کاتێک شوێنێکی نوێ بۆ نیشتە جێبوونی هەڵدەبژێرێت، یادەوەری خانووی کۆنی لەبیر دەکات. ڕاز و نهێنی لە دایکبوون و مردن بەم جۆرەیە. کەوابوو بەم جۆرەیە بۆچی لە مەرگ دەترسین و غەم و خەفەتی بۆ دەخۆین؟ ڕاستتر ئەوەیە مەرگ وەکو کۆتا سەفەری خۆمان وەری بگرین، نەک وەکو فەنابوون و لە ناو چوونێکی تەواو. نەواجیوان 5 کانونی دووەمی ساڵی 1925. نامەی 16 مانایی لەدایک بوون و مردن. هەر جارێک کە غەمی لە ناوچوونی یەکێک لە نزیکان یاخود دۆستان دڵی گوشی بم، سەبووری خۆم لە گیتادا دۆزیوەتەوە. ئەوەی گیتا فێرمان دەکات ئەوەیە کە مرگ شتێک نییە شیوەن و ماتەم و پرسە بگێڕین و خەمۆک بین. هەندێک جاریش ئەگەر فرمێسکێکم ڕژان دەبێت بەهۆی لاوازی و حەزی خۆمەوە بووە، کاتێک بیر لەمە دەکەمەوە کە لە هەواڵی وەفاتی دژباند و چۆن ناخم هەژا و گۆڕانم بەسەرداهات، چۆن فرمێسک لە چاوەکانمدا پەنگیان خواردووە. هەموو ئەمانە دەخەمە ئەستۆی لاوازبوونی خۆم. وەرن ئەمڕۆ بۆ دەستکەوتنی سوکنایی سەیرێکی گیتا بکەین. وێنەیەکی گەورە. چەندین جار وتومە گیتا چیرۆکێکی نمونەیی گەورەیە. بە هیچ جۆرێک ناتوانم وێنای ئەوە بکەم کە ئەو دیمەنەی لە گیتادا باز دەکرێت شەڕێکی ڕاستەقینەی نێوان دوو لەشکر بێت. ئەم باوەڕەم کاتێک بەهێز بوو کە لە زینداندا مەها بەهاراتام خوێندەوە. لە چاوی مندا خودی مەها بەهاراتە پەیامێکی گەورەیە لە باسی دارما. چەندین ڕووداوی مێژووی تێدا باس کراوە، بەڵام ناتوانرێت بە کتێبێکی مێژووی دابنرێت. خودی شاعیریش پێمان دەڵێت من مێژوو نووس نیم، بۆیە گیتا وێنای شەڕێک دەکات کە لە ناخی خۆماندا بوونی هەیە. ڕاستە بۆ ئەم مەبەستە سوودی لە هەندێک لە ڕووداوە مێژوویەکان وەرگرتووە، بەڵام ئەو ئامانجەی کە لە پشتیەوە شاردراوەتەوە ئەوەیە کە ئاگرێک لە دڵماندا دادەگیرسێنێت و وامان لێ دەکات لە دوو توێیدا ئازایەتیەکی بەم جۆرە بە ڕۆشنی ببینین. کاتێک دەگەینە بەشی دووەمی ئەم کتێبە، ئیدی تەنانەت ناتوانرێت وێنای ئەوە بکرێت کە ئەم شیعرە شەڕ و ئازایەتێکی مێژووی وێنا کردووە. زۆر سەرت سوور دەمێنێت کە ئارجونا بێوێت جۆرەکانی مرۆڤ بزانێت کە وێنا و ڕوانینێکی توندی ڕۆحیانەتی تیادا شاردووەتەوە و پەروەردگاریش بۆ کەسێک کە ئامادەی شەڕ و نەبەردیە وەسفی ئەم جۆرە کەسانە دەکات. مەرگ بە پێی گێڕانەوە گیتا. مەبەستم ئەوەیە مانای مەرگتان بۆ ڕوون بکەمەوە. ئەگەر ئێوەیش وەکو من باوەڕتان وابێ کە گیتا داستانێکی گێڕانەوەیە، ئەو کات دەتوانن مانای مەرگ بدۆزنەوە بەو جۆرەی کە تیایدا ڕوون کراوەتەوە بدۆزنەوە. نەبوون هەرگیز بوونی نییە، بوونەوەر هەرگیز لە نەبووندا نەبووە. ئەوانەی ویژدانیان ڕۆشنە و بینەرانی حەقیقەت ڕاز و نهێنی هەردووکیان بینیوە و زانیوە. ئەم ئایەتە هەموو ماناکەی تێدایە.
لە ئاەتەکانی دواتردا ئەم کتێبە باسی ئەوە کراوە کە ئاسات جەستەیە. ئاسات بە مانای مایان نییە. کاتێک دەڵێین جەستە ئاساتە، مانای ئەوە نییە کە هەرگیز بوونی نییە. ئەم دەستەواژەیە مانای تەنها ئەوەیە کە جەستە فانی و لە ناوچوو تێپەڕیوە و لە بۆسەی گۆڕاندایە. لەگەڵ ئەمەشدا بە جۆرێک دەژین کە دەڵێی بۆ هەتایی ڕادەکشین، ستایشی دەکەین و پێوەی وابەستە دەبین. لە کاتێکدا کە هەموو ئەمانە لەگەڵ زانیاری و ئامۆژگاریەکانی هیندۆئیزم پێچەوانەیە. ئەگەر هیندوئیزمدا شتێکی بە ڕۆشنترین و ناسکترین شێواز ڕوون کرد بێتەوە، ئەوە بریتیە لەوەی جەستە و تەواوی ئەوەی کە دەیبینین ئاساتە. لەگەڵ ئەمەشدا ڕەنگە هیچ میلەتێکی دیکە بە ئەندازە ئێمە لە مەرگ نەترسێت، بۆی نەگری و شیوەن و زاری نەکات و غەمی بۆ نەخوات. لە مەهابەهاراتا هاتووە کە شیوەن و گریان بۆ مەرگی کەسێک ڕۆحی ئازار دەچێژێت. گیتایش بۆ ئەمە خوێندراوە کە ترس لە مەرگ لە دڵی مرۆڤەکان لابەرێت. جەستەی مرۆڤ پاش کردارە دووبارە و بەردەوامەکانی ماندوو دەبێت و تێک دەچێت. مردنیش ئەم جەستەیە لەم ئازارە ڕزگار دەکات. هەرچەندە زیاتر بیر لە ژیانی پڕ لە چالاکی دژباندوو دەکەینەوە، زیاتر هەز بە زیندوو بوونی دەکەین. کاتێک لە جەستەی خۆیدا دەژیا بە تەواوی زیندوو نەبوو. بەڵام ئەمڕۆ بەم جۆرەیە ئێمە بەهۆی نغڕۆبوون لە خۆویستی خۆمان گومان دەکەین ئەوەی کە گرنگ بوو جەستەی خاکی ئەو بوو. لە کاتێکدا گیتا فێرمان دەکات نیگەرانی سەبارەت بەو شتانەی لە ناو دەچن و فەنا دەبن شتێکی بێمانایە و جگە لە ناوچوون و بە هەدەردانی کات شتێکی دیکە نییە. هەرچەندە تێدەپەڕێت من حەقیقەتی ئەم فێرکاریە بە ڕوونکردنەوەیەکی زیاتر دەرەک دەکەم. نەبوون بوونی نییە. نەبوون بوونی نییە. بوونەوەر هەرگیز لە ناو ناچێت. ئەم قسەی شکسپیر جێگای قبولکردن نییە کە دەڵێت ئەو خراپەکاریەی کە تووشی مرۆڤ دەبێت پاش ئەویش زیندوو دەمێنێتەوە. بەڵام کارە چاکەکانی مرۆڤ هەمیشە لەگەڵ ئێسکەکاندا دادەپۆشرێت. تەنها چاکە و حەقیقەت و ڕاستیە کە هەتایی بە زیندوی دەمێنێتەوە. دنیا تەنها کەسانێک لە یاد ناکات و لەبیر ناچێتەوە کە لە کاتی ژیاندا چاکەیان ئەنجام دابێت. ئەوەی کە شەڕ و خراپە و پوچیە بە ئاسانی لە بیری دەچێتەوە، تەنها ئەوەی چاکە دەیپارێزێت و هەڵی دەگرێت. بۆ نمونە سەیری ڕاماچاندرا بکەن. خودی خۆم باوەڕم وایە کە ئەو بەرجەسەکراوی خودا بوو، بەڵام باوەڕم بەوە نییە لە کاتی ژیانیدا لە جەستەی خۆیدا هیچ هەڵەیەکی ئەنجام نەدابێت. بەڵام ئەمڕۆ وەکو مرۆڤێکی تەواو دەناسین. کریشناش بە کەسێکی تەواو نزیک لە خودا دەزانین. ئەمڕۆ لە نێو ملیۆنەها هیندیدا کەسێک نادۆزینەوە لە کردارەکانی کریشنادا باوەڕی بە هەڵەیەک بێت و بڵێت هەڵەی هەیە. خودی ئەم واقعەتەیش مانای ئاەتی نەبوون هەرگیز بوونی نییە. بوونەوەر هەرگیز لە نەبووندا نەبووە. ئاشکرا دەکات. دنیا تەنها ئەوەی پاراستووە و هێشتیوێتیەوە کە شایەنی لە ناوچوون نەبووە. کەسێک لە کردار لە ناوچۆکانی یاخود هەڵەکانی کە ئەگەر ئەنجامی دابن شتێک نازانێت. ئێمە دەمانەوێت درێژە بە ڕێگەی دژباندوو بدەین و شوێنکەوتەی نمونەی ئەو بین. ئایا ئەوەی کە وەکو پێشەنگ و سەرمەشقی خۆمان قبوڵی بکەین و پێی ڕازی ببین و پەیڕەوی لێ بکەین و ئەو ژیانەیە کە لە جەستەی خۆیدا تێی گوزەراندوێتی؟ ئایا جەستەیەتی وەری دەگرێت و خۆشمان دەوێت؟ ئەگەر بەم جۆرە بوو، ئایا کوڕی خۆشەویستی هەرگیز ئاگرێکی دەکردەوە بۆ ئەوەی ئەو جەستە بسووتێت و بیکاتە خۆڵەمێش؟ لە شتی ناواقعی خۆت بە دوور بگرە. بەم جۆرە لەو ئاەتەدا بە ئاوازێکی دڵنیا کەردەوترێت دەبێت ئێمە لە ژیاندا بە شوێن حەقیقەتدا بگەڕێین و ئەوەی کە هیچە و ناواقعە لە فێڵ دوور بکەینەوە. زۆر جار قسە و وتەی ئێمە حەقیقەت دەرنابڕێ و شێوەی جۆرێک لە فێڵ وەردەگرێت. تووڕەیی جۆرێک لە ناڕاستیە. ئارەزوو وابەستەبوون، خۆ بەشت زانین، هەموو ئەمانە چەند شێوەیەکی ناڕاستن. ئێمە دەبێت بەرامبەر بە یاسا و ڕێسا و دەستوری دەقی مەزهەبی خۆمان وەفادار بین و لەسەر بنەمای ئەو دەستورانە دژی ئەو مارانە بوەستینەوە
کە لە بوونماندا هێلانەیان کردووە، ئەو مارانەی کە زیندون تەنها زیان بەجەستەمان دەگەێنن. بەڵام ئەم مارانە کە قسەیان لەبارەوە دەکەین هەموو دەمارەکانی بوون تووشی گەنین دەکەن و تەنانەت هەڕەشەی خۆیان دەخەنە سەر ئاتمان. بەڵام ئاتمان هەرگیز زیان نابینێت، هەرگیز نامرێت. ئەگەر مانای سات بزانین پەی بە مانای لەدایک بوون و مردنیش دەبین. کیمیاگەرەکان دەڵێن کاتێک کە مۆم دەسووتێت هیچ شتێک لەناو ناچێت. لەدایک بوون و مردن دوو ڕووی واقعەتێکن. شین و گریانمان سەبارەت بە مەرگی خۆشەویستانمان جگە لە خۆویستیمان شتێکی دیکە نییە. لەو ڕۆژەدا کاتێک ئەو خەڵکەم بینی لە دەوری سووتاندنی جەسەدا کۆبوونەوە و سەیرم کرد، هیچ غەم و پەژارەیەک لەسەر ڕوخساریان نییە. ساتێک تووڕە و بێتاقەت بووم، چونکە وا دەرکەوت کە هیچ هەستێکیان نییە و هەست بە سەختی ئەو ساتانە ناکەن و دەرکیان نییە. بەڵام پاش کەمێک دواتر زانیم کە حەق لای ئەوانە، چونکە نەک بە ئەنگێزە و بیرێکی خۆویستیەوە، بەڵکو بە تەواوی بۆ بەجێهێنانی ڕێزگرتن لە ژیانێکی ڕێزدار و شایەتیدان بۆ خزمەتەکانی دژباند و بەرزڕاگرتنی دەستکەوتە گەورەکانی ژیانی هاتبوون. شادومانی ئەوان زیاتر لە غەم و پەژارەی ئێمە حەقیقەت و مانای تیادا بوو، کەواتە درود لەسەر بستانی دووی خۆشەویست کە من یەکەم جار پاش مەرگی دژباند و بینیم. بەڵام هەر بەم جۆرەی کە لە ڕوخساری ئێمە جێگا و شوێنێک لە غەم و پەژارە نابینرێت، هەستکردن بە دڵتەنگی و غەم نابێت لە دڵماندا بوونیان هەبێت. ئەگەر تەنها ئیمانێکی لەم جۆرەمان هەبێت دەتوانین بڵین مانای گوزەرکردنی جەستەمان دۆزیوەتەوە. کەسێک لەگەڵ جەستەی کەسێکی دیکە هاوسەرگیری ناکات. لە هاوسەرگیریدا دوو ڕۆح نەک بە مەبەستی بەشدار بوون لە چێژە جەستەیەکان، بەڵکو بۆ هەوڵدان لەلایەنی تەواوکاری و پاک بوونەوە لەگەڵ یەکتر یەک دەگرن. کاتێک جەستەی یەکێک لە هاوسەرەکان لەناو دەچێت، ئەم یەکگرتنە زیاتر تەواوتر دەبێت، کەواتە نابێت فرمێسک بڕێژین، بەڵکو لە جاتی ئەما وەرن لە چاکەکانی دژباند و ئەو کڕۆکەی کە لە بوونی ئەودا هەبوو هەرگیز نامرێت بیر بکەینەوە و ور ببینەوە و لە ژیانی خۆماندا بە زیندوی و بەردەوامی بیهێڵینەوە. نەواجیوان 12 کانونی دووەمی ساڵی 1925. نامەی 17. ڕۆحێتێکی سەرسۆڕهێنەر. دۆستێک کە لە ماوەی نەخۆشی سەخت و کوشندەی مەهاراجای ناتور لەسەر جێگای ئامادە بوو، وێنەی کۆتایی بەم شێوەیە وەسف دەکات. مەهاراتی بەرگریەکی زۆر بەرزی لە خۆیدا پیشانداوە، تەنانەت تەنها جاریش سیرکردنی ئەم ژنە ئەندام وردیلە ژیر و دانا و خاوەن ئارامی و خۆشەویستیە. پیرۆزی و بەرەکەتێکی فراوانی تێدایە. 4 شەو و ڕۆژ پێش مەرگی هاوسەرەکەی لە تەنیش جێگای کەوتنەکەیدا ناجوڵێت و بەبێ خەو خۆراک پەرستاری دەکا. هەموو کارەکانی بەدەست خۆی ئەنجام دەدات تا کۆتا سات لە لای گوێیدا سرودە مەزهەبیەکان دەوتەوە و کاتێک کە کۆتا هەناسەی هەڵکێشا چاوەکانی بەست، نەخۆی دەگریا و نەڕێگەی بە کەسانی دیکە دەدا تاکو بگرین. ئێستا وەکو سێبەرێک لە ماڵدا دێت و دەڕوا و بە بەرپرسیارەتیەکانی جێبەجێ دەکات. ماڵێکی خاوەن پرسەم بەم جۆرە خۆڕاگرە هەرگیز بە تەمەنی خۆم نەبینیوە. ئەم خۆڕاگری لەسەرخۆیی تەسلیم بوون و خۆ بەدەستەوە دانە و ڕازی بوونە شوێن کەوتنی هەیە، لەگەڵ بوونی ئەوەی کە دەقی مەزهەبیەکانمان گریانیان بۆ کەسانی ڕابردوو بە توندی قەدەغا کردووە. گریان و ددان هەڵقرچان زیاد لە سنوور و بە شێوەیەکی نەشیا و ناشایستە لە ماڵی هندیەکان دەبینرێت. لە زۆربەی جێگەکاندا گریان بەسەر مردووەکاندا بووە بە خویەک و شوێنێک ئەگەر فرمێسک بە شێوەیەکی سروشتی نەڕژێت، ئەوە بە شێوەیەکی دەستکرد و ساختە دەڕژێت. ئەم سونەتە سونەتێکی ناپەسەند و تێکەڵبوونە بە هاوڵ بڕیاردان بۆ خودا. دەبێت ڕێگری لێ بکرێت. ئەوانەی کە ئیمانیان بە خودا هەیە وەکو ڕزگار بەخشێکی خۆیان بە خێرهاتنی مەرگ دەکەن. ڕوودانی مەرگ وەکو دەرکەوتنی لاوی و پیریە
کارێکی حەتمیە و پێش ئەوەی مرۆڤ پیر بێت دەبێت لاوی بوونی هەبێت. نامەی 18 چەند گفتوگۆیەک لە گیتا. هەر بەو جۆرەی کە هەر مرۆڤێک قۆناغی منداڵی تێدەپەڕێنێت لاوی بەجێ دەهێڵێ و لە پیربوون نزیک دەبێتەوە، مەرگیش تاقی دەکاتەوە. ترس تاکو ئەو کاتەی لە دڵماندا لانەی هەیە کە گوریز بەمار بزانین. هەر بەم پێوەرەیش ئەگەر لە قۆناغە سروشتەکانی گەشەی جەستەی بێ ئاگابین لە یادی مەرگ غەمگین نابین. شری کریشنا بە مەبەستی یارمەتیدانی ئارجونا بۆ زاڵبوون بەسەر دڵڕەنجانەکەیدا هەوڵ دەدات جیاوازی نێوان ئاتمن و جەستەی بۆ ڕوون بکاتەوە. ئەی کانتیا، پەیوەندی هەستەکانمان لەگەڵ دیاردەکانی دەوروبەرمان دەبێتە هۆی دەرکردنمان بە گەرما و سەرما و چێژ و ئازار. ئەم کاریگەرانە شتانی تێپەڕبوون دێن و دەڕۆن، کەواتە بەرگەیان بگرە ئەی بەهاراتە. ئەی بەڕێزترین مرۆڤەکان، ئەو مرۆڤە ژیرەی کە ئەم هۆکارانە ئاڵۆز و نیگەرانی ناکەن، چێژ و ئازار بۆ ئەم مرۆڤە وەکو یەکن، تەنها ئەوە کە شایستەی نەمریە. ئەو بوونەوەرەی لە هەستەکانی کاری تێناگەن، هەرگیز ئەزمموی ترس ناکات. هەر ئەم کاریگەرانن کە سەرچاوی هەستکردن بە شادی و ناڕەحەتین. خوددا هەیە، ئەوەی کە هەرگیز نەبووە ناتوانێت پێ بخاتە نێو دنیای بوونەوە. ئەوەی کە بوونی هەیە هەرگیز لە ناو ناچێت، تەنانەت خۆری شتێکی کاتی و تێپەڕیوە. کاتێک دروست دەبێت و کاتێکی دیکەیش لە ناو دەچێت و ون دەبێت. مۆمیش هەم بوونی هەیە و هەم بوونی نییە، چونکە کاتێک دەسووتێت و شی دەبێتەوە مادەکەی بۆ 5 توخمی سەرەکی و بنەڕەتی دەگەڕێتەوە. هەموو ئەوەی لەم جیهانەدا ناوێکی هەیە و شێوەیەکی هەیە، ڕۆژێک لەو شێوە تایبەتی خۆیدا لە ناو دەچێت، هەرچەندە وەکو دروستکراوێکی خوددا هەرگیز بەرەو نەبوون ناچێت. ئەوەی ئەهلی حکمەتن تێگەیشتون چ شتێک بوونی هەیە و چ شتێک بوونی نییە. ناو شێوە وەکو ناسکی و شکانی شوشەیە. ئەمانە دەزانن مانای جیاوازی نێوان بوون و نەبوون چییە؟ ئێمە تەنها شتێکی سادە دەزانین، خوددا هەیە و جگە لەو شتێکی دیکە بوونی نییە. ئاتمەن لەدایک نەبووە و هەرگیز نامرێت، هەرگیز دەستی پێ نەکردووە و هەرگیز کۆتایی نایەت. نەمر، جاویدان، پایەدار، ئەزەلی و ئەبەدیە، جەستە دەمرێت و ئاتمەن هەردەژی. دەڵێت ئاتمەن هیچ کات لەدایک نەبوو هەرگیز نامرێت. بەم جۆرە نییە کە هەرگیز نەبوو بێت و هیچ کاتێکیش بوونی نەبێت. نووسەر سیفەتی جیاکاری بۆ پیشاندانی ئەم وێنایە لایەنی جۆرا و جۆری بەکارهێناوە. ئاتمەن لەدایک نەبووە، ئەزەلی و ئەبەدیە. هەموو کەس دەیناسێت جەستەی لە ناو دەچێت، بەڵام ئاتمەن لە ناو ناچێت. هەر وەچەیەک بە وەچەیەکی دوای خۆی دەیناسێنێت. هەموو باوکان و دایکان منداڵانی خۆیان بە ئاتمەن ئاشنا کردووە یاخود دەبێت ئاشنای بکەن. ئەو کەسەی کە بە لە ناوچوو نەمر، جاویدان لە کەس لەدایک نەبوو و نەگۆڕ دەزانێت چۆن دەتوانێت بکوژێت یاخود فەرمان بە کوشتن بدات. چیەتی ئاتمەن هەر بەو جۆرەی کە مرۆڤ ئەو جلە کۆنانەی لەبەری کردوون لایەن دەبات و فڕیان دەدات و جلی نوێ لەبەر دەکات، ئاتمەنیش کە بووە جەستە ئەو جەستە کۆن و خراپبووەکانی لا دەبات و بەرەو لای جەستەیەکی نوێ دەنێدرێت. ئەگەر بە هەوای جەستەیەکی نوێ لەم جەستە کۆن و خراپە چاوپۆشی نەکەم، ئایا ئامادەی ئەوەم کە ئەم جەستەیە بگۆڕم؟ ئەو کاتەی کە چاو نابینێت، گوێ نابیستێت و زمان تامی خۆراک ناکات، ئایا مرۆڤ ڕازیە بمرێت یاخود هەر بەو جۆرە لەسەر جێگەی نەخۆشی بە زیندویی بمێنێتەوە؟ نە شمشێر دەتوانێت بیشکێنێت، نە ئاگر دەتوانێت بیسووتێنێ، نە ئاو دەتوانێت تەڕی بکات و نەبا دەتوانێت وشکی بکاتەوە. چەک توانای شکاندنی ئەوی نییە. ئەگەر بە چەکێک لە هەوا بدەین، ئایا دەتوانین زیانێکی پێ بگەێنین؟ ئاتمەنیش لە هەوا نەرمترە، ئاگر نایسووتێنێت، ئاو نایخوسێنێت، هەواش توانای ئەوەی نییە وشکی بکاتەوە. نووسەر بەم جۆرە وەسفی ئاتمەن دەکات و پاشان بۆ پیشاندانی هەریەک لەلایەنە جۆرا و جۆرەکانی سیفەتی گونجاوی دەخاتە پاڵ.
لە بڕین و سووتان و خوسان و وشکبوون بێبەری و دوورە، جاویدانە و لە هەموو شوێنێکدا ئامادەیە، جێگیر و پایەدار و هەرگیز لەناو ناچێت. لێرەدا جارێکی دی چەند سیفەتێکی دیکە دەبینین: نەمر، لە هەموو شوێنێک ئامادە، جێگیر و لەناو نەچوو. ئاەتێکی دواتریش هەر ئەم چەمک و مانە ڕوون دەکاتەوە. نەهەز دەتوانێت دەرکی بکات، نەمێشک دەتوانێت بیدۆزێتەوە، هەرگیز گۆڕان قوبوڵ ناکات. کەواتە تۆ کە دەزانی بەم جۆرەیە نابێت غەم و پەژارە بخۆیت، چونکە ڕێگەت پێ نەداوە. کریشنا دەڵێت چیەتی ئاتمەن بەم جۆرەیە، کەواتە نابێت لە مردنی کەسێکدا ڕێگەی ئەوە بدەین کە غەم و پەژارە بچێتە ناو دڵەوە. بۆچی دەبێت لە مەرگی نزیکانمان غەمناک و خەمبار بین؟ لەسەر مەرگ غەم مەخۆ. شری کریشنا ئارجونا وردە وردە لە تاریکی بەرەو ڕێگای نور و ڕووناکی دەبات. ئاتمەنت بینیوە بە جۆرێک بوونی هەیە کە لە بوونی ئێمەدا ماڵی هەیە و لەگەڵ ئەوەشدا نایبینین. ئاسکێکە تەنانەت ڕاماچاندراش ناتوانێت ڕاوی بکات. ڕاماچاندرا بە توانایی ڕەهایە، لەگەڵ ئەوەشدا تەنها دەیتوانی ئانی بکوژێت کە لە خودی خۆکوشتندا بوو. شری کریشنا پاش ئەم جۆرە بەڵگەهێنانەوە دەڵێت بەڵام وا دابنێ کە ئاتمەن هیچ یەکێک لەم سیفەتانەی نییە. جارێکی دی هەر ئەوەیە، تەنانەت ئەگەر لەدایک بێت و بمرێت و جارێکی تر لەدایک بێت و بمرێت، خودی ئەمە بەڵگەیەکە و زیاد لەوەش نابێت لە مەرگ غەمگین بین. تەنانەت ئەگەر باوەڕت وابێت کە ئاتمەن چەندین جار لەدایک دەبێت و چەندین جاریش دەمرێت، جارێکی دی نابێت ڕێگە بەوە بدەیت غەم بچێتە نێو دڵتەوە. چونکە مەرگی ئەوەی کە لەدایک دەبێت شتێکی بەڵگەنەویستە و لەدایک بوونی ئەوەی کە دەمرێت بە هەمان شێوە. بۆیە غەم ڕێگەی پێنەدراوە سەبارەت بەو شتانەی کە لە ناو دەچن. لەدایک بوونی ئەو کەسەی کە دەمرێت شتێکی حەتمیە، نابێت غەم بخۆین لەسەر ئەوەی کە شتێکی دوور نییە و ناتوانین لی ڕابکەین. مەرگ و ژیان لە ئەستۆی خودایە. حاڵی بوونەوەران پێش ئەوەی لەدایک بن بۆ هەمووان شتێکی ئاشکرا نییە، بەڵام لە قۆناغی نێوان لەدایک بوون و مردندا ئاشکران. کەواتە پاش مەرگیش جارێکی دی نەزاندراوە، کەواتە چ جێگایەک بۆ شیوەن و غەم و پەژارە. هەموو بوونەوەران پێش لەدایک بوون لە پەردەدا بوون و پاش مەرگیش دەچنەوە نێو پەردەوە. مەرگ و ژیان لە ئەستۆی خودادایە، کەواتە تەنها هەر ئەوە ڕاز و نهێنیمان دەزانێت. تەنانەت پزیشکانیش لێرەدا بێتوانن، چونکە ناتوانن جەستە دروست بکەن. من کە هەم لە کوێوە هاتووم؟ ئایا ڕۆیشتن بۆ ئاسمانم بۆ دانراوە؟ ئاتمەن لە کاتی بوونی مرۆڤ لە جەستەیدا جێگەی دەبێتەوە. ئەم قۆناغی نێوان لەدایک بوون و مردن بۆ ئێمە ئاشکرایە. ئەوانە کە بیریان لەم بابەتە کردووەتەوە باوەڕیان وایە کە خوددا بۆ بەخشینی ژیان و پاشان وەرگرتنەوەی ئەو ژیانە تەنانەت بە کەمترین کات هێندەی بە دروستکردن و کێشانی بازنێک لەسەر تەختە ڕەشێک و پاشان پاکردنەوەی بێنیازە. هیچ بیرکاریزانێک ناتوانێت ئەو کاتە کورتە بژمێرێت. کەواتە غەم بۆچی؟ ئەمە نهێنی گەورەی خودایە. هەر بەو جۆرەی کە جادوگەران وەهمێک لە درەخت دروست دەکەن و پاشان ونی دەکەن، خودایش بە هەزاران ڕێگە یاری و جیلوە و خۆی دەردەخات و ڕێگە بە ئێمە نادات پێی بە سەرەتا و کۆتایی یاریەکەی بەرین. سەرسوڕمان. کەسێک شتە سەرسوڕهێنەرەکانی بە چاوی خۆی دەبینێت. کەسێکی دی قسە لەسەر سەرسوڕهێنەری دی دەکات. یەکێکی دی شت سەرسوڕهێنەرەکانی دەبیستێت و کەسێکیش هەیە دەیبیستێت و هیچ تێناگات. چەندین کەسانی ژیر و دانا هەن کە ئاتمەن وەکو شتێکی سەرسوڕهێنەر دەبینن. کەسانێک هەن وەکو شتێکی سەرسوڕهێنەر وەسفی دەکەن. کەسانێکیش هەن کە ئەم وەسفانە دەبیستن و لێی تێناگەن. ئەمەی ئەو حاڵەتە ناسکەی کە تیایداین. بۆ وەسفکردنی گەورەی و مەزنی خوددا کۆتاییەک بوونی نییە. یاریەکانی ئەو بەم جۆرە نهێنی ئامێزن. لە کۆتاییدا شری کریشنا بەم جۆرە ئەنجامگیری لە قسەکانی دەکات. ئەم ڕۆحە کە شێوەی گرتووە لە جەستەی بوونەوەرەکاندا و لە پشت هەر زیان و سوودێکەوە، کەواتە تۆ ئەی باراتە مەیهێڵە غەمی هیچ کەسێک بچێتە نێو دڵتەوە.
ئەی ئارجوونە، ئاتمەن کە لە جەستەی هەموو مرۆڤەکاندا جێگای هەیە، هەرگیز ناکوژرێت. مەرگی جەستە وەکو شکانی پاچەش و شەیەک سووڕی لەدایک بوون و مردن تاکو ئەبەد درێژەی دەبێت. کۆبەرهەمی مەهاتما گاندی. نامەی 19ەم. هەوڵدان بۆ ئامانجە تاکە کەسیەکان. تەنانەت لە گوێی بەهێزترین مرۆڤەکانیشدا هەمیشە دەنگی هیچیان بەرامبەر مەرگ، نەخۆشی، پیری ڕووداوەکان دەبیسترێت. ئێمە لە نێوان مەرگدا دەژین. هەوڵدان بۆ گەیشتن بە ئامانجە تاکە کەسیەکان چ بەهایەکی هەیە ئەو کاتی کە دەزانین دەستکەوتەکانمان لە چاو تروکانێکدا ڕەنگە لەناو بچن و نەمێنن، یاخود بێ ئاگا و لە ناکاو لە دەستمان دەربچن و لێیان بێبەش بین. بەڵام ئەگەر بمان توانایە ڕازگۆیانە بە خۆمان بڵین من بۆ خودا و ئامانجەکانی کار دەکەم، ئەو کاتە هەستمان بە بەهێزی و بتەوی خۆمان دەکرد وەکو بتەوی و بەهێزی کێوەکان. ئەو کاتە هەموو شتێک وەکو ڕووناکی خۆر بوو، هیچ شتێک لە ناو نەدەچوو، ون نەدەبوو. ئەوەی کە لە ناو دەچێت ون دەبێت، جگە لەو هەموو سەراب شتێکی دیکە نییە. تەنها لەم کاتەدایە کە دەستی مەرگ لە ئامانجەکانماندا کورد دەبوو، چونکە ئیدی ئەم دوانە جگە لە جۆرێک گۆڕان شتێکی دیکە نین. بۆ نمونە وێنە کێشێک کە وێنەیەک دەکێشێت لە شتێکی دیکەوە تاکو وێنەیەکی جوانتر دروست بکات، یاخود سەعاتچیەک کە برغووی خراپ و تێکچووی کاتژمێرەکە لا دەبات تاکو برغوویەکی تەواو و چاک بخاتە جێگەکەیەوە. هین جوان 23 ئەیلولی ساڵی 1926. نامەی 20ەم. شایەتیدان. مەرگ هەر کاتێکە دێت پیرۆز و مبارەکە، بەڵام پیرۆزیەکەی بۆ جەنگاوەرێک کە لە ڕێگەی ئامانجی خۆیدا حەقیقەت گیان دەستپێرێت. دوو هێندەیە، مەرگ کە لە دەرد و ئازار ڕزگارمان دەکات، هەر ئەو کە دەستەکانمان دەگرێت و لە بەرامبەر خودی خۆماندا یارمەتیمان دەدات. هەمیشە شوێنی نوێ و ئومێدی تازەمان پێدەبەخشێت. مەرگ وەکو خەو تیمارکەرێکی خۆش و شیرینە، لەگەڵ ئەوەشدا نەریت وایە کاتێک کەسێک دەمرێت شیوەن و پرسە بۆ مەرگی دەکەین و شین و زاری دەکەین. بەڵام ئەو کاتەی کە مەرگ لە پۆشاکی شەهادەتدا دێت، ئیدی دابوونەرێت شوێنێکی لە ئیعرابدا نییە. هین جوان 30 کانونی یەکەمی ساڵی 1926. سەودای شەهادەت لەسەردا بەخێو نەکەیت. مەرگی دلێرانەی هەر مرۆڤێکی ئازا کاتێک کە دەگات بە باوەشێکی کراوەوە وەری دەگرێت و وەکو دۆستێک بەخێرهاتنی دەکات. بەڵام نابێت هیچ کەس سەودای مەرگێکی لەم جۆرە لە نێو هزر و بیریدا پەروەردە بکات. نابێت لە دڵی خۆماندا بمانەوێت مرۆڤێکی دیکە هەڵە بکات و لە بەرامبەر خودا و مرۆڤدا ململانێ بکات تاکو ڕێگەی شەهادەت و شەهید بوونمان دەست بکەوێت. ئارەزووی گومڕاییکردنی کەسێک هەڵەی مرۆڤە. وەرن هەمومان ئازایەتی پێشوازی شەهید بوون لە خۆماندا پەروەردە بکەین، بەڵام هەرگیز سەودای ئەوەمان لە نێو سەردا نەبێت. هین جوان 13 کانونی دووەمی ساڵی 1927. نامەی 21. ئەوەی کە گیتا دەیڵێت. گیتا دەڵێت هەر کەسێک کە لە دایک دەبێت بە ناچاری دەمرێت و هەر کەسێک کە دەمرێت ناچار جارێکی دی لە دایک دەبێتەوە. هەر کەسێک دێت ئاینی خۆی وەردەگرێت و پاشان بەرەو ڕێگەی خۆی دەڕوات. من دڵنیام بە بێبوونی حەز و ویست لە دەرونی مرۆڤدا هیچ نەخۆشیەک بوونی نابێت. بێگومان تەنانەت مرۆڤێکیش کە لە هەر حەز و ویستێکدا ئازاد و ڕەهایە ئەویش دەمرێت. بەڵام کەسێکی لەم جۆرە وەکو میوەیەکی پێگەیشتووە کە لە درەختەکە دەبێتەوە، بەبێ نەخۆشی و تەنانەت بەبێ هیچ سەر ئێشەیەک لە جیهان دەڕوات. من ئارەزوی لەم جۆرەم لە دڵی خۆمدا پەروەردە کردووە.
ئەم ئومێدە هێشتا لە مندا هەیە، بەڵام چ کەسێک دەزانێت؟ حەس و خواستەکان هێشتا لە ناو نەچوون و ڕەهایی و ڕزگاربوون لە زاڵبوون بەسەریاندا وەکو ئامانجێکی دوورە دەستە دێتە پێش چاو. هیندی لاو 14 مانگی نیسانی ساڵی 1927. گۆڕانێکی گەورە. ئەو کەسەی کە بە تەواوی لە نەخۆشی ڕزگاری بووە، سەبارەت بە مەرگ ترسیشی لە دڵدانیە. هەر ئەم ڕاستیەیە کە هەمومان لە مەرگ دەترسین. نیشانەیەکە لەوەی کە نەخۆشین و ساغ و سەلامەت نین. مەرگ جۆرێک لە گۆڕانکاری گەورەیە بۆمان و بە پێی یاسای بەدیهێنان بێگومان گۆڕانی بنەڕەتی و دەگمەنە. وەزیفەی ئێمە ئەوەیە کە هەوڵ بدەین تاکو و دەستمان بەم لووتکەی سەلامەتی و تەندروستیە بگات. کۆبەرهەمی مەهاتما گاندی. نامەی 22. ئەندێشەیەکی ئارام بەخش. هاوڕێیەک کە لەگەڵ بێهێزبوونی جەستەی مندا نەخۆش کەوت بوو، لە نامەیەکیدا لە ڕووی دڵسۆزیەوە بۆمی نووسی بوو کە خودی خۆیشی بەدوایدا دەگەڕا. بەم جۆرە نووسی بووی: من ماوەیەک حەزم لە فەلسەفە و خۆخەریکردن لە فەلسەفاندن هەبوو. لەو کاتەوەی کە نەخۆش کەوتوم هزر و بیرم لەسەر بیرۆکەیەک چڕ بووەتەوە. بۆم دەرکەوت کە هیچ پێویستیەک بۆ ژیان بوونی نییە و ئەگەر چارەنووسی مەرگمان هەرچی زووتر بێتە پێشەوە، ئابووری ترە و زیاتر کاری خۆی ئەنجام دابا. ئەگەر بەم جۆرە بکات، ئەو هێزەی پاراستووە کە لە ناخمدایە. جگە لەم شێوە درێژدان بە ژیانی خۆمان بە شێوەیەکی ئاشکرا شتێکی پێویست نییە و لەم کاتەدا ئەو هێزە بەفیڕۆ دەدەین. بەڕادەیەک بیرم لەم بابەتە کردەوە تاکو و سەرنجام ماندوو بووم و بەخۆم گوت: بە هەر حاڵ بیرۆکەی لەم جۆرە سوودی چییە؟ ئاواز و هاواری مەرگ بە هەر هۆیەک هێشتا نەهاتووە، کەواتە من هەر بەو جۆرە لە ناو دەچم تاکو کاتێک کە ئیدی شتێک بۆ بەفیڕۆچوون نەمابێتەوە. چ ئەندێشەیەکی ئارام بەخشە مەرگ. هەر کاتێک کە بگات پێشەکیەکی دانایانە بۆ بەکارهێنانی هێزی سروشت دەبڕین. ئەگەر بمان توانایە پەی بەم یاسایی بوونی خۆمان بەرین و خۆمان بۆ مەرگ وەکو دۆستێکی خۆشەویست و ڕزگارکەر ئامادە بکەین، ئەو کات بە پەشۆکاوی و هەراسانیەوە هەوڵمان بۆ پاراستنی ژیانی خۆمان نەدەدا. دەبێت حەزی درێژەدان بە ژیان بە بیانووی وەرگرتنی گیانی کەسانی دیکە و گوێنەدان بە هەموو تێبینیە مرۆڤایەتیەکان وەلا بخەین. بەڵام فەلسەفاندن و کاری فەلسەفی بەو جۆرێک ئەم دۆستە خۆی پێوە خەریک کردووە، شتێکە و لە ساتی پێویستدا پەی بردن بە حەقیقەتی ئەو فەلسەفەیە شتێکە کە بە تەواوی جیاوازە. دۆزینەوەی لەم جۆرە بەبێ دەرککردنی وردی سنوورداری بێ چەند و چوونی جەستە و بەبێ ئیمانێکی پایەدار بە خودا و یاسای نەگۆڕی بەهێزی ئەو شتێکە ناکرێت و ئەنجام نادرێت. هیندی جوان 12 ئایاری ساڵی 1927. نامەی 23. باشترین دۆستی لە دەستچوو. ئەو کەسەی کە هەڵم بژاردبوو بە میراتگری هەموو ئەوەی کە هەمە ئیدی بوونی نییە. ئەو دەستی من پێی من چاوی من بوو. دنیا نازانێت کە چەند بێسنوورکاری سەخت و بێوەستان و پڕڕەنج و ئازار و پیاوانی بێدەنگ و ژنانی پاکداوێن هەن کە هاوکاریم دەکەن و لە نێوان هەموو ئەوانەدا ماگنا لەعل بۆ من گەورەترین باشترین و پاکترین بوو. خۆشەویستتر لە کوڕەکانم. ئێستا کە ئەم دێڕانە دەنووسم، دەنگی بچڕی گریانی بێوەژنی ئەو دەبیستم کە بۆ مەرگی هاوسەری خۆشەویستی خۆی پرسە و ماتەم دەگێڕێت. بەڵام وا نازانێن کە من لە بێوەترم. ئەگەر ئیمانێکی بەهێز و زیندوو بوونی نەبوایە کە لە نێو دڵمدا بەرامبەر بە خودا هەستی پێ دەکەم
ئێستا وەکو دێوانە و شێتەکان ملی ڕێگەم دەگرتە بەر و هاوارم دەکرد بۆ لە دەستدانی کەسێک کە لە لای من لە کوڕەکانم خۆشەویستتر بوو. کەسێک تەنانەت جارێکیش فێڵی لێ نەکردم و بە تەنیا بەجێی نەهێشتم. کەسێک کە لە هەموو لایەنەکانەوە مادی، ئەخلاقی و ڕۆحی پاسەوانی ئەشرام بوو. ژیانی ئەو ئیلهام بەخشی من و بینەرێکی بەرجەستەی کار و بەرزی یاسای ئەخلاقی بوو. نەک چەند ڕۆژ و چەند مانگ، بەڵکو بۆ ماوەی 24 ساڵی دوور و درێژ کە بەداخەوە چەند کورد بوو لە ژیانیدا خزمەت بە وڵات، خزمەت بە مرۆڤایەتی و خودناسی و خوداناسین کە هەموو واژەی هاواتان بە بەرجەستەیی ئەنجامیدا. هیندی لاو 26 نیسانی ساڵی 1928. نامەی 24. مرۆڤە بەڕێزەکان پاش مەرگ دەژین. مرۆڤە بەڕێزەکان پاش مەرگ و مردن دەژین لە کاتێکدا کە خەڵکانی دیکە تەنانەت لە ماوەی ژیانی خۆیاندا مردوویەکی زیاتر شتێکی دینین. بەڵگەی غەم و پەژارە و پرسە و ماتەم گێڕی ئێمە لەمەڕ لە ناوچوون و نەمانی جەستەی خاکی تاقانە. جگەلەوەی کە لە گۆشەی خۆویستیەوە سەیری ئەم ڕووداوە دەکەین شتێکی دیکە نییە. ئەم جۆرە جیابوونایە هەرگیز بۆ ئەوانەی کە ئیمانیان بە ڕەحمەت و عەدالەتی خودا هەیە شتێکی ئازاڕاوی نییە. ئێمە ناتوانین لە قۆناغی ژیاندا شوێن پێی پاکداوێنی و دڵسۆزیان بکەین و پەیڕەویان لێ بکەین. بەڵام دەبێت بتوانین بە یادەوەری حەقیقی و ڕاستەقینە توانایەکی لەم جۆرە بە پێی توانای خۆمان چاکەکانیان لە خۆماندا بەدی بهێنین. ئەم ڕووداوە لە زۆر شوێنی بێشوماردا ڕوویداوە. هەر لەبەر ئەمەشا کاتێک خۆمان لەوە هەم ڕزگار دەکەین ترس و غەمی مەرگ لە خۆماندا دوور دەخەینەوە و بەم شێوەیە نەمری ڕۆح دەسەلمێنین. نامەی 25. یادەوەری حەقیقی. ئەگەر فەزیلەتی پەیوەندی چاکەکانمان بەبیری خۆمان بهێنینەوە و لە نێو خۆماندا پەروەردەیان بکەین، ئەم مرۆڤانە ئەگەر چی لەم دنیایشدا دەرچوون لەگەڵ ئەوەشدا درێژە بە ژیانی خۆیان دەدەن و کۆمەڵگەیش بەبێ وەستان پێش دەکەوێت. هەمیشە دەبینین پێچەوانەی ئەمە ڕوودەدات. ئەمەیش هۆکاری لاوازی و قورسیمانە، چونکە باوەڕمان وایە ئەگەر لە ڕووی خۆویستیەوە لە مەرگی کەسێکدا شیوەن بگێڕین، وەزیفەی خۆمان ئەنجام داوە و بەم جۆرە خۆمان فریو دەدەین. ئەگەر بەو جۆرەی کەوتم لە مەرگ ورد ببینەوە، ئیدی ناتوانین پرسە و شیوەنی بۆ بگێڕین و غەمگین بین، بەڵکو وەکو هۆکارێک بۆ پاکبوونەوەی جەستا وەری دەگرین. کۆبەرهەمی مەهاتما گاندی. نامەی 26. لۆژیکی خۆت بەکار بهێنە. پرسیار: لەکوێ دڵنیا بوون کە ئەو گوێرەکەیە هەرگیز چاک نابێتەوە؟ ئایا شتێکیان شک نەبرد چاک ببوایەتەوە؟ پاش ئەوەی دکتۆر لێی بێ ئومێد بوو کە ئیدی چاک نابێتەوە؟ وەڵام دان بۆ دادەنێم کە هیچ زەمانەتێک بۆ چاکبوونەوەی ئەم گوێرەکەیە بوونی نەبوو. بۆچی؟ من شتێک شک دەبم کە پاش نەمانی ئومێدی پزیشک شیفایەک بەدەست هاتبێت. لەگەڵ ئەوەشدا باوەڕم وایە کە ئەگەر جی بێگومان بازنەی لۆژیکی مرۆڤ سنووردارە، بەڵام دەبێت تاکو ئەو شوێنەی کە دەتوانین لۆژیکی خۆمان بەکار بهێنین و هەوڵ بدەین لە دوو توێیدا ئەو لایەنانەی کە نادیارن و لێڵن ڕۆشنیان بکەینەوە و لەسەر بنەمای دۆزینەوەی خۆمان کار بکەین. ئەمەی زۆر بەوردی ئەو کارەیە کە لە ژیانی ڕۆژانەی خۆماندا و لە زۆر بواردا سەبارەت بە زۆر شت ئەنجامی دەدەین. دژیەکیەکی سەیر. دژیەکیەکی سەیر دێتە بەرچاو، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە بیرکردنەوە لە مەرگ دڵمان پڕ لە ترس دەکات و لۆژیکمان بە تەواوی دەڕوخێنێت و تووشی شەلەلی دەکات.
لە کاتێکدا ئێمە هیندیەکان دەبێت کەمترین ترس لە بیرکردنەوە لە مەرگ لە دڵماندا هەبێت، چونکە لەو بێشکەیەی کە لە منداڵیەوە لە ناویداین لەگەڵ تیۆری لە ناونەچوونی ڕۆح و تێپەڕبوون و لە ناونەچوونی جەستە گەورە دەبین. تەنانەت ئەگەر ئاشکرا بێت کە بڕیاری من لەسەر لێدانی دەرزی ژەهراوی بۆ ئەو گوێرەکەیە نادروست و هەڵەبوو بێت، جارێکی دی کارێکی لەم جۆرە هیچ زیانێکی بە ڕۆحی ئەو ئاژەڵە نەگەیاندووە. ئەگەر هەڵم کردووە ئامادەی ڕازی بوون بە سزای هەڵی خۆمم، بەڵام هەرگیز دووچاری هەستی ناخۆش نابم، چونکە ڕەنگە کردار و کاری من ئازاری ئەو گوێرەکەی کەم کرد بێتەوە، هەرچەندە چەند کاتژمێرێکیش بێت. گەورەترین ڕێگر و بربەست. ئامادەم هەر ئەو یاسایی کە سەبارەت بەو گوێرەکەیە دەرم کرد سەبارەت بە خۆشەویستانی خۆشم جێبەجێ بکەم. چ کەسێک دەزانێت ئێمە بە چ ڕادەیەک ئەو کەسانی کە خۆشمان دەوێن بە خێرایی بەرەو مەرگ دەیان نێرین، ئەویش بە دیاریکردنێکی نادروست و هەڵەی نەخۆشی، پەرستاری هەڵە و چارەسەری هەڵە. ئەو نەمانەی کە بەدەستم دەگەن زیاتر لە پێشتر سەبارەت بە باوەڕی خۆم بەهێزترم دەکەن کە ئێمە بەو شەوق و گەرم و گوڕیەی کە سەبارەت بە بابەتێکی لەم جۆرە پیشانی دەدەین، وەزیفە و ئەرکی سەرەکی خۆشەویستی و عیشق فەرامۆش دەکەین. لە ڕێگەی عیشق دوور دەکەوینەوە و نرخ بۆ بیردۆزی ئەهیمسا دانانین، کەواتە ترسان لە مەرگ گەورەترین ڕێگری ئێمەیە لە ڕێگەی ناسینی حەقیقی ئەهیمسا. هیندی جوان 11 مانگی تشرینی یەکەمی ساڵی 1928. نامەی 27. مەرگ پشوو بێکاریە. کاتێک بەم جۆرە نامەیەکی زۆر بەدەستم دەگەن کە لە هەر دیڕێکیاندا ترس لە مەرگ و ئەو شتانەی بەدوای دادێن تەقلیدی گاڵتە ئامێز بە ئەهیمسایە، ئەوە دەکەومە بیری ئەم گفتوگۆ جوانە. توسوکونگ بە کنفیشیوسی وت: مامۆستا، من ماندووم و دڵم پشوو بێکاری دەخوازێت. ئەم پیاوە مەزنش لە وەڵامدا وتی: لە ژیاندا هەواڵێک سەبارەت بە پشووبوونی نییە. موریدەکە پرسی: یانی من هیچ کاتێک پشووم نابێت؟ کنفشیوس وتی: بۆچی سەیری ئەو گۆڕانەی دەوروبەرت بکە؟ هەندێک بەشکۆ و هەندێک کرێکار و ماندوو بوون، تۆش لە یەکێک لەو گۆڕانەدا پشوت دەست دەکەوێت. توسوکونگ لە وەڵامدا وتی: مەرگ چەند جوانە، ژیرەکان و داناکان لەوێ پشوو دەدەن و دنیا ویستانیش تێک دەشکێن و نامێنێن. کنفوشیوس وتی: دەبینم قسەکەمت دەرک کردووە. پیاوان ژیان جگە لە فەڕ و پیرۆزی بەشێکی دیکە نازانن، وا دەزانن هیلاکی بوونی نییە و تەنها دەستکەوتە. خەڵکی پیری بە قۆناغی سستی و لاوازی دەزانن، لە کاتێکدا جگە لە ئاسوودەی و ئاسانی شتێکی دیکە نییە. خەڵکی مەرگ بە خراپە و چارەڕەشی دەزانن، لە کاتێکدا جگە لە پشوو ماندوو نەبوون شتێکی دیگە نییە. توسوکونگ هاواری کرد: چ جوانە! دەربڕینی وتەی پیاوانی ڕابردوو لە مەرگ. پارێزگاران لەوێ پشوو دەدەن و خراپەکاران تێک دەشکێن و لە ناو دەچن. لە مەرگدا هەر یەکێکیان بۆ ئەو حاڵەتە دەگەڕێنەوە کە لێوەی هاتبوون. کەسانی ڕابردوو مەرگ بۆ گەڕانە بۆ ماڵ و ژیان بە دووری لەو ماڵە دەزان و ئەو کەسەی کە ماڵەکەی لەبیر دەچێت دوور دەکەوێتەوە و دەبێتە پەند بۆ هاوتەمەنەکانی خۆی. مەبەست لە گێڕانەوەی ئەم داستانە بەرگریە لە مەترسیەکانی مەرگ و کاریگەری لەسەر بوونەوەرانی زیندوونیە. ئەم داستانم لەو ڕۆوە باس کرد تاکو پیشانی بدەم مەرگ بەو جۆرەی کە زۆرێک وا دەزانن لە هەموو کاتەکاندا مایی ترس و ترسناکی نییە، بەڵکو لە زۆر ڕۆوە دەتوانێت هۆی ڕەهایی و ڕزگاری بێت، بە تایبەت ئەو کاتەی کە وەکو ئەنجامی کارەکان نابێت، بەڵکو وەکو هێمای مەرهەمێکی شیفا بەخش پیشان دەدرێت و دێتە پێشەوە. شاعیرێکی ئینگلیزی دەڵێت: مەرگ شتێک نییە جگە لە پشوو فەرامۆشی. وەرن چاکە بکەین و پارێزگاری لێ بکەین، نەک لە ترسی سزای دۆزەخ
کە پاش مەرگ چاوەڕوانی خراپەکارانە و نە لە خۆشی و شەوقی ئەو حۆریانەی کە لە پاداشتی چاکەکاراندا هەن. ئەگەر چاکەکاری بە خودی خۆی هێزی ڕاکێشانی نەبێت، ئەوە شتێکی بێبەهایە کە دەبێت بۆ نێو زەبڵدان فڕێ بدرێت. باوەڕم وایە کە سروشت بەو ئەندازەی کە بەرچاو دەکەوێت نامیهرەبان و بێسۆز و ستەمکار نییە. زۆر جار خودی خۆمان زیاتر لە سروشت پڕ لە ستەم بووین. بەهەشت و دۆزەخ لە ناخ و دەروونماندان، ژیانی پاش مەرگ بوونی هەیە، بەڵام بەو ئەندازەی کە کاریگەری لەسەر بوون هەیە کاری ئێمە نییە بمان ترسێنێت یاخود لە خۆشیدا سەرمەستمان بکات. گیتا دەڵێت ئەو کەسەی کە لە شادی و غەم دوورە بەهێز و ڕاوەستاوە. ئەندێشەی مەرگ و ژیان لە دڵی حەکیم و داناکاندا ڕێگەیەکی نییە. ئەم دوانە دوو ڕووی دراوێکن. ترس کاری پیاوان نییە. چەمکی ناتوند و تیژی لە مەزهەبی ئێمەدا وەکو ئازارێک دروست بووە و دەربڕاوە کە ممکینە مرۆڤێکی دیکە قبول بکات. کەی جێگای هاوار و شیوەن و زاریە ئەو کاتێک کە مەرگ بەپی ڕووداوێک یاخود بە شیوەن ئەنقەست بەڵام بەبێ مەبەستی ئازارگەیاندن ڕوودەدات. ئەگەر پاش ئەم شیوەن و هاوارکردنە ترس لە مەرگدا نەشاردراوەتەوە کەواتە ئەی چییە؟ ترسان لە مەرگ کاری پیاوان نییە. لەو جێگەیی کە ترسێکی لەم جۆرە هەیە، دەست بردن بۆ بەرزترین هەوڵەکانی مرۆڤ لە شێوەی ناتوند و تیژیدا شتێکە نایەتە دی. هیندی لاو 25 تشرینی یەکەمی ساڵی 1928. ڕۆحی مرۆڤ لە ناو ناچێت. دەقە پیرۆزەکان پێمان دەڵێن منداڵی، پیری و مەرگ هەمویان تەنها پێویستی و هاوڕێی ئەم جەستە خاکەی ئێمەن و ڕۆحی مرۆڤ نەمر و لە ناو نەچووە. ئێستا کە بەم جۆرەیە کەواتە چ جێگەیەک بۆ ترسان لە مەرگ؟ ئەو جێگەیش کە ترسان لە مەرگ بوونی نییە، غەم و پەژارەش بۆی دروست نابێت. هیندی لاو 13 شوباتی ساڵی 1928. نامەی 28. ترسێنەرترین دیاردا. مەرگ بە جۆرێک هزر و مێشکی مرۆڤی وەکو ترسێنەرترین دیاردەکان بەخۆیەوە خەریک کردووە. لە هەمان کاتدا لە دەقە پیرۆزەکانماندا چەندین ئامۆژگاری و فێرکاری فراوان بنیادنراو لەسەر فەزیلەتی کاریگەری نەبوونی مەرگ بوونیان هەیە. چەندین داخوازی دیکەش هەن کە ترسێکی تێکشکێنەر لە مەرگمان بۆ دەردەبڕن. لەم کاتەدا کە دەمانەوێت مەرگ لە ڕێگەی ئامانجەکانی نیشتیمانمان بەمایی شادی و سەربەرزی بزانین. ئەم هەڵبژاردەی خوارەوە دەتوانێت جێگەی سەرنج بێت بە ناوی مێژووی ئەخلاقیاتی ئەوروپا لە نووسینی لیکی کە یەکێکە لە دۆستەکانم بۆی ناردووم. سەبارەت بە چارەنووسی ڕۆح، جیاوازی بۆچوونی فراوان لە نێوان فەیلسوفانی سەدەکانی ڕابردوودا بوونی هەبوو. هەر یەک لەمانەیش پلەیەک لە دڵنیایی سەبارەت بەم چارەنووسە بۆچوونی خۆیان دەربڕیوە. بەڵام ئەوەی کە هەمووان لەسەری کۆکن ئەوەیە کە مەرگ شتێک نییە جگە لە پشوو حەسانەوەی سروشتی و ئەو ترسەی کە لە مەرگ هەیە ئەنجامی وێنایی شێوە نەخۆشی مرۆڤەکانە. ئەوان باوەڕیان وابوو کە مەرگ تەنها ئافاتێکە کە لە سەردەمی ئامادەگیماندا ناتوانێت ئازارمان بدات. بەڵام ئەو کاتێک کە بوونمان هەیە مەرگ بوونی نییە. ئەوەی کە پێی وایە مەرگ تەنها پاش ژیان بوونی هەیە بیر و باوەڕێکی نادروست و هەڵەیە. مەرگ پێش ژیانیش بوونی هەیە، هەر بەو جۆرەی کە ئێمە پێش لەدایک بوونمان هەبوو. مەرگیش هەر بەم جۆرە بووە. مۆم کە دەگوشێتەوە بۆ ئەو حاڵەتە دەگەڕێتەوە کە پێش ڕووناکبوونەوەی هەبووە. مرۆڤیش کە دەمرێت بۆ حاڵەتی پێش لەدایک بوونی دەگەڕێتەوە. مەرگ کۆتایی هەموو ئازار و ڕەنجەکان و غەم و پەژارەکانە. مەرگ یان شادی و خۆشیەکان دەپارێزێت یاخود کۆتایی بە ڕەنج و ئازارەکان دەهێنێت. بەندەکان و ستەم لێکراوەکان لە ستەمی پاشا ستەمکاران ڕزگار دەکات. دەرگای زیندان دەکاتەوە.
دەردی دەردەداران ساڕێژ دەکات و ئازار و ڕەنجی هەژارەکان سوکنا دەکات. مەرگ کۆتا و باشترین چاکەی سروشتە، چونکە مرۆڤ لە هەموو پەرێشانیەکانی ڕزگار دەکات. لە خراپترین حاڵەتدا مەرگ شتێک نییە جگە لە کۆتایی میوانداریەک کە چێژی لێوەردەگرین، چ خۆشمان بوێت یاخود ڕقمان لێ بێتەوە. مەرگ نەشومە و نەهۆکاری بەڵا، بەڵکو تەنها بەشکردنی بوونمانە و گۆڕانیەتی بۆ توخمە سەرەتایەکانی. مەرگ یاسای سروشتمانە و لەسەرمانە کە بە شادومانی خۆمان لەگەڵیدا هەماهەنگ بکەین. مەرگ بە گوتەی سقراط ژیان لە ناو دەبات و نابودی دەکات، یاخود لە کۆت و بەندی جەستە ڕزگاری دەکات. تەنانەت لە شێوەی یەکەمیشدا مەرگ بەخششێکە و لە شێوەی دووەمدا گەورەترین پێدراوەکانە. ئیپیکور دەیگوت خۆتان لەگەڵ ئەم ئەندێشەیە هاودەم و سازگار بکەن کە مەرگ خودی خۆی نەچاکەیە و نەخراپە، چونکە چاکە و خراپە بە بێبوونی هەست مانایەکی نییە، مەگەر شتێک نییە جگە لە ناوبردنی هەست و بێبەش بوونە لە هەست. شیشرون دەیوت ڕۆح پاش مەرگیان هەر بەو جۆرە دەمێنێتەوە یاخود ئەوەی کە لە ناو دەچێت و دەڕمێت. ئەگەر بمێنێتەوە چ شادێکی خۆشە و ئەگە لە ناو بچێت ئیدی کەی جێگای ڕەنج و ئازار و ئیشی بوونی هەیە. سنگاش دۆستەکانی بەم جۆرە لە ڕووی هزر و بیرەوە ئاگاداریان دەکاتەوە. ئەگەر مردوەکان هەستێکیان هەیە ئەی برادەر، کەواتە بهێڵە لە زیندانی کورد خایەندا کە تیایدا ئەسیر بوون ڕزگار ببن و سەرنجام تامی ئازادی بچێژن. لەو سەری لووتکە و بەرزاییەدا سەرسوڕهێنەرەکانی سروشت و کردداری مرۆڤەکان لە چاوەڕوانیدا بمێننەوە، بە ئاشکرا ئەو ڕاز و نهێنیی خودای گەورە ببینن کە لە ماوەیەکی زۆر و درێژ بێهودا لە گەڕان بە دوای دۆزینەوەیدا بوون. بۆچی دەبێت پەرێشان و غەمبار بم بۆ ئەو کەسەی کە شادومانە یاخود بەرە و نەبوون مردن ڕۆیشتووە؟ غەم خواردن لەمەڕ چارەنووسی ئەو کەسەی بەرە و نەبوون ڕۆیشتووە و ئیدی بوونی نییە، جگە لە شێتی شتێکی دیکە نییە. هیندی لاو، 7 شوباتی ساڵی 1929. چ جێگایەک بۆ بەڕۆژوو بوون. مەرگی پادامسینگ لە مردنی ڕاستیکیش کاریگەرێکی قوڵتری لەسەردانم، بەڵام کاریگەریەک کە لەم ڕووەوە وەرم گرت بەدەر لەوەی کە لە ئەنجامی وەفاتی پادامسینگ بێت ئەنجامی بێ ئاگایم لە ئەرک و وەزیفەی خۆم بوو. بەم حاڵەوە پاش تێڕامانێکی هەمەلایەن بڕیارمدا کە لە ڕۆژوگرتن چاوپۆشی بکەم. چاوپۆشی لە مەرگی کەسێک چۆن دەتوانێت بیانوێک بۆ ڕۆژوگرتن بێت کاتێک دەزانین کە مەرگ چارەنووسی حەتمی و دڵنیایی هەمووانە. بەم جۆرە لەگەڵ خۆمدا بیرم کردەوە لە ئەنجامدا هەر چەند درەنگ وەخت بوو بەڵام هەر خواردنەکەم خوارد. بەیانی ئەو ڕۆژەش وەکو هەموو ڕۆژەکانی دیکە نانی بەیانیم خوارد بوو. هیندی لاو، 11 کانونی دووەمی ساڵی 1929. نامەی 29. پەیوەندی لەگەڵ ڕۆحەکاندا. گەلێک نامم بەدەست دەکات کە نووسەرانیان دەپرسن ئایا من لەگەڵ ڕۆحی مردووەکاندا پەیوەندیم هەیە یاخود نییە؟ ئەگەر خۆم پەیوەندیەکی لەم جۆرم لەگەڵ ڕۆحەکاندا نەبێت ئایا دەتوانم باوەڕ بەمە بکەم یاخود باوەڕ نەکەم؟ ئەگەر وەڵام ئەریەیە ئایا کارێکی لەم جۆرە پاڵپشتمە یاخود پاڵپشتم نییە؟ لە دوانامەیەکدا کە بەدەستم گەیشتووە ئەم پرسیارە بەم شێوەیە تەرح کراوە. ماوەی 2 هەفتەی ڕابردوو بوارێک ڕەخساوە تاکو و سەبارەت بە ئەنجومەنی ئامادەبوونی ڕۆحەکانی بۆمبای بڵاوکراوەکانی چەند زانیاریەک بەدەست بهێنم و وەربگرم. بەو جۆرەی کە دێگەیشتوم ئەم ئەنجومەنە توانیوێتی کۆمەڵە کەسێک بۆ خۆی ڕابکێشێت
کە لە ڕووکەشدا و زۆرێکیان لە ئەنجامی پەیوەندی لەگەڵ ڕۆحی خۆشەویستەکانیان کە لە دەستیاندا بوون ڕازی بوون. کۆتا شتێکیش کە ڕووی داوە دایک و باوکی منداڵێکی بچوو کە لە شاری پونا نوقم بوو توانیویانە لە ڕێگەی ئەم ئەنجومەنەوە پەیوەندی لەگەڵ ڕۆحیدا ببەستن. بەو جۆرە زانیاریان بە مندا ڕۆحی ئەو منداڵە قسەی لەگەڵدا کردوون. جەنابی ڕیشی بەڕێوبەری ئەم ئەنجومەنە لە کتێبەکەی خۆیدا و لەژێر ناونیشانی سوبادرا یاخود ژیانی پاشمەرگ دەنووسێت. لە ماوەی ئەزموونیدا لە دانیشتنەکانی ئامادەگی ڕۆحەکان ڕۆحی هاوسەرەکەی و هەروەها ڕۆحەکانی دیکەیش پەیوەندیان لەگەڵیدا کردووە و قسەیان کردووە و لەوەی کە توانیویانە لە نزیکانی خۆیان لەسەر ڕووی زەوی قسە بکەن. زۆر هەستیان بە ئارامی و شادومانی کردووە و خۆشیان دەربڕیوە. هەروەها لەبەر ئەوەی کە ئەویش چاکەی ئەویان لەگەڵدا دەکات و هەروەها لەبەر خاتری فراوانکردنی زانستی ئامادەگی ڕۆحەکان چەندین جار سوپاسیان کردووە. جەنابی ریشی باوەڕی وایە کە زانایان لە گەڕان بە دوای ئەم زانستەدا کورتیان هێناوە. بە باوەڕی ئەو مرۆڤ دەبێت لەم ڕۆوە هەوڵی زۆرتر بدات تاکو و پەی بە وردی بەچیەتی و چۆنایەتی ژیانی پاژمەرگ بەرێت. هەڵبەتە من تاکو ئێستا خۆم لەم ئەنجومەنە نزیک نەکردوێتەوە، بەڵام داوای ئەوە دەکات کە ئەگەر لە توانادا هەیە لەبەر خاتری ئەو کەسانی کە ئێستا بە دوای دروستکردنی پەیوەندین لەگەڵ ڕۆحەکاندا یاخود کەسانێک کە لە ئایندەدا دەیانەوێت بەم جۆرە بکەن و هەروەها لەبەر خاتری خودی من بفەرمون و بۆ چوونی خۆتان سەبارەت بەم بابەتە لە ڕۆژنامە یان هەر شتێکی دیکە ڕوون بکەنەوە و بەڵگەی ڕازیکەر سەبارەت بەوەی لەسەرەوەدا باس کراوە بیهێنەوە. لە کاتێکدا کە دروستکردنی پەیوەندی لەگەڵ ڕۆحەکاندا بەکارێکی نادروست دەزانن چۆن دەتوانن ئەو پەیامانە ڕوون بکەنەوە کە جەنابی ریشی باسی کردوون. دەبێت وەڵامەکانی دەستەبەندی بکەم. من هەرگیز لە ڕۆحی مردووەکان پەیامێک نادۆزمەوە و پەیوەندیم لەگەڵیاندا نییە. لەگەڵ ئەمەشدا شادیەکیشم لەسەر ممکن نەبوونی پەیوەندیەکی لەم جۆران نییە، بەڵام بەتوندی دژی ئامادەگی ڕۆحەکانم یاخود دژی هەوڵدان بۆ ئەنجامدانی ئەم کارم. ئەم کارانە زۆر جار فێڵبازی و فێڵکردن و ئەنجامی وێنا و خەیاڵن. گریمان بەو جۆرەش دابنین کە کاری لەم جۆرە هەیە و ئەنجام دەدرێن. ئەوە هەم بۆ واسیتە و هەم بۆ ڕۆحیش کارێکی زیان بەخشە. ئامادەگی ڕۆحەکان دەبێتە هۆی وابەستەبوونی ڕۆح بە زەویەوە. لە کاتێکدا کە هەوڵدان و تێکۆشانی ڕۆح دەبێت نەمێنێت و ئەم وابەستەبوونە ببڕدرێت و ببچڕێت و بەرەو سەرەوە و لوتکە بڕوات. ڕۆح بەهۆی ئەوەی کە لە جەستە جیابووەتەوە پاکتر نییە، بەڵکو هەر بە هەمان شێوە ئەم لاوازیانەی لەگەڵدایە کە بریتین لەو لاوازیانەی کە لە کاتی ئامادەبوونیدا لەسەر ڕووی زەویدا لە سەنگەریاندا وەستا بوو. لەبەر ئەوە ئەم ئامۆژگاریانە یاخود ئەو زانیاریانەی کە دەریان دەبڕێت ڕاستەقینە نین و شایەنی ئەوە نین پشتیان پێ ببەسترێن. هەروەها جێگەی خۆشحاڵی نییە ئەگەر ڕۆح ئەو پەیوەندەی خۆش بوێت کە لەگەڵ مرۆڤەکانی سەر ڕووی زەویدا دەیبەستێت، بەڵکو بە پێچەوانەوە دەبێت خۆی لەم وابەستە بوون و پەیوەندیە کە پێچەوانەی یاسای سروشتا دوور بخاتەوە. ئەمە زیانێکە کە لە ڕێڕەوی ئەم کردارەدا ڕووبەڕووی ڕۆحەکان دەبێتەوە. بەڵام سەبارەت بە واسیتە بە دڵنیاییوە دەتوانم بڵێم هەموو ئەو کەسانی کە تاکو ئێستا بینی و من جۆرە پەیوەندیەکی لەم شێوەیان ئەنجام داوە یاخود گومانیان هەبووە کە بەم جۆرە دەکەن لە ڕووی عەقلیەوە ناتەواو یان لە ئەنجامدانی کارەکرداریەکاندا بێتوانە بوون. من هیچ یەکێک لە دۆستەکانی خۆم لە یاد نییە کە بە دروستکردنی پەیوەندیەکی لەم جۆرە بە جۆرێک لە جۆرەکان سوودمەند بووبین. هیندیلاو 12 ئەیلولی ساڵی 1929. نامەی 36 ڕێگەدان بە خۆ کوشتن. پرسیار: ژیانی مرۆڤ دۆخێکی ئازاراوی و ڕەنجهێنەرە. ئایا توانا و ڕێگای دوورخستنەوەی ئەم ژیانە پێدراوە؟ وەڵام مرۆڤێک
کە لە نەخۆشێکی بێچارەسەر ڕەنج و ئازار دەکێشێت و درێژەدان بە ژیانی پەیوەستە بەو خزمەتی کە خەڵکانی دیکە بۆی ئەنجام دەدەن بەبێ ئەوەی کە خۆی لە بەرامبەر ئەمەدا کارێکی بەسوود ئەنجام بدات. ڕێگەی ئەوەی پێدراوە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت. ئەنجامدانی ئەم کارێش بەگرتنی ڕۆژ و زۆر باشترە لە نوقمکردنی خود لە ناو ئاودا، لەبەر ئەوەی بەم جۆرە توانا و ورەی هەڵدەسەنگێنێت و ماوەی ئەوەی هەیە کە گۆڕانی بیر و باوەڕیشی بپارێزێت. بەڵام تا کاتێک مرۆڤ دەتوانێت بە جۆرێکی تر خزمەت بە خەڵکانی تر بکات، کۆتایی هێنان بە ژیان کارێکی دروست نییە. ئەنجامدانی کاری جەستەیی بەشێکی گرنگ و جیانەکراوەی وەستانە، بەڵام لە حاڵەتێکدا کە تاک توانای هیچ جۆرە کارێکی جەستەیی نەبێت، چالاکی هزریش دەتوانێت وەکو جۆرێک لە وەستان سوودمەند و بەرهەمدار بێت. ئێمە دەتوانین تەنانەت بە ئەندێشە پاک و پیرۆزەکان، هەروەها بە ئامۆژگاری وتە بەسوودەکان خزمەت بە خەڵکانی دیکە بکەین. مرۆڤە پیرۆزەکان کاتێک بیر دەکەنەوە دەستیان بە کارێک کردووە کە توانای ئەوەیان هەیە بەرهەمی سەرسوڕهێنەر پێشکەش بکەن، یادەشتەکانی ڕۆژانەی مەهاد و دسایی. نامەی 31 سووڕی لەدایک بوون و مردن. مەرگ و ژیان دوو لایەنی دیاردەیەکن، واتە دوو ڕووی دیاردەیەکن. ئەو کەسەی کە لەدایک دەبێت و بە ناچاری دەمرێت و ئەو کەسەی کە دەمرێت جارێکی دی لەدایک دەبێتەوە. بەڵام بە هەر حاڵ چ لە ناوەی ئەم سوورەدا بین و چ لە دەرەوەیدا هیچ بەڵگەیەک بۆ شادومانی لەبەر لەدایک بوون و هیچ ئازار و دەردێک لەبەر مردن بوونی نییە. من ئەمە دەزانم، لەبەر ئەمەیشە بەبێ ترس و دوور لە ترسی مردن بۆ هەموو شوێنێک دەڕوەم. نامەیەک بۆ خوشکانی ئەشرام. چ گرنگیەکی هەیە؟ چ گرنگیەکی هەیە ئەگەر ژیان بە کۆتایی بگات؟ فێرکاری ڕۆشن و ڕوونی گیتا، هەروەها ئەزموونی ڕۆژەکانمان ئەوەیە کە ئەو کەسەی لەدایک دەبێت دەمرێت و ئەو کەسەیش کە دەمرێت جارێکی دی لەدایک دەبێتەوە. هەر کەسێک دێت و کەم یاخود زۆر قەرزی خۆی دەداتەوە و دەڕوات. ئەگەر لەبەر خاتری بوونی حازەکان نەبوایە هیچ نەخۆشیەکیش بوونی نەدەبوو. هەڵبەتە کەسێک کە لە حەزەکان ڕزگاری بووە ئەویش بێگومان دەمرێت. بەڵام کەسێکی لەم جۆرە وەکو میوەیەکی گەیوە کە لە لقی درەخت جیا دەبێتەوە و دەکەوێتە خوارەوە. کاتێک کەسێک بە تەواوی لە حەزەکانی ڕزگاری ببێت ئەوە بەرەو باشترین و تەواوترین دۆخ دەڕوات. نامەیەک بۆ خوشکانی ئەشرام. دەمرین تاکو جارێکی دی بژین. جەستە لەبەر خاتری ئەو کردارە ناپەسەندانەی ئەنجامیان دەدات، دووچاری ڕەنج و ئازار دەبێت. ئێمە دەمرین تاکو جارێکی تر بژین، هەروەک بەو جۆرەی کە دەژین تاکو لە کۆتاییدا دەمرین. بەم شێوەیە نەژیان بیانویەکە بۆ شادومانی و نەمەرگ بیانویەکە بۆ غەم و پەژارە. بەڵام دەبێت شتێکمان لەبیر بێت، ئەویش ئەوەیە دەبێت هەمیشە هۆشیار و بە ئاگابین. وەزیفەی خۆمان لە ژیاندا جێبەجێ بکەین و تاکو دەمی مەرگیش درێژەی پێ بدەین. ئەگەر هەر کەسێک بەهۆی ئیمان یاخود لە ڕێگەی بیر و باوەڕەکانی خۆیەوە دەزانێت ئەرک و وەزیفەی چییە، هۆشیار بن لەوەی کە نەکا لە کاتی ئەنجامدانیدا گوێ نەدەن و بێ ئاگا بن. نامەی 38 ئەم ژیانە زەمینیە. ئەم ژیانە زەمینیەی ئێمە لە ژیانی ئەو مێرورانە پایەدارتر نییە کە هەموو شەوێک چەند خولەکێک بە دەوری چرایەکدا دەسوڕێنەوە و پاشان ون دەبن و لەناو دەچن. ئەم ژیانە زەمینەی ئێمە لەو ملوانکە شوشەیە زیاتر ناسکە بۆشکان کە بەدەست ژنانەوەیە. ئەگەر ئەو ملوانکانە بخێنە سندوقێکەوە و دەستیان لێ نەدەین دەتوانرێت هەزاران ساڵ بپارێزرێن. بەڵام ئەم ژیانە زەمینەمان بەڕادەیەک ناجێگیرە کە ماوەی چاوتروکانێک چەند دەخایەنێت، ژیانیش ممکینە هەر ئەوەندە بێت و لە نێو بچێت. کەواتە مادەم نەفسێک هەیە وەرن خۆمان ڕازی بکەین بە جیاوازی نێوان چینەکانی سەرەوە و چینەکانی خوارەوە. دڵی خۆمان پاک و پاڵفتە بکەین، ئامادەی چاوپێکەوتنی خۆمان لەگەڵ دروستکەر خالق دابین.
هەر کاتێک کە زەمین لەرزەیەک یاخود هەر ڕووداوێکی سروشتی ڕوودەدات یان ئەو کاتەی کە ساتی مەرگ سروشتیمان دەگات. هاریجان 2 شوباتی ساڵی 1934. نامەی 39 لە مەرگی لاج پاترای. مەرگ بۆ چاکسازانی وەکو لاج پاترای جگە لە ناوچوونی جەستە شتێکی دیکە نییە. کار و ئەندێشەیان هەرگیز بە مەرگ و مردنی جەستە لە ناو ناچێت. هەرچەندە زیاتر کات تێدەپەڕێت ئێمە زیاتر هەز بەم حەقیقەتە دەکەین و دەبینین کە ئەم هێزە لە دەرەوەی جەستەی خاکی و لاوازدا هەر درێژە بە ژیانی خۆی دەدات. ئەوەی لە مرۆڤدا نەمرنیە لەگەڵ مەرگیدا دەمرێت، بەڵام بەشی پایەداری بوون وجودی پاش خۆڵەمێشی جەستەیی هەر وەک خۆی دەمێنێتەوە و جارێکی دی بە لە نێوچوونی خۆڵەمێشەکان ئاشکراتر خۆی بە ئێمە پیشان دەدات. هاریجان 16 تشرینی دووەمی ساڵی 1943. نامەی 34 ئیرادەی خۆت مەوەستێنە. لە ڕاستیدا تەنها دوعا و نزایەک شایستەی دەربڕینە، ئەویش ئەوەیە ئیرادەی خۆت مەوەستێنە، با هەمیشە لە جوڵەدا بێت. ڕەنگە کەسێک پرسیار بکات مانای نزایەکی لەم جۆرە چییە؟ لە وەڵامدا دەبێت بوترێت، نابێت نزا و پاڕانەوە بە مانای ڕووکەشی وەربگیرێت. لی تێبگەین ئێمە لە ئامادەگی خوددا لە ناخ و دەرونی خۆماندا ئاگادارین، بەڵام بۆ مەبەستی ئەوەی کە پەیوەستبوون و پەیوەندیەکان لەگەڵ خۆمان زیاتر بکەین هەندێک جار بە بوونەوەرێکی دەرەکی لە خۆمان دەردەبڕین و لە دەرگایدا دەپاڕینەوە. نامانەوێت بە ڕێگەکەیدا بڕۆین کە ئیرادەی سەرکەش و خۆویستی خۆمان دەمان بات، بەڵکو ڕێگایەکمان دەوێت کە ویستی پەروەردگارمانە. بەم جۆرەیە کە نابێت لەمانەوەمان بە زیندویی شادومان بین یاخود بە بیرکردنەوە لە مەرگ و مردن بلەرزین، بەڵکو دەبێت سەبارەت بە هەردووکیان هەستێکی یەکسانمان هەبێت. حاڵەتی ئامانجداری هەر ئەمەیە. ڕەنگە گەیشتن بە حاڵەتێکی لەم جۆرە ماوەیەکی دوور و درێژ بخایەنێت، جگە کەمێک لە خەڵکی کە بە پەنجەکانی دەست دەژمێردرێن بەو حاڵەتە دەگەن. لەگەڵ ئەوەشدا دەبێت ئەم ئامانجە لە بۆچوون و تێڕوانینی درێژخایەنماندا بێت، هەرچەندە دەست گەیشتن بەو ئامانجە دژوارتر دەربکەوێت. ئەوە ئەندازەی ئەو هەواڵەمان چەندە کە دەتوانین خۆمان لە پێناویدا ببەخشین، بەو هێندەیش پێی دەگەین. یاداشتەکانی ڕۆژانە، مەهادوو دسایی. نامەی 35 حکمەتی خوددا نەناسراوە. حکمەتی خوددا نەناسراوە بێگومان زۆر ناومێدکەرە کاتێک کە ئەگەر بەم جۆرە بیر بکەینەوە کە بە هەوڵدانی جەستەی مرۆڤ ئێستا کە تیایدا نیشتەجێیە، توانای ئەویش بۆ خزمەتکردن دەمرێت و لە نێو دەچێت. چ کەسێک لەمەدا دوو دڵە کە ڕۆحەکانی ماتیرت ڤیوکاناند و ڕاماکریشنا ئەم ڕۆژ لە نێوانماندا بوونیان هەیە. ڕەنگە توانا و دەسەڵاتیان باشتر بێت لەو کاتێک کە لە شێوەی جەستەی خاکی خۆیاندا لە نێوانماندا بوون. بەو شێوەیە نییە کە ئەو چاکانەی مرۆڤ بەکاریان دەهێنێت زۆرجا لەگەڵ جەستەیدا بە خاک دەست پێردرێت. ئێمە ئەو کردارە ناپەسەندانەی کە مرۆڤەکان ئەنجامیان دەدەن لەگەڵ جەستەیان دەیان سووتێنین و دەیان کەینە خۆڵەمێش و لە یادیان دەکەین، بەڵام یادهێنانەوە و یادەوەری چاکەکانیان لە دڵی خۆماندا بە زیندوی دەهێڵینەوە. تەنها ماوەیەکی درێژ دەکەوێتە نێوان گەورەی ئەم چاکانەوە و ئەم ماوە زیاد دەبێت. هاریجان 6 ئایاری ساڵی 1933. نامەی 36 ڕێگەدان بە خۆ کوشتن. پرسیار: ژیانی مرۆڤ دۆخێکی ئازاراوی و ڕەنجهێنەرە. ئایا توانا و ڕێگای دوورخستنەوەی ئەم ژیانە پێدراوە؟ وەڵام، مرۆڤێک کە لە نەخۆشێکی بێچارەسەر ڕەنج و ئازار دەکێشێت و درێژەدان بە ژیانی پەیوەستە بەو خزمەتی کە خەڵکانی دیکە بۆی ئەنجام دەدەن، بەبێ ئەوەی کە خۆی لە بەرامبەر ئەمەدا کارێکی بەسوود ئەنجام بدات. ڕێگەی ئەوەی پێدراوە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت.
ئەنجامدانی ئەم کارێش بەگرتنی ڕۆژوو زۆر باشترە لە نوقمکردنی خود لە ناو ئاودا، لەبەر ئەوەی بەم جۆرە توانا و ورەی هەڵدەسەنگێنێت و ماوەی ئەوەی هەیە کە گۆڕانی بیر و باوەڕیشی بپارێزێت. بەڵام تا کاتێک مرۆڤ دەتوانێت بە جۆرێکی تر خزمەت بە خەڵکانی تر بکات، کۆتایی هێنان بە ژیان کارێکی دروست نییە. ئەنجامدانی کاری جەستەیی بەشێکی گرنگ و جیانەکراوەی وەستانە، بەڵام لە حاڵەتێکدا کە تاک توانای هیچ جۆرە کارێکی جەستەیی نەبێت، چالاکی هزریش دەتوانێت وەکو جۆرێک لە وەستان سوودمەند و بەرهەمدار بێت. ئێمە دەتوانین تەنانەت بە ئەندێشە پاک و پیرۆزەکان، هەروەها بە ئامۆژگاری وتە بەسوودەکان خزمەت بە خەڵکانی دیکە بکەین. مرۆڤە پیرۆزەکان کاتێک بیر دەکەنەوە، دەستیان بە کارێک کردووە کە توانای ئەوەیان هەیە بەرهەمی سەرسوڕهێنەر پێشکەش بکەن. یادەشتەکانی ڕۆژانەی مەهاد و دسایی. نامەی 37 مافی کۆتایی هێنان بە ژیان. پرسیار: بۆ چونتان سەبارەت بە مافی مرۆڤ بۆ کۆتایی هێنان بە ژیانی خۆی چییە؟ من بە گرنگێکی زۆر کەم ڕازیم بۆ ژیان وەکو خودی ژیان. وەڵام بە باوەڕی من مرۆڤ لەژێر چەندین مەرجێکی تایبەتیدا بە تەواوی لە مافی کۆتایی هێنان بە ژیان خۆی هەیە. لەم دوایەدا یەکێک لە هاوکارانم کە تووشی نەخۆشیێکی درێژخایەن بوو کاتێک بۆی دەرکەوت نەخۆشیەکەی چارەسەر نییە و ژیانی بەو ئەندازەی کە بۆ خۆی ڕەنج و ئازاراویە بۆ دەوروبەریشی کە دەبوو چاودێری بکەن. ئازاردەر و ڕەنج زەحمەتە بڕیاریدا خۆی لە خواردنەوەی ئاو خواردن بگرێتەوە و کۆتایی بە ژیانی خۆی بهێنێت. منیش بڕیارەکەیم ستایش کرد و پێم وت: ئەگەر لە ڕاستیدا بیر دەکەیتەوە و دەتوانی بەرگری لە بەرامبەر سەختیەکانی بکەیت، دەست بەم کارە بکە. ئەم قسەیم لەو ڕۆوە کرد کە دەزانم مەرگی پلە پلە و هێواشت تا چ ئەندازەیەک دژوارترە لە خۆکوشتنی لە ناکاو بە خواردنی ژەهر یان بۆ نمونە نوقمکردنی خود لە ناو ئاودا. ئەم ئاگادارکردنەوەی من بە تەواوی لە جێگەی خۆیدا بوو، چونکە کەسێک ئەم ئومێدەی پێبەخشی کە کەسێک هەیە دەتوانێت نەخۆشی درێژخایەنی چارەسەر بکات. ئێستا بیستومە خۆی لە خواردنی خۆراک گرتووەتەوە و خۆی خستوەتە ژێر پێشنیاری بەردەوامی ئەم کەسەوە. پێودانگ. پرسیار: بە بۆچوونی من پێوەر و پێودانگ دەبێت ئەوە بێت کە کاتێک ئازار و ڕەنج، هزر و مێشکی کەسێک بەو شێوەیە ڕەش دەکاتەوە. باشترین کارێک کە دەتوانێت ئەنجامی بدات ئەمەیە کە نیروانە بڵێتەوە. ڕەنگە ئەو نەخۆش نەبێت، بەڵام لە هەمان کادا لە درێژەدان بە هەوڵ و خەبات ماندوو بوو بێت. وەڵام نەخێر، هزر و مێشکی من بەم خۆکوشتنە ڕازی نابێت و پەسەندی ناکات. پێوانە و پێوەر ئەوە نییە کە کەسێک لە ژیان ماندوو بوو بێت، بەڵکو پێوەدانگ ئەوەیە کە مرۆڤ هەز بکات ژیانی بارێکە بەسەر ئەوانی دیکەوە بەم هۆیەوە بڕیاری فرامۆشکردنی بدات. لە حاڵەتێکی لەم جۆرەدا مرۆڤ ناتوانێت لە ئازار ڕابکات، بەڵکو دەبێت ئەو بارە دوور بخاتەوە کە بارە بەسەر ئەوانی دیکەوە. جگە لەم شێوە و لەم حاڵەتە ئەگەر مرۆڤ هەوڵێک پیشان بدات بۆ کۆتایی هێنان بە ڕەنج و ئازاری خۆی کە توند و تیژی لەگەڵدا بێت، دووچاری دەرد و ئازارێکی گەورەتر دەبێت. بەڵام ئەگەر گریمان من تووشی شێرپەنجە بووم و مەرگم تەنها لەسەر کات وەستا بێت، دەتوانم تەنانەت لە پزیشکەکەم داوا بکەم کە دەرمانێکی خەوهێنەرم پێ بدات تاکو خەوم پێدا بکەوێت، خەوێک کە ئیدی پاش ئەو بێداریەک بوونی نییە. هاریجان، 19 تەموزی ساڵی 1929. حەزکردن لە ژیان. پرسیار: وتراوە کە حەزکردن لە ژیان حەزێکی نالۆژیکیە، چونکە لە دایکبووی وابەستەبوون بە وەهم و خەیاڵ و ئالوودەبوون بە ژیانە. ئەگەر بەم جۆرەیە کەواتە بۆچی خۆکوشتن بە گوناه دەژمێردرێت؟ وەڵام حەزکردن لە ژیان نالۆژیکی نییە، حەزێکی لەم جۆرە حەزێکی سروشتیە. وابەستەبوون بە ژیانی شەوە وەهم و خەیاڵ نییە، بەڵکو زۆر واقعیە. لە هەموو ئەمانەش تێپەڕین. ژیان ئامانج و مەبەستی هەیە. هەوڵدان بۆ شکستهێنان بەو ئامانجە بە تاوان و گوناه دەژمێردرێت.
هەر لەبەر ئەمەشە کە خۆکوشتن بە تەواوی بە گوناه دادەنرێت. هاریجان یەکی کانونی دووەمی ساڵی 1940. نامەی 38. ئەم ژیانە زەمینیە. ئەم ژیانە زەمینیەی ئێمە لە ژیانی ئەو مێرورانە پایەدارتر نییە کە هەموو شەوێک چەند خولەکێک بە دەوری چرایەکدا دەسوڕێنەوە و پاشان ون دەبن و لەناو دەچن. ئەم ژیانە زەمینیەی ئێمە لەو ملوانکە شوشەیە زیاتر ناسکە بۆشکان کە بەدەست ژنانەوەیە. ئەگەر ئەو ملوانکانە بخێنە سندوقێکەوە و دەستیان لێ نەدەین دەتوانرێت هەزاران ساڵ بپارێزرێن. بەڵام ئەم ژیانە زەمینەمان بەڕادەیەک ناجێگیرە کە ماوەی چاوتروکانێک چەند دەخایەنێت ژیانیش ممکینە هەر ئەوەندە بێت و لە نێو بچێت. کەواتە مادەم نەفسێک هەیە وەرن خۆمان ڕازی بکەین بە جیاوازی نێوان چینەکانی سەرەوە و چینەکانی خوارەوە. دڵی خۆمان پاک و پاڵفتە بکەین. ئامادەی چاوپێکەوتنی خۆمان لەگەڵ دروستکەر خالق دابین. هەر کاتێک کە زەمین لەرزەیەک یاخود هەر ڕووداوێکی سروشتی ڕوودەدات یان ئەو کاتەی کە ساتی مەرگ سروشتیمان دەگات. هاریجان 2 شوباتی ساڵی 1934. نامەی 39. لە مەرگی لاج پاترای. مرگ بۆ چاکسازانی وەکو لاج پاترای جگە لە ناوچوونی جەستە شتێکی دیکە نییە. کار و ئەندێشەیان هەرگیز بە مەرگ و مردنی جەستە لە ناو ناچێت. هەرچەندە زیاتر کات تێدەپەڕێت ئێمە زیاتر هەز بەم حەقیقەتە دەکەین و دەبینین کە ئەم هێزە لە دەرەوەی جەستەی خاکی و لاوازدا هەر درێژە بە ژیانی خۆی دەدات. ئەوەی لە مرۆڤدا نەمرنیە لەگەڵ مەرگیدا دەمرێت. بەڵام بەشی پایەداری بوون وجودی پاش خۆڵەمێشی جەستەیی هەر وەک خۆی دەمێنێتەوە و جارێکی دی بە لە نێو چوونی خۆڵەمێشەکان ئاشکراتر خۆی بە ئێمە پیشان دەدات. هاریجان 16 تشرینی دووەمی ساڵی 1943. نامەی 40. درێژی تەمەنی مرۆڤ. ماوەی تەمەنی مرۆڤ ڕەنگە 100 ساڵ و تەنانەت زیاتریش لەوە بێت. بەڵام مرۆڤ هەرچەند بژی ژیانی ناگاتە 1 ملیۆنی دڵۆپیەک لە ئۆقیانوسی نەمری. هەر جۆرە وابەستەگیەک بەم ژیانە و هەر جۆرە لێپرسینەوەیەک سەبارەت بە ژیان دەکرێت بە شتێکی لۆژیکی دابنرێت. لێپرسراویەکانمان بە هیچ جۆرێک بچڕاونین. ئێمە تەنها دەتوانین سەبارەت بەو کات و تەمەنی کە هەیە و مرۆڤ دەتوانێت بژی قسە بکەین، گومان ببین. پاش ئەوە دەبینین مناڵانی ساغ و سەلامەتی تەسلیمی مەرگ دەبن. تەنانەت ناتوانین بەڕاهایی بڵێین ئەو مرۆڤەی کە خۆی بە چێژەکانی ژیان سپاردووە ئیدی تەمەنێکی کورتتری دەبێت. تەواوی ئەوەی دەتوانین بڵێین ئەمەیە کە ئەو مرۆڤەی کە ژیانێکی سادە و ساکار و هاوڕای لە خواترسی و پاکداوێنی دەگرێتە بەر ڕەنگە بەم جۆرە ژیانە بتوانێت زیاتر بژی. دەبێت حەزەکانی مرۆڤ کۆت بکرێن. بەڵام نزیک بوونەوە و پەیوەستبوون بە خۆویستی و زاڵبوون بەسەر نەفس و دەروندا بە مەبەستی درێژبوونەوەی تەمەن وەکو ئەوە وایە کە کێوێکی گەورە لە کاردا بێت و بەرهەمی کارەکەی بە بچووکی مشکێک بێت. حەزەکانی مرۆڤ دەبێت بە مەبەستی خودناسی کۆت بکرێن. ئەگەر پەی بە هەنگاوەکانی کارێکی لەم جۆرە بەرین تەمەنمان لە جیاتی درێژبوون کورد دەبێتەوە. نابێت ڕێگا بە بێباکی بدەین بچێتە نێو دڵەوە. سەلامەتی و تەندروستی و تەمەن درێژ تەواو بەرهەمی کەمبایەخن کە لە زاڵبوون بەسەر نەفس و دەروندا دەردەکەون. یاداشتەکانی ڕۆژانەی مەهادوو دسایی. نامەی 41. تەمەنی درێژ. باوەڕم بە تەمەنی درێژ هەیە. ساڵانێکە باوەڕم وایە ئەگەر بوونی مرۆڤ پڕ لە ئامادەگی خوددا بێت و بەم شێوەیە حەزەکانی دەکەونە ژێر دەسەڵاتیەوە دەتوانێت لەسەر ئەو نەتوانین و بێتوانایانە زاڵ ببێت کە ئەنجامی تەمەنی درێژن. لەسەر بنەمای ئەو شتانەی کە بینی و من ئەزمونەکان و هەروەها خوێندنەوە عیرفانەکانی خۆم
بەو ئەنجامە گەیشتووم کاتێک مرۆڤ بەرەو ئیمانێکی بەهێز و تەواو نزیک دەبێتەوە و بەرەو ئەو دەسەڵاتە نەبینراوە و نادیارە دەڕوات و لە حەزەکانی خۆی ڕزگاری دەبێت. ئیدی جەستەیش دووچاری ئەم گۆڕانە دەرونیە دەبێتەوە. شتێکی لەم جۆرە تەنها بە خواستن و ئارەزووکردن نایەتە دی، بەڵکو نیازمەندی هۆشیاری و ڕاهێنانە. ئەگەر ئەم دوانەیش هەردووکیان بوونیان هەبێت، تاکو لوتفی خودای گەورە حاڵی و دۆخی مرۆڤ نەگرێتەوە، هەوڵەکانی هیچ بەرهەمێکیان نابێت. زاڵبوون بەسەر حەزەکاندا. زاڵبوون بەسەر حەزەکاندا دژوارترە. لێرەدا مەبەست لە حەزەکان حەزی ئاژەڵی نییە، هەڵبەتە زاڵبوونی تەواو حەزێکی لەم جۆرەش دەگرێتەوە. دژواربوون و سەختی و ناڕەحەتی کێشان لەمەڕ ئەم قۆناغە نابێت هیچ جۆرە نیگەرانیەکمان تێدا دروست بکات، چونکە بڕیاردان لەسەر ڕێڕێوێکی ڕاست خودی مرۆڤ لە ئامانجەکەی نزیک دەکاتەوە. هەر لەبەر ئەمەشە کە من ئەگەرچی دڵم دەخوازێت و تەنانەت ئومێدەوارم کە 125 ساڵ بژیم، بەڵام چ گرنگێکی هەیە ئەگەر سبەی بمرم. ئەگەر بەم جۆرە بێت هیچ هەستێک لە بەداخەوە بوون و خەم تیادا دروست نابێت. هەرگیز لە مەرگی خێرا و زوو هاتنە پێشەوەی خۆم ناهێڵم غەمێک بێتە نێو دڵمەوە. مەرگ پێشەکیەکە بۆ ژیانێکی باشتر. ئەم ویستە بەو مانایە نییە کە بە سیرکردنی ئاسۆی ژیانی دوور و درێژ لە هەوڵەکانمان بێ ئاگابین و کەم و کوڕیان تیادا بکەین. ئەگەر دەمانەوێت ئەم ویستە ببێتە کردار، دەبێت لە هەر ساتێکدا و بەبێ ئاشکراکردنی پێشتر ئامادەی فەرامۆشکردنی جەستەی خۆمان بین. ئەگەر بەم جۆرە بکەین، وەزیفەی ڕۆژانەی خۆمان هەموو ڕۆژێک بە ساکاری و ئاسانی ئەنجام دەدەین. هەر دەردێک کە تووشی مرۆڤ دەبێت پەیامهێنەرێکی مەرگە. مەرگ بەمانای کۆتایی هەوڵەکان نییە. ئەگەر بەم جۆرە بوایە، ئەو یاسا دەرەکیە کە ئێمە ناوی خودای لێدەنین بێمانا و جێگای پێکەنین دەبوو. جیهانی پاژمردن ڕاز و نهێنیەکە ناتوانین بە نێو نیگایەکیش سەیری بکەین. دەبێت بەو ڕادا ئیمانمان هەبێت کە بزانین ئەو مەرگەی کە بە دوای ژیانێکی ڕاستەقینە و پڕ بەرهەمدا دێت پێشەکی ژیانێکی باشتر و دەوڵەمەندترە. هەواڵی چاپکرا و بڵاوکراوە. 12 کانونی دووەمی ساڵی 1945. ژیان تاکو 125 ساڵی. مەرجی پێویست بۆ هاتنەدی ئەم ویستە ژیان تاکو 125 ساڵی ئەوەیە کە بە ڕۆحێتێکی فراوان دەست بە خزمەتکردن بکەین. ئەم قسەیە بەو مانایە کە بەبێ هیچ جۆرە وابەستە بوونێک بە بەرهەم و ئەنجامی کردار وەزیفەی خۆمان ئەنجام بدەین. بەبێ بوونی ڕۆحێتێکی لەم جۆرە ناتواندرێت چاوەڕوانی 125 ساڵ تەمەن بکەین. من بچووکترین گومانم نییە کە بەبێ ڕۆیشتن بەرەو ئەم قۆناغە لە ڕزگاری ژیان تاکو 125 ساڵ شتێکە ممکن نییە. گەیشتن بەم تەمەنە هەرگیز نابێت. بەم جۆرە ببێتە شتێکی کردداری کە مرۆڤ بە شێوەی جەنازەیەکی جوڵاو بێت و ببێتە کۆڵ و بارێک بەسەر شانی خێزان و کۆمەڵگەوە. لەم جۆرە دۆخانەدا وەزیفەی بەرزی مرۆڤ ئەوەیە کە نەک بۆ زیاتر تەمەنی درێژ، بەڵکو بۆ ڕەهایی و ڕزگاری هەرچی زووتر لە بەردەم خوادا دوعا و نزا بکات. هاریجان 24 شوباتی ساڵی 1946. نامەی 42. میراتی ژیانی ڕابردوو. پرسیار: بۆ چونتان سەبارەت بەو میراتەی کە لە ئەنجامی کردەوەکانی مرۆڤ لە ژیانی ڕابردوویدا ئەنجامی داون و پێی دەگەن چییە؟ ناتوانرێت لە نامەی کردەوەکانیدا بیسڕینەوە. وەڵام: من بۆ ئەم پرسیارە وەڵامی خۆم هەیە. ئەگەر کردەوەکانی ڕابردووی من بە جۆرێک نەبن کە تەمەنی درێژی من لە خۆ بگرن، هەر چەندەیش کردار و ڕەفتارەکانی ژیانی کردداری من چاکە و ڕاز بن، دەتوانم بە گەیشتن بەم باوەڕا کە جەستە و مێشک بە تەواوی لە یەکدی گیان ئیدی کاریگەری هەڵەکانی ڕابردووی خۆم بێهودە بکەم. ڕزگاری تەواوی ئەو توانایە بە مرۆڤ دەدات لەبەر کاریگەری کردارە نادروستەکانی ڕابردووی خودی خۆی و هەروەها ئەو ناتەواویانەی کە لە بۆ ماوەی یاخود ژینگەوە دێنە پێشەوە.
بە شێوەیەکی سروشتی بەم جۆرەیە کە هەر جۆرە لادانێک لە یاسای سروشت چ بە ئەنقەس و چ بە هەڵا کاریگەری نەخوازراوی خۆی بەجێدەهێڵێت. تووڕەیی، گرژی، ئارامگری، هەڵا لە ژیانی ژن و مێردایەتی لە ڕیزی ئەو کارۆبارانن. بەڵام لە هەمان کاتدا ئەم موژدەیەش بوونی هەیە کە ئەگەر تاک بەرەو ڕەهایی تەواو بڕوات دەتوانێت بەرهەمی هەموو ئەم کردارانە لە ژیانی خۆیدا زیاد بکات. ئەگەر جارێکی دی لەدایک نەبێتەوە ئەوە دەستی بە ژیانی نەمری ناگات. پێچەوانەی ئەم بابەتەیش هەر ڕاستە، بە ژیانی نەمری و جاویدانی دەگەیت ئەگەر بە لەدایکبوونی دووبارە بگەیت. هیچ شتێک نابێتە ڕێگری گەیشتنی مەرگ. بەڵام دەتوانیت هەر لێرەوە کردەوەکانی خۆت چاک بکەیت و هەر ئێستا دەست بە ژیانی نوێ بکەیت. لەم حاڵەتەدا ڕابردوو ژیانتان تێک نادات بەو مەرجەی کە بە ئازادی و ڕەهایی پەیوەندی خۆتان لەگەڵ ڕابردوو میراتی خۆتان ببەچڕێنن. هاریجان 7 نیسانی ساڵی 1946. نامەی 42 میراتی ژیانی ڕابردوو. پرسیار: بۆ چونتان سەبارەت بەو میراتەی کە لە ئەنجامی کردەوەکانی مرۆڤ لە ژیانی ڕابردوویدا ئەنجامی داون و پێی دەگەن چییە؟ ناتوانرێت لە نامەی کردەوەکانیدا بیسڕینەوە. وەڵام: من بۆ ئەم پرسیارە وەڵامی خۆم هەیە. ئەگە کردەوەکانی ڕابردووی من بە جۆرێک نەبن کە تەمەنی درێژی من لە خۆ بگرن، هەر چەندەیش کردار و ڕەفتارەکانی ژیانی کرداری من چاکە و ڕاست بن، دەتوانم بەگەیشتن بەم باوەڕا کە جەستە و مێشک بە تەواوی لە یەکدی گیان ئێدی کاریگەری هەڵەکانی ڕابردووی خۆم بێهودە بکەم. ڕزگاری تەواوی ئەو توانایە بە مرۆڤ دەدات لەبەر کاریگەری کردارە نادروستەکانی ڕابردووی خودی خۆی و هەروەها ئەو ناتەواویانەی کە لە بۆ ماوەی یاخود ژینگەوە دێنە پێشەوە. بە شێوەیەکی سروشتی بەم جۆرەیە کە هەر جۆرە لادانێک لە یاسای سروشت چ بە ئەنقەس و چ بە هەڵا کاریگەری نەخوازراوی خۆی بەجێدەهێڵێت. تووڕەیی، گرژی، ئارامگری، هەڵا لە ژیانی ژن و مێردایەتی لە ڕیزی ئەو کارۆبارانن. بەڵام لە هەمان کاتدا ئەم موژدەیەش بوونی هەیە کە ئەگەر تاک بەرەو ڕەهایی تەواو بڕوات دەتوانێت بەرهەمی هەموو ئەم کردارانە لە ژیانی خۆیدا زیاد بکات. ئەگەر جارێکی دی لەدایک نەبێتەوە ئەوە دەستی بە ژیانی نەمری ناگات. پێچەوانەی ئەم بابەتەیش هەر ڕاستە، بە ژیانی نەمری و جاویدانی دەگەیت ئەگەر بە لەدایکبوونی دووبارە بگەیت. هیچ شتێک نابێتە ڕێگری گەیشتنی مەرگ. بەڵام دەتوانیت هەر لێرەوە کردەوەکانی خۆت چاک بکەیت و هەر ئێستا دەست بە ژیانی نوێ بکەیت. لەم حاڵەتەدا ڕابردوو ژیانتان تێک نادات بەو مەرجەی کە بە ئازادی و ڕەهایی پەیوەندی خۆتان لەگەڵ ڕابردوو میراتی خۆتان ببەچڕێنن. هاریجان 7 نیسانی ساڵی 1946. نامەی 44 یادەوەریەکی باش. دەستێکی نەناس ئەرک و زەحمەتی کۆکردنەوەی چەند شتێکی هەڵبژاردەی دژبەیەکی لە کتێبی ئەیوب و مزامیرە داوددا خست بۆ ئەستۆی خۆی و پاشان بۆ ئێمەی ناردەبوو. لەو جێگەی کە ئەم هەڵبژاردنانە یادەوەری هەمیشەیین بۆمان بە هەموو حەزیەکەوە لە خوارەوەدا باسییان دەکەم. ئەوانەی کە من لە گوڵ و گیاکانەوە وەری دەگرم ئەمە یەکە مرۆڤ جگە لە مشتێک خاک و لە کۆتاییشدا کەمێک گیا شتێکی دینیە. کەواتە چ باشتر لەوەی ئەم چەند ڕۆژەی تەمەن کە لە ژیانماندا هەمانە لەسەر ڕووی زەوی لە ڕێگەی خزمەتکردن بە بوونەوەر و دروستکراوەکانی خوداوە بەکار بهێنین. ئومێدەوارم بەمبەستی نێرەر لە ناردنی ئەم پارچە دەقانە پیشاندانی بێهودەی و پوچی هەوڵی مرۆڤ نەبێت، لەبەر ئەوەی ئەم تیۆرە جگە لە سستی و تەممەڵی هیچ ئەنجامێکی دیکەی نابێت. کتێبی ئەیوب. مرۆڤ کە لە ژنێک لەدایک دەبێت ماوەیەکی زۆر نامێنێتەوە و ژیانی پڕ لە ناسازگاریە، وەکو گوڵێکە کە سەوز دەبێت و پاشان سیز دەبێت، یاخود وەکو سێبەرێک دەردەکەوێت و ون دەبێت. ئەوەی کە سبەی نییە بیبینیت یاخود نەیبینیت لە بڕیاری تۆدایە.
ئەوە تۆی کە تەمەنی درێژی دیاری دەکەیت و تۆیت کە سنوورت بۆ داناوە لەوە زیاتر نەتوانێت تێپەڕ بێت. درەختێک ئەگەر بەتەور ببڕدرێت جارێکی دی ئومێدی ئەوەی هەیە جارێکی دی سەر هەڵبداتەوە و سەوز بێتەوە، چونکە لقە نەرمەکانی جارێکی دی لەدایک دەبنەوە و دەژین. بەم جۆرەیە تەنانەت ئەگەر ڕێگەکانی لە خاکدا وشک ببن و پەل و پۆ و قەدەکەی کەوت بێتە سەر زەوی، ئەوە بوونی ئاو ژیانی بۆ دەهێنێتەوە و لقەکانی دەپشکون. بەڵام مرۆڤ دەمرێت و لەناو دەچێت و دەڕوات. بەڵێ کە ڕۆحی خۆی تەسلیم کرد ئیدی کەی شوێنەواری پاشماوەی دەمێنێتەوە. دەڵێی ئاوی دەریاکان کەمی کردووە و ئاو ڕۆیشتوەکان گەنیون و بوونەتە هەڵم. بەڵام مرۆڤ سەردەخاتە سەر زەوی و ئیدی هەڵناسێتەوە و تاکو ئاسمانەکان ببینێت. ئەم خەوە بێدارێکی بەدواوە نییە. مزا میرداوت: ئەی پەروەردگار، بهێڵە کاتی تەواوبوونی کارم، بزانم کە جامی تەمەنم چ کاتێک پڕ دەبێت و لێی دەڕژێت، تاکو بزانم چ لاواز و تا چ ڕادەیەک شکاوم. ئای تۆی کە ماوەی تەمەنی منت کورت کردووەتەوە. تەمەنی من بەرامبەر بەو هیچە. هیچ بەڕاستی مرۆڤ بگاتە هەر شوێنێک جگە لە پوچی و بێبەرهەمی شتێکی دیکەی دەست ناکەوێت. ئاوازی جەستە بە ئاگایە و ئەوە بەیاد دەهێنێتەوە کە لە خاکین. تەمەنی مرۆڤ وەکو گیایەکە، وەکو گوڵێکە لە باخچەیەکدا دەمێنێتەوە و دەڕوێت. باەک هەڵدەکات و ئیدی بوونی نییە، جێگەکەی خاڵیە، دەڵێی هەرگیز بوونی نەبووە. هاریجان 19 ئایاری ساڵی 1946. نامەی 45. نیگایەک بەرەو ئەولا پەسەند نییە. ئەگەر دەبوو چاتێکی کورت ئەو ڕۆحانە ببینم کە خۆشم دەویستن، تاکو پێمان بڵێن ئێستا لەکوێن و چی دەکەن. لە پارچەی سەرەوەدا شاعیر هاواری شەوقی چەند دڵێکی زۆر دەردەداری ڕوون کردوێتەوە. بەڵام مێشکێک لە ڕاستیدا ڕزگاری بوو کە حەزی بەزانینی ڕاز و نهێنیەکانی ئەولا نییە. بەدەستەواژەیەکی دیکە بوونی ویستێکی لەم جۆرە پەسەند نییە. لەبەر ئەوە ئەم پارچەی خوارەوە کە بەشێکی سرودی ڕۆحانی ناسرا و کاردیناڵ نیومەنە، ڕوونکەرەوەی واقعیەتە. نامەوێت تێڕوانین و وێنای دوورە دەست ببینم، هەنگاوێکیش بۆ من بەسە. هاریجان 23 حوزەیرانی ساڵی 1946. نامەی 46. تەقدیر. پرسیار: ئایا کات، شوێن و چۆنیەتی مردنی هەر مرۆڤێک لە لای خودای گەورە و لە دەفتەری تەقدیری خۆیدا نووسراوە؟ ئەگەر بەم جۆرەیە کەواتە بۆچی تەنانەت لە کاتی نەخۆشیدا ڕێگە بە نیگەرانی بدەین کە بۆ نێو دڵمان بچێت؟ وەڵام من نازانم ئایا کات، شوێن و چۆنیەتی مردن تەقدیری مرۆڤ دیاری دەکات یان نایکات. ئەوەی کە دەیزانم ئەوەیە کە قەدی پۆشێکیش بەبێ ئیرادەی ئەو ناجوڵێت. هەر ئەم حەقیقەتە بە جۆرێکی نادیاریش لێی تێدەگەم. بەڵام ئەوەی ئەمڕۆ نەزانراوە سبەی یاخود ڕۆژی دواتر بە پشت بەستن بە چاوەڕوانی و لەگەڵ بوونی نزادا ڕوون و ئاشکرا دەبێت. بەڵام دەبێت ئەم بابەتە کەمێک ڕوونتر بکرێتەوە. خودای بەتوانا کەسێکی وەک ئێمە نییە. ئەو گەورەترین هێز یاخود دەسەڵاتی گەردوونە، چونکە هیچ کارێک لەسەر حەز و هەوەسی خۆی ئەنجام نادات و هەروەها یاساکەشی ڕێککردن و چاکردن و گۆڕان قوبوڵ ناکات. ئێرادەی ئەو جێگیر و نەگۆڕە هەر شتێکی دیکە لەم جیهانەدا دەگۆڕێت. بێگومان لە تیۆری باوەڕبوون بە تەقدیر ئەم ئەنجامە دەست ناکەوێت کە نابێت تەنانەت لە کاتی نەخۆشی نیگەرانی چاودێری خۆمان بین. گوێنەدان و فەرامۆشکردنی نەخۆشی تاوانێکی گەورەترە لە توش بوون بە نەخۆشی.
لەمەڕ هەوڵەکانی مرۆڤ لە هەر ڕۆژێکدا پاش و پێشبوونی نییە و کۆتاییەک لێرەدا نییە. ئێمە دەبێت نیگەران بین و لە هەوڵی دۆزینەوەی هۆکاری نەخۆشیدا بین. وەرن یاسای سروشت بدۆزینەوە و ملی بۆ بدەین. ئەگەر بەم جۆرە بکەین نەخۆش ناکەوین و لە کاتی توشبوون بە نەخۆشیدا شیفاشمان دەست دەکەوێت. هاریجان 28 کانونی دووەمی ساڵی 1946. نامەی 47 لە مەرگی مەهادوو دسایی. مەهادوو دسایی سکرتێری گاندی. مەهادوو لەلایەکەوە حەزی دەکرد هەواڵدەری چالاکیەکانی من بێت و لەلایەکی دیکەوە ئارەزووی ئەوەی هەبوو پێش من بمرێت. بەم جۆرە بە ئارەزووی خۆی گەیشت. ئێستا ئەو ڕۆیشتووە و منی بەجێهێشتووە تاکو ژیان نامەی بنووسم. چی یاریگەلێکی هەیە ئەم چارە نووسە؟ شتێکی نامیهرەبانانەیە کە منداڵێک مەرگی خۆی پێش مەرگی باوکو و دایکی بخوازێت. وێستێکی لەم جۆرە بەهۆی خۆویستی ئەو منداڵەوەیە. ڕەنگە نەتوانم کەسانی دیکە بکەمە هاو بۆ چوونی خۆم، بەڵام خۆم زۆر بەقوڵی هەز دەکەم مەرگ هەرگیز بەمانای ڕاستەقینەی وشە لە ناکاو زوو نایەتە پێشە و لە کاتی خۆیدا دەگات. هیچ کەسێک پێش ئەوەی کە کاری لەم جیهانە کۆتایی پێبێت نامرێت. میهادوو قەبارەی سەدەیەک کاری لە 50 ساڵدا ئەنجامدا، کەواتە بەرەولای ئارامیەک ڕۆیشتووە کە شایەنیەتی. هاریجان 18 تەموزی ساڵی 1946. نامەی 48 مرۆڤ لەدایک دەبێت تاکو بمرێت. ئەگەر ئیمانێکی تەواو ساغمان بەرامبەر بە خودا هەبێت، بۆمان دەردەکەوێت ئەوە جەستەی خاکی و لە ناوچووی مرۆڤە کە وێران دەبێت و لە نێو دەچێت. ڕۆحی لە ناو نەچوو کە لە ناخماندایە و هەرگیز لە ناو ناچێت. مرۆڤ لەدایک دەبێت تاکو بمرێت. مەرگ ئەنجامی سروشتی لەدایک بوونە، کەواتە چ خوددا مەرگی سروشتیمان بۆ بنێرێت، چ بەزامی شمشێرێکی پیا و کوژێک بکوژرین. بە هەر حاڵ دەبێت لە ساتی کۆتاییدا بەزەر دەخەنە لەسەر لێو مەرگ وەربگرین و بە خێرهاتنی بکەین. وەرن با لە دەرگای خوددا بپاڕینەوە و داوای لێ بکەین کە ئیمانێکی بەهێزمان پێ ببەخشێت، بە جۆیەک ئەو توانایە بە مرۆڤ دەدات بە تەواوی خۆی بەو بسپێرێت و لە هەر جۆرە یارمەتیە کە لە دەرەوەی بوونی خۆیەتی چاو بپۆشێت و فەرامۆشی بکات کە ئەو هەرگیز ئەو کەسانی خۆیان پێسپاردووە فەرامۆشیان ناکات و بەتەنها نایان هێڵێتەوە. هاریجان 6 تشرینی یەکەمی ساڵی 1946. نامەی 49 تەوبە و پەشیمانی لە ڕێڕەوی مەرگدا. لە زمانی ئینگلیزیدا پندێک هەیە دەڵێت هیچ کەسێ هەرگیز بەو جۆرە ناکەوێت کە ئیدی نەتوانێت ئومێدی ڕزگاربوونی هەبێت بە مەرجێک کە ئیرادەی ڕزگاربوونی هەبێت. ئومێدیان پێداوین ئەگەر گوناهبار بە هەر ئەندازەیەکیش لە گوناحی خۆی نقم بوو بێت و ڕۆچوو بێت، تەنانەت ئەگەر لە ساتی کۆتایی تەمەنیشیدا دان بە گوناهی خۆیدا بنێت و لە گوناهەکانی پەشیمان ببێتەوە، خوددا دەیبەخشێت. من باوەڕم بە لەدایکبوونی نوێ هەیە لە ژیاندا. ئەوەی لێرەدا دەیڵێین لە شتێکی دیکەدا دەیدورینەوە. هیچ ڕاکردنێک لەم یاسایە نییە، بەڵام ئەگەر کەسێک تەنانەت لە ڕێڕەوی مەرگدا تەوبە بکات، تەوبەکەی گوناهەکانی دەسڕێتەوە و دەیان سووتێنێت، لە ناویان دەبات و سزاکانی ئەو تاوانانەی لەسەر لادەچن. هاریجان 20 تشرینی یەکەمی ساڵی 1946. نامەی 50 وەکو ڕێبوارێک بن. لە جیهاندا وەکو ڕێبوارێک بن، یاخود وەکو کەسێک کە بە ڕێگایەکدا تێدەپەڕێت. خۆتان لە مردووەکان بژمێرن. من ئەم ڕستەیە بە خشڵ و زێڕی هەموو خشڵ و زێڕەکان دەزانم. لەوە ئاگادارین کە مەرگ هەموو ساتێک لە کەمیندایە.
ئەگەر لە ئێستا وەکو مردووەکان بین باشترین ئامادەبوونمان بۆ ڕوبەڕبوونەوە لەو ڕووداوە لە خۆمان دروست کردووە. مرگ بەخشێکە کە دروستکەر و بەدیهێنەری ژیان بە هەموو ئەوانەی کە دەژین، چ ئەوانەی مرۆڤن و چ ئەوانەی مرۆڤ نین، بەخشیوێتی. ئەو جیاوازەی کە هەیە لە کات و چۆنێتی مردندایە. کردداری ڕاست و دروست تەنها ڕێگەی ڕاستی ژیانە، کەوا دەکات شایەنی بەرگەگرتن و تەنانەت جوانیشی دەکات. هاریجان 21 ئەیلولی ساڵی 1947. نامەی 51 لە مەرگ ڕانەکەیت. مرۆڤ ناژی مەگەر ئەوەی کە لە مردن ڕابکات. ئەگەر بەم جۆرە دەکات ئامۆژگاری دەکرێت ئەم کارە ئەنجام نەدات. ئامۆژگاری دەکرێت مەرگیش وەکو ژیان، وەگەرنا زیاتریش لە ژیان. خۆشی بووێت ڕەنگە بگوترێت ئامۆژگاریەکی دژوارە و دژوارتر لەویش کارکردنە بەم ئامۆژگاریە. بەڵام مەگەر ئەنجامدانی هەر کارێکی بەهادار شتێکی دژوار نییە، سەرکەوتن هەمیشە سەخت و قورسە. بەڵام هاتنە خوارەوە ئاسانە و زۆر جاریش خلیسکێنەر و نادڵنیاییشی تێدایە. ژیان تەنها بەو ئەندازەیە مرۆڤ دەتوانێت بەرگە بگرێت کە مەرگ نەک وەکو دوژمن، بەڵکو بە دۆستی خۆمان بزانین. بۆ زاڵبوون بەسەر دوودڵیەکانی ژیاندا وەکو هاوڕێیەک داوای مەرگ بکە. مرۆڤی ترسنۆک و دڵلاواز بۆ لاوازکردن و تێکشکاندنی مەرگ خۆی و ژن و کچ و هەموو شتێکی پێشکەش دەکات. کەسانی ئازا و بوێری مەرگ بەخۆ بەدەستەوەدانی گەورەی نەفس و دەروون خۆیان بەدەستەوە دەدەن. هاریجان 30 تشرینی دووەمی ساڵی 1947. فریشتەی ڕەحمەت شتێکی شێتانەیە. ئەگەر بەو جۆرە بڕوانین کە بەڕاکردن دەتوانین خودای مەرگ فریو بدەین، وەرن لە جیاتی ئەوەی بە خودای ترس دەری ببڕین و پیشانی بدەین، بەڵکو لە جیاتی ئەوە بە فریشتەی ڕەحمەتی بژمێرین. هەر کات بە شوێنمان داهات دەبێت لەگەڵیدا ڕوبەڕوو ببینەوە و بەخێر هاتنی بکەین. هاریجان 6 کانونی دووەمی ساڵی 1940. بێتوانایی گۆڕانی کاتی مەرگ. هیچ مرۆڤێک ناتوانێت تەنها خولەکێکیش کاتی مردن پێش بخات یاخود پەکی بخات. باشترین ڕێگەی ڕزگاربوونی خۆمان لە مەرگ گەڕانەوە بە دوای مەرگدا. شتێکی بەڵگەنەویستە چاودێریکردنی خود بە شێوەی ناسرا و ئاسایی و وەزیفە و ئەرکمانە. مەرگ هەر کات گەیشت دەبێت بەخێرهاتنی لێ بکرێت. کۆبەرهەمی مەهاتما گاندی. نامەی 52 بۆچی ترسان لە مەرگ. هیچ کەس نابێت لە مەرگ بترسێت. مەرگ بۆ هەموو مرۆڤەکان شتێکی نزیکە و لەگەڵیدایە. بەڵام ئەگەر کەسێک بە زەردەخەنە لەسەر ڕوخسار بمرێت دەچێتە نێو ژیانێکی نوێوە. بەشی دووەمی گیتا لە بەیتەکانی کۆتایی خۆیدا چۆنێتی ژیان باز لە جوڵە و کردداری مرۆڤ لە خوا ترس دەکات و وەسفی ئەو کەسانە دەکات. داخوازیم لە ئێوە ئەوەیە کە یەکەی ئەو بەیتانە بخوێنەوە، دیاری بکەن، فێر ببن، بەیانکەن بە بەشێک لە بوونی خۆتان. ئەو کات بۆتان دەردەکەوێت ئەنجامەکانمان کامانن و ئەمڕۆ تا چ ئەندازەیەک لێیان دوورین. هاریجان 20 نیسانی ساڵی 1947. مەرگ درەنگ یاخود زوو هەردەگات. دەبێت هەموو ترسی خۆتان لە دڵ دەربکەن و ئیمانتان بە خوددا هەبێت. ئەو دەسەڵاتداری ڕەهایە و قەدی هیچ پوشێک بەبێ ئیرادەی ئەو ناجوڵێت. هاریجان 18 کانونی دووەمی ساڵی 1948. مەرگ دۆستی مرۆڤ. مەرگی هەمومان ناچار ڕۆژێک دەگات و هیچ کەس ناتوانێت لە مەرگ ڕابکات. ئێستا کە بەم جۆرەیە بۆچی دەبێت ڕێگە بە ترسی مەرگ بدەین بچێتە نێو دڵەوە؟ لە ڕاستیدا مەرگ دۆستێکە کە ڕزگار بوون لە ڕەنج و ئازار بە دیاری بۆ مرۆڤ دەهێنێت. هاریجان 25 کانونی دووەمی ساڵی 1948. مەرگ دۆستی ڕاستەقینەیە. بێئاگایی ئێمەیە کە دەبێت هۆکاری غەم و پەژارە. ڕۆح دوێنی هەبووە، ئەمڕۆ هەیە و سبەینێش دەبێت. هەڵبەت جەستە دەمرێت. نامەی 53
چەند نامەیەکی سەرخۆشی بۆ ماگان لە ئەلگاندی جیهان نامێنێتەوە. جۆهانسبۆرگ 21 ئایاری ساڵی 1908. ئەگەر خوددا بەم جۆرە بە بەرژەوەندی زانیوە کە گوو کوڵداس لە ئێمە بستێنێتەوە، نابێت مەرگی ئەو ببێتە هۆی ماتەم و خەم و خەفتمان. ئەم جیهانە کۆتایی دێت. بۆچی دەبێت بۆ ڕۆیشتنی من لەم جیهانە ڕێگا بە دڵڕاوکێ بدەین بێتە نێو دڵمانەوە؟ هەر بەم ئەندازەیی کە لە درێژەدانی تەمەنمدا کارێکی نادروست و هەڵم لێ نەوەشێتەوە، ئێدی هەر ئەمەم بەسە. دڵڕاوکێی بنەڕەتی ئێمە دەبێت ئەمە بێت کە تەنانەت بە هەڵەیش تووشی کاری نادروست نەبین. من بە قۆناغێک نەگەیشتوم کە لە ڕزگاربوون نزیک ببمەوە، بەڵام باوەڕم وایە ئەگەر لە هەوڵی گەیشتن بە ئامانجەکانم بمرم کە ئێستا لە بەرامبەر خۆمدان دەتوانم بە ڕزگاربوونی خۆم لە ئایندەدا ئومێدەوار بم. ئەوە وانانەی دەبێت لە مردووەکانەوە فێریان ببین. ئەگەر توانایی دەرکردنمان هەبێت و ورد ببینەوە، دەتوانین لە مەرگی ئەو کەسانی کە مردوون چەند وانەیەک فێر ببین. یەکەم، دەبێت بەرامبەر بە خۆمان و هەروەها بەرامبەر بە هەموو دروستکراوەکان بە سۆز و میهرەبان بین و هەمویان وەکو یەک بزانین و هۆشیارانە خۆمان بە دوور بگرین لە زیان گەیاندن بە هەر مەبەستێک بێت لە زیندەوەران و دروستکراوە زیندوەکان. دووەم، نابێت پەرێشانی جەستەی خۆمان بین و پێوەی وابەستە بین. دەبێت بە هیچ جۆرێک ڕێگە بە ترس نەدەین بۆ نێو دڵمان بچێت. سێم، دەبێت ڕۆحمان گەورە بکەین و بزانین کە چیەتی جەستە بە جۆرێکە کە تەنیامان دەکاتەوە و بەجێمان دەهێڵێت. بەیادهێنانەوە وتنەوەی ئەم سێ بنەڕەت و بنەمایە کارێکی زۆر سادە و ئاسانە، بەڵام بیرکردنەوە بە قۆڵی سەبارەت بەم سێ بنەمایە دژوارە و پاش بیرکردنەوە خستنە قاڵبی جێبەجێکردنیانەوە وەکو ڕێگە ڕۆیشتنە لەسەر لێواری تیغێک. ئێستا کاتی بەیانیە ئەندێشەکانم لەم ڕۆوە لە ڕۆیشتندان. کاستوربا دووبارە ئازاری هەیە و هەوڵ دەدەم لە ترس لە مەرگ ڕزگاری بکەم. کۆبەرهەمی مەهاتما گاندی. نامەی 54 ئەندێشەکانی ڕۆژانە 4 کانونی دووەمی ساڵی 1945. ئایا بەم جۆرە نییە کە لە دایکبوون و مردن وەکو دوو ڕووی دراوێکن؟ لە دایکبوون لەسەر ڕووی دراوێک و مەرگ لەسەر ڕووەکەی دیکەی دراوەکەی هەڵکەندراون؟ کەواتە چ جێگایەک بۆ غەم و پەژارە یاخود شادومانی بۆ هەریەک لەوانە؟ 5 کانونی دووەمی ساڵی 1945. ئەگەر ئەم دەربڕینە لەمەڕ لە دایکبوون و مردن ڕاستە کە بێگومان بەم جۆرەیە، کەواتە بۆچی دەبێت بچووکترین ترس لە مەرگ لە دڵماندا هەبێت یاخود غەمگین بین و لە دایکبوون شادومان بین؟ هەر مرۆڤێک دەبێت ئەم پرسیارە لەگەڵ خۆیدا بخاتە ڕوو. 15 کانونی دووەمی ساڵی 1945. مرۆڤی ژیر و بە حکمت ناوی ڕێبواری لێناوین و لە ڕاستیدا بەم جۆرەشە. لە چەند ڕۆژێک زیاتر لێرەدا نیشتەجێنین، پاش ئەوە نامرین، بەڵکو بۆ ماڵێکی دیکە دەڕۆین. چ ئەندێشەیەکی حەقیقی و جوانە. 12 ئازاری ساڵی 1945. مرۆڤی چاک دەزانێت ئەو کاتەی کە مردن نزیکە هیچ شوێن و ئارامیەک جگە لە خوددا بوونی نییە. بەم حاڵەوە لەگەڵ ئەمەشدا ناوی ئەو بە زمانیدا نایەت. بۆچی؟ 28 نیسانی ساڵی 1945. جێگەی سەرسوورمانە ئەو کەسەی بانگەشەی نەترسان لە مەرگ دەکات زیاد لە هەمووان لێی دەترسێت و بۆ دوورکەوتنەوە لێی پەیوەندی بە هەموو هۆکارێکەوە دەکات. 6 ئایاری ساڵی 1945. ئایا بەم جۆرە نییە کە مەرگ لە هەموو کاروبارێکدا ڕزگاریە لە ئازار و ڕەنج و دەرد؟ ئەگەر بەم جۆرەیە بۆچی کاتێک کە دێت ئاخ و داخ هەڵدەکێشین و ناڵە و هاوار دەکەین؟ 11 ئایاری ساڵی 1945. پندێکی ئینگلیزی هەیە بە تەواوی ڕاستە و دەڵێت ترسنۆکەکان پێش مەرگی خۆیان چەندین جار دەمرن. هەر بەو جۆرەی کە هەمیشە گوتومە، لە ڕاستیدا مەرگ بە مانای ڕزگاربوون لە ئازار و ڕەنجە. ترسیش تەنها ئازار و ڕەنج بەهێزتر دەکات و دۆخێکی ناسک بۆ مرۆڤ بەدی دەهێنێت.
نۆزدەی کانونی دووەمی ساڵی 1945 ژیان ناڕاستەقینەیە، مەرگە کە حەقیقەتێکی هەیە و نزیکە. نانک دامەزرێنەری مەزهەبی سیک. پونا 18 ئازاری ساڵی 1946 کاتێک دەزانین کە مەرگ هەموو ساتێک شتێکی ممکینە بۆ ئەوەی بمان باتەوە، چ مافێکمان هەیە ئەوەی دەتوانین ئەمڕۆ جێبەجێ بکەین، بەڵام بۆ سبەی دوا بخەین. سیملا 7 ئایاری ساڵی 1946 مرۆڤەکان زیاتر لە ترسی نەخۆشی گیان لەدەست دەدەن تاکو لە خودی نەخۆشی. پونا لە شەمەندەفەردا 29 کانونی دووەمی ساڵی 1946 مرۆڤ هەمیشە لە نێوان دوو لێوی مرگدایە، تەنها کاتێک دەمرێت کە مرگ لێوەکانی دابخات. پونا 30 کانونی دووەمی ساڵی 1946 ئێستا کە بەم جۆرەیە چ جێگایەک بۆ شادومانی یان لە خۆبایی بوون. پونا 10 کانونی دووەمی ساڵی 1946 مرۆڤ کاتێک دەمرێت کە پەیوەندی خۆی لەگەڵ سەرەتایی بوونی کە هەر خودایە ببچڕێنێت، نەک کاتێک کە ڕۆحی جەستەی فرامۆش دەکات. دەهلینو 6 ئەیلولی ساڵی 1946 لە مەرگدا پیرۆزی شاردراوەتەوە. دەهلینو 8 ئەیلولی ساڵی 1946 بۆچی ترسان لە مەرگ کاتێک هەمیشە هەڕەشەی لەگەڵماندایە. سوپاسنامە لە دڵەوە سوپاسی قوتابی کیسرا موحسین دەکەم بۆ ئەو ئەرکەی لەم کتێبەدا کێشای. بۆ ئانان دیبای ڕێگەیەک بۆ سەرخۆشی. سابارماتی 16 شوباتی ساڵی 1970 لە بیستنی وەفاتی ژنی براکەتان زۆر بەداغ بووم، بەڵام دەزانم ئێوە ئاگاتان لە بوونی ئاتمەن هەیە و لەم ڕۆوە دڵنیام ئەم حەقیقەتان بۆ دەرکەوتووە کە لە دایک بوون و مردن لە ڕاستیدا دوو حاڵەتی یەک دیاردن. بەم شێوەیە غەم خواردن لەسەر مەرگی خۆشەویستان گۆڕاوە بە بەشێک لە سروشتی مرۆڤ. من دەمەوێت لە غەمی ئێوەدا هاو بەش بم. ڕەنگە ئەم قسەیە بتوانێت بۆ ئێوە سوکنایی یەک بێت، بۆ کەسانی وەکو ئێوە کە خۆتان بۆ خزمەتکردن داناوە. تەنها ڕێگەیەک بۆ پرسە و سەرخۆشی خۆشەویستان هەیە، ئەویش ئەوەیە زیاتر خۆمان لە ڕێگەی خزمەتکردندا ببەخشین. بۆ کەسێکی نەناسراو. بۆچی غەم و پەژارەی بێلایەن. 3 ئازاری ساڵی 1970 ئێمە بە جۆرێکی تند نیگەرانی درێژە پێدانی ژیانی خۆمانین کە کاتی گەیشتنی مەرگ بە تایبەت مەرگی خۆشەویستانمان ناخ و دەروونمان پڕ لە ترس دەکات. بۆ خۆم هەمیشە هەستم ئەمە بوو، ئەم جۆرە شوێنانە تاقیکردنەوەیەکی ڕاستەقینەن بۆمان. هەر کەسێک لە حەقیقەتی بوونی ئاتمەن ئاگدار بێت لە مانای ڕاستەقینەی مەرگ تێدەگات. لەم بیرکردنەوە و ئەندێشانەدا داخوازێکی نوێ بوونی نییە، بەڵام ئەگەر لە کاتی دەرکەوتنی سەختیەکان و ڕووداوەکان ئەو شتانە بە بیری خۆمان بهێنینەوە دەتوانێت سوکنای یەک بێت بۆ دڵمان. منیش بەم ئومێدەوە ئەم قسانە دەڵێمەوە و باسییان دەکەم کە کاریگەریەکی لەم جۆرەیان لەسەر ئێوە هەبێت. بۆ دواس گاندی هیچ کەسێک پێش کاتی خۆی نامرێت. ناوەگام 24 کانونی دووەمی ساڵی 1970 بای سورابجی پاش نەخۆشیێکی کورت بەڵام قورس لە جۆهانسبۆرگ مرد. ئێمە تا ڕادەیەک خۆمان لە ترسی مەرگ ڕزگار کردووە. بەم حاڵەوە مەرگێکی لەم جۆرە ناتوانێت غەمێک لە دڵماندا دروست بکات. حکمەتی خوددا نەناسرا و کەس دەستی پێی ناگات و بۆی دەرناکەوێت. هەموو کارێک چاکە یان خراپە، بەرهەمی خۆی هەیە و ئەوەی لە واقعدا ئێمە بە ڕێکەوت دایدەنین لە ڕاستیدا بەم جۆرە نییە، بەڵکو لە چاوی ئێمەدا بەم جۆرە دەردەکەوێت. هیچ کەسێک پێش کاتی خۆی نامرێت. لەوەی کەوتمان مەرگ شتێک نییە جگە لە گۆڕانی شێوەی کۆتایی، تەنها ناوەڕۆک و کرۆکێک. مەرگ ون بوون و لە ناوچوونی تەواوی مرۆڤ نییە، ئاتمەن نەمرو لە ناو نەچووە.
تەنانەت ئەم گۆڕانەیش بەجەستەوە پەیوەستە، ئەوەی کە دەگۆڕێت حاڵەتی مرۆڤە نەک ئاتمەن. زانینی ئەم ڕاستیانە بۆ سوکنایی ئازارەکانمان بەسە، بەڵام ئایا لە ڕاستیدا ئاگایەکی لەم جۆرەمان بۆ لای بوونی خۆمان ڕاکێشاوە یاخود ئەنجاممان نەداوە؟ لەم ساتانەی کە ئێستا بەسەرماندا دەگوزەرێن تاقی دەکرینەوە، سورابجی لە ناو نەچووە. هەموو ئەوەی ئەو ئەنجامیدا بۆ گەورەی و سەربەرزی سەرزەوی دایکی بوو. ئێمەش ئەگەر تەنها درێژە بە ئەنجامدانی وەزیفەی خۆمان بدەین، مردنی ئەو هیچ کاریگەرێکی لەسەرمان نابێت. کاتێک کە مەرگی خۆشەویستانمان سەبارەت بە بەرپرسیارەتی خۆمان ئاگادارتر و هۆشیارتر دەکات. جیایی لەو خۆشەویستانە شتێکی ئازاراوی نییە. تەلەگرافەکان بۆ بستانی ڕووی ڕاست، خولنا حەڤدەی کانونی دووەمی ساڵی 1925. دڵی من لەگەڵ ئێوەدایە، خودا سەلامەتتان بکات. چاوەڕوانم لێتان ئازاییتانە، منداڵ نابێت زیاد لە ڕادا غەم بخوات. بۆ ئارمیلا دوی، پەژارە بۆ مەرگی خۆشەویستان سروشتیە، بەڵام کەسانی ئازا هەمیشە ئارامن و هیچ کاریگەریان تێناکات. داخوازی و داواکاریم لە ئێوە ئەوەیە کە ئازا بن و هەموو خەڵکی بە برای هاو خوێنی خۆتان بزانن. بۆ موناداس، لەگەڵ باوکتدا ڕازگۆ بە و ئازایەتی لە خۆت پیشان بدەیت. لەگەڵ ئەم لە دەستچووەی کە جێگرەوەی نییە ڕۆبەڕوو ببنەوە. خدا ئارامیتان پێ ببەخشێت. چاوەڕوانیم ئەوەیە کە کوڕ و کچی دژباند و ئارام بکەنەوە و سوکناییان پێ ببەخشن. بۆ سارۆجینی نایدوو، دژباندوو دوێنێ مرد. چ کەسێک دەتوانێت نیەتی خدا بزانێت یاخود کاریگەری نەهێڵێت؟ ئەگەر دەتەوێت توانای خۆت بە هەموو بەشی خۆت بۆ جێگرتنەوەی ئەم لە دەستچوونە خەریک بکەیت، نابێت لە پشوداندا ناتەواوی و کەم و کوڕی دروست ببێت. بۆ شەوکەت عەلی، دژباندوو ڕۆیشت. خۆمان دەدەینە دەست ویستی خوددا، تەنها ئەوە کە گەورەیە. ڕێگەی دەستکەوتنی حیکمەت، دەی تشرینی یەکەمی ساڵی 1925. غەمی کاکا منیش غەمگین دەکات. چ چاک دەبوو ئەگەر کاکا جارێکی دیکە چاک دەبوویەوە و لە هەمان کادا پەژارێکی لەبیر دەکرد. بۆ شاگردێکی پەیڕەوی گیدا غەم و شادی چ جیاوازێکی هەیە؟ بەڵام چ کەسێک دەتوانێت ئەم حکمەتە بۆ ئەوانی دیکە بگوازێتەوە؟ دەڵێ ڕێگەیە بەرخوداربوون و بەشداربوون لە حکمەتێکی لەم جۆرە جگە لە ئەزمون شتێکی دیکە نییە. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ ئارمیلا دوی، وەرنەگرتنی دەرمانی پزیشک، سابارماتی 17 ئازاری ساڵی 1926. من ڕەفتاری ناسروشتی خوشەکەتان دەرک دەکەم. ئەو دەرمانی پزیشک وەرناگرێت. من ئارەزووی سەرکەوتنی بۆ دەخوازم، بۆ ئەو ڕێگەیە کە گرتوێتە بەر. خۆزگە و ئارەزوو بۆ ئازایەتی ئەو دەخوازم. ئەو شادومانە هەر بۆ جۆرەی کە باگاوات گیتا وەسف دەکات، جەستەی خۆی فرامۆش دەکات، هەر وەک ئەو خاوەن ماڵەی کە کاتی سوود وەرگرتن لێی کۆتایی هاتووە و ئێستا پێویستە بەجێی بهێڵدرێت. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ دۆچاند پارخ، نزیک و لە هەمان کادا ژیان بەخش، 19 نیسانی ساڵی 1926. هەواڵی مردنی براکەتانم بیست. ئایا دەبێت سەرخۆشی بکەم و بڵێم ئێمە بە شێوەیەکی سروشتی دەمانەوێت خۆشەویستانمان هەتا هەتایە لەگەڵماندا بمێننەوە؟ بەڵام ئایا مەگەر ئارەزوەکانمان هەمیشە بەدی دێن؟ لەمەی کە ڕابرد، ئەگەر تەنها خۆویستی لە خۆمان دوور بخەینەوە، ئەو کاتە دەبێت کە هیچ بەڵگەیەک بۆ پەژارە خواردن بۆ مەرگ کە شتێکی نزیک و دوور ناخرێتەوە، لە هەمان کاتدا ژیان بەخێش بوونی نییە. دەزانم فێربوونی ئەم حەقیقەتە بۆ ئێوە پێویست نییە، بەڵام وای بۆ دەچم دەبێت ئەم حەقیقەتە لەم ساتانەدا بەیادی ئێوە بهێنمەوە. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ عەباس تیابجی، خۆ بەدەستەوەدان لە بەرامبەر ئیرادەی خوددادا، سابارماتی
23 ئایاری ساڵی 1926. نامەکەتانم کردەوە. دەزانم ئەم لێدانە بە ئازایانە وەردەگرن. هەڵبەتە ئەگەر بە تێڕوانینێکی ئەم دنیاە سەیری ئەم ڕووداوە بکەین، ناوی لێدانی لێ بنین. زۆر بە بەهێزی باوەڕم وایە کە حەقیقەت ئەوەیە خوددا ئیدیە کارێکی بەسەر جەستەی تیا بجیەوە نییە. جەستەیە کە ئێستا لەناو گۆڕداوە و پاش تێپەڕبوونی ماوەیەک بۆ خاک دەگۆڕێت. ئەگەر ئیمانتان بە خوددا و درێژەدان بە ژیانی ڕۆحی پاش لە ناوچوونی مرگ نەداوە و جارێکی دی فرمێسکتان نەدەڕشت و ئەو کاتە مرۆڤێکی نامیهرەبان و دەڕق دەژمێردران. بەڵام لەو جێگەیە کە دەزانم ئێمانتان هەیە بە درێژەدان بە ژیانی ڕۆحی و بۆنی خوددا کە سێبەری بەسەر جیهاندا بڵاو کردوتەوە. دوورکەوتنەوەتان لەم غەم و پیشاندان و دەرخستنی پەژارە نیشانەی تەسلیم بوونتانە لە بەرامبەر ئیرادەی خوددا و ناسینی ماهیەتی ڕاستەقینەی مەرگ. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ دۆی وست بۆچی هەتیو. سابارماتی 24 کانونی دووەمی ساڵی 1926. ئێستا هەتیویت، بەڵام دەبێت جارێکی دی ئەوە بوترێت بۆچی هەتیو. باوکت چەندین ساڵی درێژ تەمەنی کرد و ژیا و بە تەواوی خۆشحاڵ و ڕەزامەند بوو لەوەی کە ژیانی هاوڕێ لەگەڵ چاکەدا بەسەر بردووە و ئەوانەی کە دەیناسن خۆشیان دەوێت. هەر بەم بۆنەوە ئومێدەوارم ئێوەش و ئەندامانی دیکەی خێزانیش ڕێگە بەغەن نەدەن بچێتە نێو دڵتانەوە. چ درۆشمێکی جوانە ئەوەی کە لەسەر ڕۆی بەردێک نووسراوە. ژیان لە دڵی ئەو کەسانەی کە مردوون مردن نییە. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ ئاغا و خانم پۆلاک ڕێگەیەک بەرەو ڕۆی ژیانێکی باڵاتر. سابارماتی 26 تشرینی یەکەمی ساڵی 1926. ئەگەرچی تەلەگرافی یەکەمتان منی بۆ خراپترین ڕوودا و ئامادە کردبوو، جارێکی دی بێوەی واقعەت زۆر بەتوندی هەژاندمی. کاتێک تەلەفۆنی دووەم بەدەستگەیشت، کاستۆر باش لە تەنیشتی من و لە کاتی قسەکردندا بوو لەگەڵ مندا. ئەوەش هەستی بۆ جوڵە و ڕاچڵەکی نەکرد کە لە مندا دروست بوو. ئومێدەوارم هەردوو تەلەگرافەکە بۆ شوێنانەی کە ناردوو من بەدەستان گەیشتبن. حەز دەکەم زیاتر بزانم ئەم تەلەگرافانت کردوونەتەوە یان نەتکردوونەتەوە، چونکە دەمویست هەز بکەیت منیش لە غەم و پەژاری ئێوەدا هاوبەشم. دەزانێت ئەو یەکەمین و کۆتاهەمین نامەی خۆشەویست ئامێزی بۆ من لە وەڵامی نامەیەکی مندا نووسی بووی. من لە نامەکەدا دەمتوانی هەمان ئیرادەیە شێوە فەرمانڕەوا ببینم کە لە قۆناغی هاوڕێتیشماندا لە ئەودا بۆی دەگەڕام. ئێستا ئیمانم بە ناوچوونی ڕۆح لە هەموو کات زیاتر بەهێزە، لەبەر ئەوە دەزانم کە بارودۆخ لە سەرکەوتنی مەبەستی ئەودایە. مەرگ هیچ نییە جگە خەو و فەرامۆشی. ئەمە ڕستەیەکی شاعیرانە نییە کە من بیڵێم و ئێوە بیبیستن. مەرگ قۆناغێکە لە واڵدووی بۆ ژیانێکی بەرزتر ڕێنمونی کردووە. لەبەر ئەوە ئومێدەوارم خوددا هێزی بەرگری ئەم لە دەستچوونەتان پێ ببەخشێت و بەم بیرکردنەوە کە هەمومان بۆ جێگەیەک دەڕۆین کە واڵدوو بۆی ڕۆیشتووە، ئارامی و هێمنی لە خۆتاندا بدۆزنەوە. هەمووان سەڵام دەگەێنین و خۆشەویستی و عیشقی خۆیانتان بۆ دەردەبڕین. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ میران بن مەرگ لە یەکترمان نزیک دەکاتەوە. دیوەلای 15 ئایاری ساڵی 1926. ئەم چەند ڕۆژەی جیایی فرسەتێکە بۆ بەدەستهێنانی ئامادەگی بۆ جیایەکی درێژتر کە مەرگ هۆکاری ئەم دوورکەوتنەوەیە دەبێت. ئەم جیاوە لە ڕاستیدا جیایەکی ڕووکەشیە. مەرگ لە یەکترمان نزیک دەکاتەوە. ئاوا جەستە ڕێگەیەک نییە لە نێوانماندا، هەرچەندە هۆکاری ناسین و ئاشنایشمانە. گەورەترین وەهم ڕێواری 27 نیسانی ساڵی 1927. واقعات ئەوەیە کە ژیانی ئێمە لە کردارەکانمان ڕەنگ دەداتەوە و درێژە دەکێشێت.
ئەگەر لە جیاتی سوودوەرگرتن لە جەستەی خۆمان وەکو هۆکارێکی کاتی و زوو تێپەڕبوو لەگەڵیدا خۆمان وەکو تەنها شتێک بزانین، ئەوە لەگەڵ نابوردی و وێنبوونی ئێمە ژوون دەبین و لەناو دەچین. هەرچەندە زیاتر سەیری دیاردەکان دەکەم و بێیان لێ دەکەمەوە، زیاتر باوەڕم بەم حەقیقەتە زیاتر دەبێت کە پەژارە بۆ مەرگ و جیایی ڕەنگە لە گەورەترین وەهەمەکان بێت. هەر ئەو کاتێک کە بۆمان دەردەکەوێت وێناوێکی لەم جۆرە جگە لەو هەم شتێکی دینیە، ئەوە ڕزگاری خۆمان دیاری کردووە. کۆک و ناخی مرۆڤ هەرگیز بە مەرگ ڕازی نابێت و جیایی لەوێدا ڕێگەی نییە. لەگەڵ ئەوەشدا تراژیدیا لێرەوەیە کە ئێمە هەرچەندە دۆستەکانمان بەهۆی بوونی هەمان کڕۆک و ناوەڕۆکەوە کە لە ناخیاندا هەیە و خۆشمان دەوێن، کەچی جارێکی دی لەسەر وێرانی ئەو داپۆشینە و بەرگە خەیاڵیەوە ئەو وەهمەی کە بە شێوەیەکی کاتی ئەو کڕۆکەی داپۆشیوە غەم دەخۆین. دۆستی ڕاستەقینە دەبێت بۆ خزمەتی گەیشتن بە گشت لە ڕێگەی شتە بەشیەکانەوە کار بکات. خەوێک و فرامۆشیەک. 25 کانونی دووەمی ساڵی 1930. ئەوەی خەڵاتی سروشتە کە ئێمەی مرۆڤ ئەو کەسانی لەدایک بوون لە پێش خۆمانەوە بە بیری خۆمانیان ناهێنینەوە. چ سوودێکی هەبوو ئەگەر بەشە بێشمارەکانی ئەو لەدایک بوونانەی کە هەن بەوادمان دەهێنانەوە. ئەگەر ناچار بەڕاکێشانی بارێکی لەم جۆرە قەبارە گەورەیە لە مەشی خۆماندا بوێنایە، ژیان بۆ ئێمە سەخت و بەرگەمان نەدەگرت. مرۆڤی ژیر زۆرێک لە شتەکان بە ئەنقەست فرامۆش دەکات. بەڵێ، مەرگ خەو فرامۆشیە، جەستەیەک کە لەناو دەچێت نەک ڕۆح. بۆرساد 8 کانونی دووەمی ساڵی 1930. دایک وەردەوەردە لە حاڵەتی ڕۆیشتندایە. هەرچەندە کار زووتر کۆتایی پێبێت ئەوە باشتر وایە مرۆڤێک کە جەستەی ئیدی بۆی تەنگ بووە فرامۆشی بکات. ئەوەی کە بمانوێت خۆشەویستانمان تاکو ئەو شوێنەی کە لە توانەماندایە لە جەستەی خاکیاندا بیان بینین، ئەمە خواستێکی خۆویستانە و لە لاوازی ئیمانەوە بە پایەداری و نەمری ڕۆح و پاش وێرانبوونی جەستە سەرچاوە دەگرێت. شێوە ڕوخسار هەمیشە دەگۆڕێت و هەمیشە لە ڕێبەڕێ لە ناوچوون و نابودیە، بەڵام ڕۆح کە شێوە دەبەخشێت و وەردەگرێت نەدەگۆڕێت و نا لە ناو دەچێت. عشقی حەقیقی ئەوەیە کە لە جەستە تێپەڕ بین و عیشقمان هەبێت بۆ ئەو بوونەوەرەی کە لەو جەستەیەدایە و نیشتەجێیە. پاش ئەوەی ئیدی یەکێتی و یەکتایی هەموو ژیان دەدۆزینەوە کە لە جەستە بێشمارەکاندا شوێنیان هەڵبژاردووە. ئەو عیشقەیە کە لە هەموو بووندا بوونی هەیە. سێما 19 کانونی دووەمی ساڵی 1930. ئەوەدەوارم ئێستا لە بوونتاندا ئارامش و ئارامی تەواوەتی فەرمانڕەوا بێت و ئەم خاڵەتان بۆ دەرکەوت بێت کە ئازیزانمان پاش لە ناوچوونی جەستە و لاشە بەرەو ژیانێکی حەقیقی دیکە دەڕۆن. بۆ ئەو عیشقەیش کە هەمانە بەهۆی خۆنەویستیەوەیە، هەروەها بەهۆی ئەوەیە کە بۆ هەموو بوونەوەرانی دیکەش گوازراوەتەوە. عیشقێکی حەقیقی ترە. مەرگی هەر دۆستێک یاخود نزیکێک بە ناچاری بۆ عیشقێک کە لە هەموو بووندا بوونی هەیە ئەو عیشقە زۆر و دەوڵەمەندتر دەکات. ژیان بەرەو پێشچوونە بەرەو مەرگ. هێراودا ماندید 16 کانونی دووەمی ساڵی 1932. لە کتێبی سەرسوڕهێنەر و بەهێزی سێر جیلز جین دەستەواژەیەک هەیە دەڵێت ژیان بەرەو پێشچوونە بەرەو مەرگ. دەڕبڕینێکی دیکەی ئەم ڕستەیە بەم جۆرەیە: ژیان بەدەستهێنانی ئامادەگیەکە بۆ مەرگ. ئێمەش لە بیرکردنەوەی ئەو ڕووداوەدا ناڕازین. جۆرەتەسێکی گەورە لە دڵماندا هەیە. ئەم ڕووداوە تەنانەت ئەگەر بەناونیشانی جۆرێک لە ئامادەگی بۆ ژیانێکی باشتر لە ڕابردوو دەرببڕدرێت و پیشانی بدرێت و هەروەها بۆ کەسێک کە ژیانی خۆی لەسەر بنەمای ترس و تووڕەیی خوددا بنیاد دەنێت، بەم جۆرە دەبێت و ڕووداوێکی گەورە دەبێت. سۆڕی لەدایک بوون و مردن. یەوا و داماندیر 22 کانونی دووەمی ساڵی 1932.
ئازاکان تەنها یەک جار تامی مرگ دەچێژن. ئەم ڕستەیە مانایەکی قۆڵی هەیە و پێشاندەرەی حەقیقەتێکی تەواو و گشتگیرە کە بۆیادی دەربڕۆی هێودائیزم لە چەمکی ڕزگاری پێک دەهێنێت. مانای ئەوەوە ڕزگارێ لە سوڕی لەدایکبوون و مردندایە. کاتێک ئەم ماناوەیە لێ وەردەگیرێت کە چەمکی ئازاکان بە چەمکی ئەو کەسانە وەربگرین کە بە توانای خۆیان بۆ گەڕان بە دوای خوددادا هەمیشە دەمێنێتەوە. ئەمانە تەنها جارێک دەمرن. لەبەر ئەوە ئێدی پێویستیان بە لەدایکبوونی نوێ و لەبەرکردنی بەرگی لە ناوچوونی جەستان نییە. لە دەستەکانی ئەودا یەڕەودا ماندیت 4 ئایاری ساڵی 1933 هەمووان لە دەستەکانی ئەوداین. ئەگەر زێدۆ بمێنێنەوە چاکە لەوەدا بووە و ئەگەر بمرێن جارێکی دی بە هەمان ئەندازە چاک بووە. نەمرێن مەگەر ئەوەی کە پاش ئەوە لەدایکبوونی نێمان هەبێت و بۆ ئەم جیهانە بگەڕینەوە. ئەم قسەیە بەڵگەیەکی کۆنا. بەم شێوەیە دەبێت ئەوەندە دووبارە ببێتەوە کە لە هەزر و مێشک و دڵماندا جێگە بگرێت. ئێمە بە هەر بەڵگەیەک لە بەخێرهاتنی مرگ خۆمان بە دوور دەگرین و بەخێرهاتنی هاتن نێو ژیان دەکەین. تەنانەت نامانەوێت باوەڕ بە شاهیدی هەستی خۆشمان بکەین کە دەڵێت بەبێ بوونی ڕۆح ناتوانرێت یادەوەری پەیوەستبوون بە جەستەیشەوە بە ئەنجام بگەێنرێت. هیچ بەڵگەیەکیش لە بەردەستدا نییە کە بە لە ناوچوونی جەستە ڕۆحیش لە ناو بچێت. نهێنیەکی گەورە. ناندی هیلز 18 ئایاری ساڵی 1936 هەم لەدایکبوون و هەم مردن نهێنی گەورن. ئەگەر مرگ پێشەکیەک نەبێت بۆ ژیانێکی دیکە ئەوە ئەم قۆناغەی ناوەڕاست نمایشێکی گاڵتەچی و نامیهرەبانێکی زیاتر شتێکی دینیە. دەبێت هونەری غەم و نەخواردن بۆ مرگ فێر ببین بە چاوپۆشی لەوەی کە چ کاتێک و بۆ چ کەسێک دێتە پێشەوە. بە بۆچوونی من کاتێک دەتوانین هونەرێکی لەم جۆرە فێر ببین کە سەرەتا فێربین سەبارەت بە مەرگی خۆمان جیاواز نەبین و ئەم جیاواز نەبوونش کاتێک دەست دەکەوێت کە لە هەر ساتێکدا ئاگابین لەو وەزیفەی کە بۆ ئەنجامدانی بەدی هاتوین بە ئەنجامان گەیاندووە. بەڵام چۆن دەتوانین وەزیفەی خۆمان بناسین؟ بەم ناسینی ئیرادەی خودا چۆن دەتوانرێت ئیرادەی خودا بزانرێت؟ بە نزا و پاڕانەوە و گرتنەبەر ژیانێکی ڕاست و دروست لە ڕاستیدا پاڕانەوە هەمان ئەو ژیان ڕاستەیە. پیشاور 8 مانگی ئایاری ساڵی 1938 هیچ شتێک جگە لە ئیمانێکی بەهێز بەو حەقیقەتەی کە مەرگ بۆ پیاوچاکان هەنگاونان و ڕۆیشتنە بۆنێ و دۆخ و مەرجی باشتر و بۆ خراپەکارانیش ڕاکردنێکی بەکەڵکە. جگە لەمەش شتێکی دیکە ناتوانێت نهێنی مەرگمان بۆ واڵا بکات. لە نامەکانی باپ و بۆمیر بۆهوما پرابا دوی داز گوپتا یاریچی بەرزتر دۆلای 14 مانگی شوباتی ساڵی 1927 خودا بەهێزێکی زۆر ئێوەی خستۆتە نێو بۆتەی تاقیکردنەوە. بە هیچ جۆرێک خۆتان بەدەستەوە نەدەن. غەم و شادی، لەدایکبوون و مردن، پیری و نەخۆشی، هەموو ئەمانە هەمیشە لەگەڵماندان. لە سوودپور بەرگەی بینینی گریانی ئێوەم نەگرت. شتێکی باشە ئەگەر خوددا ڕێگای مانەوەی خۆشەویستانمان پێ ببەخشێت کە لە لامان بمێنەوە. بەڵام ئەگەر لێمان وەربگیرێتەوە ئیدی خراپیش نییە. ئەو شتانەیش بەوە پەیوەستن کە ئەو کاتەی ئەو شتانەی پەیوەندیان بەخۆیەوە هەیە لە ئێمەیان وەربگرێتەوە. ئێمە لەم کاتەدا دەتوانین چی بڵین؟ بێگومان ئەو هەمووان دەباتەوە. ئێمە ئەو کە گەورەترین یاریچیەکانە یاریچی باڵا و بەرزتری ناودەنین. ئەو بەو جۆرەی کە خۆی دەیەوێت دەمان خاتە نێو شەپۆلەکانەوە. ئێمەش هەمووان یاریچی دەستی ئەوین. ئایا باشتر نییە سەمای خۆمان لە جیاتی ئەوەی لەگەڵ دنیادا هەماهەنگ بکەین لەگەڵ ناو و دەنگی ئەودا هەماهەنگی بکەین؟ خودای گەورە ئارامش و ئارامیتان پێ ببەخشێت. بۆهیما پرابا دوی داز گوپتا مەگەر
ئانیل دەمرێت. 19 شوباتی ساڵی 1927. دەتوانم چیتان بۆ بنووسم. ئومێدەوارم ژیری و دانایی، ئیمان و دڵسۆزیتان یارمەتیتان بدەن. مەگەر ئانیل دەمرێت. ئانیل هەمیشە لەگەڵماندایە. ئەمە تەنها جەستەی ئەوە کە کەوتووەتە کەنارەوە. بپاڕێنەوە و ئیمان و ئومێدی خۆتان لەدەست نەدەن. بۆ تاتیس چاندرا داس گوپتا، هەست بە غەم نەکەن. 19 شوباتی ساڵی 1927. نامەی سووتێنەرتانم دۆزیمەوە و کردمەوە کە دەبینم بۆ سوکردنی باری غەمی خۆتان نووسیوتانە. دەڵێن خودا کەسێک بۆ لای خۆی دەباتەوە کە زیاتر لە هەموانی خۆش دەبێت. مێشکی مرۆڤ زۆر شێوەی بۆ سوکنایی ئازارەکانی خۆی داناوە، بەڵام باشترین کار هەست نەکردنە بە غەم. بەڵام کارێکی لەم جۆرە تا ڕادەیەک کارێکی لەسەر و مرۆییە و لە توانای مرۆڤدا نییە، بەتایبەت لە کۆمەڵگەی هیندیدا. بە یارمەتیتان بە هیما پرابا دوویی بڵێن بیر لەوە نەکەنەوە کە ئەگەر ئانیل زیندوو بووایە ئێستا چی دەکرد. کاری ئەو لەو جەستەیەدا کۆتایی هاتبوو. ڕۆحێکی دەگمەن وەکو ڕۆحی ئانیل کارێکی زۆرتری بۆ ئەنجامدان هەبوو، بۆیە ئەو جەستەیی فەرامۆش کرد. وەرن بۆ ئەو زیانەی کە دووچاری بووین. غەم و پەژارە نەخۆین. ئەمە لە ناوچوونی سوودی جیهانە. لە سەرووی ئەمەشەوە ئێمە لە ڕاز و نهێنی ژیان و مەرگ ئاگادار نین. ئێستا داوا لە هەردووتان دەکەم کە خۆتان لە لاوازی خودی خۆتان بپارێزن. بۆ هیما پرابا دووی گوپتا، لە دیوی باشەوە بەهرە لە غەم و پەژارەتان وەربگرن. ناندی هیلز، 7 ئایاری ساڵی 1927. دەرگ بە خەم و پەژارەتان دەکەم بۆ مەرگی ئانیل، بەڵام قسەم ئەوەیە کە ئەم ڕووداوە دەبێت ببێتە هۆی زیادبوونی توانای ڕۆحیتان. غەم و پەژارەیە کە درێژ ببێتەوە. توانای مرۆڤ هەڵدەوەشێنێت. دەتوانرێت بە بەهرە وەرگرتن لە پەژارە لە دیوی باشەکە پۆزەتیڤەوە توانای خۆتان زیاد بکەن. باشترین ڕێگەی بەهرە وەرگرتن لێی هەرچی تونترکردنەوەی حەز و مەیلمانە بۆ خزمەتکردن. لەبەر ئەمەیش نزای هەمیشەیی من ئەوەیە کە بتوانین سوود لە هەر ساتێکی تەمەنی خۆمان بۆ مەبەستی خزمەتکردن وەربگرین. بە دوو ڕێگە دەتوانرێت ئەمە بکرێت. یەکێکیان خوێندنەوەی کتێبە باشەکان و جەختکردنەوە و وردبوونەوە لێیان. ئەوی دیکەیشان دروستکردنی بەردەوامی خۆمان لەو چالاکیانەی لە جۆری دۆستان، واتە چالاکی دۆستایەتی. سەبارەت بە زوهد و ڕاهێنانیش دەبێت بڵێم ئەم کارەیە کە پەیوەستبوونمان بە شتەکانی ئەم دنیاوە لاواز دەکات و هێزی عیشقمان سەبارەت بە دیاردە ڕۆحیەکان زیاتر دەکات. بە بەڵگەوە دەتوانرێت پەی بە پێویستی زوهد بەرین و لێی تێبگەین. بەڵام سەرکەوتن لە ئەنجامدانیدا هەوڵێکی بێوەستانی دەوێت. هەر لەبەر ئەمەشە دەتوانرێت کردار وەکو هەوڵێکی پێداگر پێناسە و وەسف بکرێت. کۆبەرهەمی مەهاتما گاندی. فێرکاری گیتا. 21 تشرینی دووەمی ساڵی 1927. ئومێدەوارم بۆ مەرگی دۆستت ساتیس بابوو غەم و خەفەت نەخۆیت. بۆچی لە دایکبووندا شادومان دەبین و خەفەت بۆ مەرگ دەخۆین؟ ئەمە وانە و فێرکاری باوگوات گیتایە. دەبینین کە بەهۆی درێژەدانی نەخۆشی نیخیل هێشتا لە ڕەنج و ئازاردان. چۆن دەتوانم دڵنەواییتان بکەم؟ ئەگەر نەتوانین لە ژیری خۆمان لە هەلومەرجێکی لەم جۆرە بەهرە وەربگرین، ئیدی هیچ کات بەکارمان نایەت و سوودی لێوەرناگرین. پەی بەم داخوازیە ببەن و کاتەکانی خۆتان بە ئەنجامدانی ئەو وەزیفەیەی کە لە بەردەمتاندایە بسپێرین. بۆ هیما پرابادووی. باوەڕم بەشدادا نییە. بەشدادا ئەو مەراسیمەی کە پاش مەرگی بەرهەمان جێبەجێ دەکرێ و هەندێ جار تاک و ساڵێک درێژە دەکێشێ. زۆر خۆشحاڵم کە دەبینم ئارام و هێمن بوونەتەوە. باوەڕم بە شرادا نییە. شرادا ئەو مەراسیمەی کە پاش مەرگی بەرهەمان جێبەجێ دەکرێ و هەندێ جار تاک و ساڵێک درێژە دەکێشێت. زۆر خۆشحاڵم کە دەبینم ئارام و هێمن بوونەتەوە. من باوەڕم بە شرادا نییە بەو جۆرەی کە لەم ڕۆژانەدا ئەنجام دەدرێت.
لە ڕۆژی شرادای ئانیل تەنها میوە بخۆن. ڕۆژی ئەم بۆنەیە بە ناونیشانی وەستان و کارنەکردن دادەنرێت و لەو ڕۆژەدا زیاد لە هەموو کات ڕستن و چنین بکەن. لە بەشێکی ئاوتاراکاندا سەیری کتێبی ڕامایانە بکەن و چاک سەرنجی بەشی 12هەمی کتێبی باگاوادگیتا بدەن و لێی ورد ببنەوە. هەموو نیگەرانیەکان لە بەردەم خودا بڕژێنن. سابارماتی 28 کانونی دووەمی ساڵی 1928. لەبەر نیخیل ڕێگە بە نیگەرانی نەدەن بۆ نێو دڵتان. ئەوانەی ئیمانیان بە پاڕانەوە هەیە لە هەر جۆرە نیگەرانی و ژاوە ژاوێک دوورن. یەکێک لە مانەکانی پاڕانەوە ئەوەیە کە ئێمە هەموو ڕۆژێک هەموو شتێکی خۆمان تەنانەت نیگەرانیەکانمان لە بەردەم خودادا بڕژێنین. پاش ئەوە ئیدی جێگایەک بۆ نیگەرانی بوونی نییە. کۆبەرهەمی مەهاتما گاندی. ڕێگە بە نیگەرانی نەدەن بۆ نێو دڵ بڕوات. ئاشرام 9 کانونی دووەمی ساڵی 1928. نیخیل هاتووە بۆ سوودپور و من لەو ڕۆوە خۆشحاڵم. باوەڕی من ئەوەیە کە ڕژێمی شیر گەرما و هەوای تازە و پشووی تەواو شیفای بۆ بهێنن. بە هەر حاڵ ڕێگە نەدەن نیگەرانی بچێتە نێو دڵتانەوە. خدا ئەوەی کە بەخشیوێتی دەتوانێت هەر کات کە بیەوێت وەری بگرێتەوە. دەبێت عیشقی خۆمان بەرزتر و باڵاتر بکەین. سابارماتی 27 کانونی دووەمی ساڵی 1928. نابێت بە هیچ جۆرێک نیگەرانی نیخیل بین. ئەگەر خدا نایەوێت نیخیل لە ژیانی کردداری خۆیدا خزمەتێکی بۆ ئەنجام بدات، دەتوانێت جارێکی دی بۆ لای خۆی بەرێتەوە. عیشق بە منداڵ و هاوسەر و دۆست و هاوڕێ هەمویان چەمکێکی یەکسانن. دەبێت بەرزی و باڵایی بەم عیشقانە ببەخشین و بەرەو عیشقی خودایی برەویان پێ بدەین، چونکە هەمومان لە کۆتاییدا وەکو ڕۆبارێک کە بە دەریاوە دەبەسترێتەوە بە دەریا دەگات. ئێمەش بە خودا پەیوەست دەبینەوە. ئارام بن. 27 کانونی دووەمی ساڵی 1928. دەتوانم چی بڵێن؟ هەمومان بۆ ڕۆیشتنی نیخیل ئامادە کردبوو. لە ئازار و ڕەنج ڕزگاری بوو، سوکنایی بۆ هات. بەڕادەیەک منداڵێکی هۆشیار بوو کە ئێستا بە گومانی من بەرەو ژیانی بەرز و باڵا ڕۆیشتووە. ساتیش بابوو بەهێمنی و ئارامێکی تەواوەوە کە لە خۆی پیشانی داوە. هەمومانی سەرسام کردووە. چاوەڕوانیم ئەوەیە کە ئارامێکی لەم جۆرەش لە هەموو ئێوەیشدا ببینم. بۆ ساتیس چاندرا داس گوپتا. مەرگ مایی شادومانیە. 30 تشرینی یەکەمی ساڵی 1928. واقعیەت هەموو ڕۆژێک لە تێڕوانینی مندا ڕوونتر و ڕۆشنتر دەبێتەوە. دەبێت فێری ئەوە بین ئەو وێناو تێڕوانینەی کە ژیان هەموو شتێکە و مەرگ هیچە لە مێشکی خۆماندا بیکەینە دەرەوە و فەرامۆشی بکەین. لە ڕاستیدا دەبێت فێربین کە مەرگ بە هۆکاری شادومانی بزانین. کۆبەرهەمی مەهاتما گاندی. نامەی 62 بۆ مانی لەعل و سوشی لانگاندی. نیپانی 28 ئازاری ساڵی 1927. کۆت و بەندەکانی جەستەی خاکی تێپەڕ دەبن و نامێنەوە. بۆچی دەبێت بیری لێ بکەنەوە و شیوەنی بۆ بکەن؟ بۆ ساتیس چاندرا موکرجی. ڕێگە بە بیرکردنەوەی سبەی نەدەیت، بێتە نێو دڵتەوە. 28 ئازاری ساڵی 1927. ڕێگە بە بیرکردنەوەی سبەی نەدەیت بۆ نێو دڵت بڕوات. ئەم ڕستەیە وتەیەکی جوانی مەسیحە. چێژ و ئازار، سوود و زیان، شکست و سەرکەوتن هەموو ئەمانە لە چاوەکانتاندا یەکسان بن. ئەم ڕستەیە لەم کاتەشدا زۆر بەهێز ڕایکێشاوم. بیرکردنەوەی بنەڕەتی و شاردراوە لە هەر لایەکی ئەم ڕستەیەدا یەکسانە. بۆ چانکی دووی باجاج هیچ کەسێک نیگەران نەبێت. ئامبوڵی 4 نیسانی ساڵی 1927. هیچ کەس نابێت نیگەرانی تەندروستی من بێت. بە هەر حاڵ ئێستا بارودۆخم باشە.
ئەوانەی تەندروستیان تەواوە لەسەر لێواری مەرگ وەستاون. بەم جۆرە نییە، کەواتە بە هەر حاڵ خانووی کۆنی خۆیان بە ناچاری فرامۆش دەکەن و ئەگەر بیانەوێت ئەم قەفەسە بە تەواوی فرامۆش بکەن، دەتوانن لە ئاسماندا بەرز ببنەوە و ئازادی ئەزمون بکەن و لێی بەهرەمەند بن. گەرنا چیرۆکی ئێمە چیرۆکی ئەو زیندانیەیە دەبێت کە بەهۆی کۆت و بەندی زۆرەوە وابەستە بووە بەو ژوورەی کە تیایدایە. ئێمە نامانەوێت جەستەی خۆمان ڕزگار بکەین، چونکە جەستەمان لەگەڵ خودی خۆماندا بە یەک شت دەزانین. من نازانم کامیان دەوێت، تاکو ئەو جێگەیی کە لۆژیک فەرمان ڕەوایە و حکم دەکات. جەستەی خۆم بە شایەنی گرنگی پێدان نازانم، بەڵام لۆژیکی هەژار و بێنەوە لە بەرامبەر وەهمدا دەمێنێتەوە و بێتوانە دەبێت. حەقیقەت کاتێک دەزانرێت کە کۆتایی بێتە پێشەوە. بۆ گانگابن وایدیا، بۆچی غەم خواردن بۆ جەستە. 6 نیسانی ساڵی 1927. پەیوەندی بە ئێمەوە نییە کە جەستە لە ناو دەچێت یاخود دەمێنێتەوە، بەڵام ڕۆح هەرگیز نامرێت. غەم خواردن بۆ جەستە بۆچی؟ ئەگەر ئەندێشەی خۆویستیمان لە ناو بچێت، دەبێت مایی ڕازیبوون و شادومانیمان بێت. بۆ ملیچ جی دسایی پەژارەی ئێمە خۆویستانەیە. بنگالور 21 کانونی دووەمی ساڵی 1927. تەلەگرافێک لە سورامیەوە بەدەستم گەیشتووە کە دەڵێت کە دایکتان لە کاتی هەنگاوناندا لە ناکاو کەوتووە و مردووە. من بۆ ئەم مەرگە پیرۆزە جگە لە پیرۆزبایی شتێکی دیکەم بۆ وتن نییە. هەمووان دەبێت بۆ مەرگێکی لەم جۆرە بپاڕینەوە. ئامادەگی جەستەیی ئەو هاوڕێیەتی لەگەڵ ئێمەدا سەرچاوەی بەرگری و ئارامش بوو. ئەگەر ئێمە بۆ لە دەستدانی هەستێکی لەم جۆرە پەژارە و خەفەت دەخۆین، غەم و پەژارەمان جگە لە نیشانی خۆویستیمان شتێکی دیکە نییە. بۆ مانی بن پاریخ. عشق نییە کە دەبێتە هۆی غەم و پەژارە. لە شەمەندەفەر لە ڕێگەی بۆمبای 19 ئایاری ساڵی 1990. دوێنێ هەواڵی مردنی باوکتانم بیست، بەڵام نەمتوانی بۆ سەرخۆشی سەردانتان بکەم. جیایی لەم خۆشەویستانەمان بە ناچاری بەرەو پەژارە ڕامان دەکێشێت. لەبەر ئەوە بە گوتەی شاعیر، خۆویستی دۆستانی ئەو کەسەیە کە لە جەستەی خۆی نیشتەجێیە، لە کۆتاییدا ئەوان بە ڕێگەی خۆیاندا دەڕۆن. ئەگەر بە وردی بیر لەم بابەتە بکەینەوە، بۆمان دەردەکەوێت عیشق نییە کە دەبێتە هۆی دەرد و پەژارەمان، بەڵکو هۆکارەکەی خۆویستی خۆمانە. وەگەرنا لە کاتی گۆڕینی ماڵ و ڕۆیشتنمان بۆ شوێنێکی نوێ شادومان نین. کاتێکیش کە ئاتمەن دۆستی جەستەی خراپی فرامۆش دەکات و بەجێی دەهێڵێ و جەستەیەکی تازە هەڵدەبژێرێت، بێگومان نابێت پرسە بگێڕین و پەژارە دامان بگرێت، چ ئەو تاکەی لاوێتیدا بمرێت و چ لە کاتی تەندروستیدا. ئەم بنەمایە هەر ڕاستە. ئەوە تەنها دروستکەری بە ئاگایە لەوەی کە جەستەیەک لە چ کاتێکدا توانای خزمەتگوزاری خۆی لە دەست دەدات. ئێمە نابێت سەودای زانینی ئەوەمان لەسەردا بێت. من سەبارەت بەوەی کە بە ئێوە دەڵێم بیرم نەکردوێتەوە. ئەم ڕستانە سەرەتان لەسەر قەڵەمەکەم دێن و دەڕۆن. چونکە ئێستا ئەندێشەکانم لە ڕێڕەوێکی کاتێکدا دەڕۆن، ئەوەی کە دەمویست بیڵێم ئەمەیە. دەبێت ئارەزوی ئەوە بکەین هەمومان بە لەسەر خۆی و شکۆمەندیەوە لەگەڵ مەرگدا ڕوبەڕوو ببینەوە و هەر بەو جۆرەی کە باوکی ئێوە ڕوبەڕوو بوویەوە. شتێکی زۆر ڕوونادات کە بیستنین کەسێک بەبێ بەرگەگرتنی ئازار و بەبێ ئەوەی کە پەرستارێکی هەبێت. باوکی ئێوە هەمیشە وەکو کەسێک کە مەرگێکی لەم جۆرەی هەبووە لە هەزر و مێشکەکاندا دەمێنێتەوە و بە بێهودەیی لەسەر مردنی کەسێک پرسە دەگێڕین. لەسەر مەرگێکی لەم جۆرە نابێت پرسە بگێڕین یاخود شین و زاری بکەین. بۆیە منیش پێتان دەڵێم، نەک سەرخۆشی بەڵکو و پیرۆزباییتان پێ دەڵێم. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ باوکی جەرگ سوتاو، خودا یاوەری بێ یاوەرانە. 28 کانونی دووەمی ساڵی 1924. دەزانم کاتێک کوڕی ئازا و دلێرتان کریشنا سوامی لە زینداندا بوو کچەکەیشتان لەدەستدا.
ئەوەش دەزانم کە یەکێکی تر لە کوڕەکانتان تووشی نەخۆشی دەرونی بووە. من کە خۆم باوکی 4 منداڵم دۆخی ئێوە و جەرگ سوتاوتان هەست پێ دەکەم. من کە خۆم باوکی 4 منداڵم دۆخی ئێوە و جەرگ سووتانتان هەست پێ دەکەم. پشتبەستنمان بە خودا تەنها کاتێک دەسەلمێت کە بتوانین بەڕازی بوون و تەسلیم بوون بەرگەی غەم و پەژارێکی لەم جۆرە و پەژاری گەورەتر بگرین. خودای گەورە ئەو توانە و دەسەڵاتتان پێ ببەخشێت کە پێویستان پێێتی. کاتێک لە زیندانەکانی ئەفریقای باشوور زمانی تامیلی فێربووم، ئەم پەندە جوانەی تامیلم بەرچاو کەوت. خدا یاوەری بێ یاوەرانە. ئێستا زۆربەی ئەوەی کە لە زمانی تامیلیەوە فێربووم لەبیرم کردووە، بەڵام ئاهەنگی ئەم پەندە هێشتا لە گوێمدا دەزرنگێتەوە و زۆر جار بەهانامەوە دێت. ئومێدەوارم بۆ ئێوەیش بەم جۆرە بێت. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ تیرات ڕامجانجا. خۆکوشتن گوناهە. سابارماتی 9 نیسانی ساڵی 1924. دەرگ بە پەرێشانی و پەژارەتان دەکەم. خۆکوشتن تاوان و گوناهە و لەو جێگەی کە هەر تاوان و گوناهێک بە مانای جیاییە، ماوەی نێوان ئێوە و هاوسەرەکەتان بە خۆکوشتن زیاتر دەبێت. لەمەی کە ڕابورد مەرگ کێشەیەک چارەسەر ناکات، چونکە ئێوە بەرەو ئەو جێگەی بۆتان دانراوە دەڕۆن و ئەوەش بەرەو جێگاوی داننراوی خۆی دەڕوات. بەڵام مادەم لەم جەستەیی کە ئێستا هەتانە و لە نێویدان دەتوانن کردارەکانتان چاک بکەن. ئەوەی کە ئێوە عاشقی بوون جەستەی ئەو بوو یاخود ناخ و دەرونی. ئەگەر جەستەی بوو کە خۆشتان دەویست دەتوانن مۆمبیای بکەن و لە ژووری ماڵەکەتاندا بیبەستنەوە و بەم شێوەیە بیپارێزن. بەڵام ئەگەر عاشقی ڕۆحی ئەو بوون بزانن کە ڕۆحی هێشتا لەگەڵ ئێوەدایە. ئایا یادەوەری هەموو چاکەکانی بۆ ئێوە بەس نییە؟ مەگەر عیشقی ئێوە عیشقێکی خۆویستانە بوو، مەرگ نزیکترمان دەکاتەوە لەو کەسانەی کە خۆشمان دەوێن. بۆ ڕامداس گاندی. داغ بۆ ئەو شتە مەخۆ کە نامێنێتەوە و لەناو دەچێ. 11 ئابی ساڵی 1927. پێشتریش ئەوەم بۆ نووسیویت کە نابێت هەرگیز لەو شتەی کە پەیوەندی بە تۆ نییە ڕێگە بە دڵ نیگەرانی خۆت بدەیت. گیتا لە ئاەتێکی دیکەشدا بەم جۆرە ڕێنماییمان دەکات، کەواتە خەم مەخۆ لەسەر ئەوەی کە لەناو دەچێت. دەتوانیت ئەم ئاەتە لە بەشی دووەمدا بدۆزیتەوە. مانای ئەو ئاەتە ئەوەیە کە نابێت لەبەر شتێک کە ناتوانی دەستی بەسەردا بگریت تووشی غەم و پەژارە ببیت. پەروەردگار غەم و پەژارەی ئارجوونای بەم جۆرە سوک کرد. کردارەکانمان بەگشتی بە تەواوی پێچەوانەی ئەم دەستورن. هەر کاتێک کەسێک دەمرێت لە پرسەکەیدا فرمێسک دەڕێژین، لافاوێک کە هەستا تا ڕادەیەک عەقڵ لە سەرماندا نامێنێت. بەڵام هەموو ئەمانە مەرگ، ئاگرکەوتنەوە، لافاو، هەموو دیاردەی لە ناوچوون سوودی غەم خواردن بۆ ئەمانە چییە؟ هەڵبەتە ئەم قسەیە بەو مانایەنیە کە دەبێت دڵمان ڕق بێت. دەبێت تاکو ئەو شوێنەی کە لە دەستمان دێت بۆ نیشتنەوە و کوژانەوەی ئاگر، قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی بەهۆی لافاوەوە ڕوودەدەن، ڕزگارکردنی گیانی ئەوانەی لە مەترسیدان دەستبەردار نەبین و کار بکەین. بەڵام نابێت بهێڵین ئەم ڕووداوانە بە هیچ شێوەیەکی دیکە کاریگەریان لەسەرمان هەبێت. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ ڕاتی لەعل. بە زەردەخەنەوە ڕوبەڕووی مەرگ ببنەوە. سابارماتی 18 کانونی دووەمی ساڵی 1928. لەدایکبوون و مردن لە یەکتری گیان نابنەوە. لەبەر ئەوە بۆچی دەبێت بە دایکبوون شادومان بین و پرسە و شیوەن بۆ مەرگ بگێڕین؟ ئەگەر وەزیفەی خۆمان ئەنجام دابێت باشترین کارمان ئەنجام داوە و ئەو کاتەی کە کاتی مەرگمان دەگات بە ڕوخسارێکی پێکەنی ناوی لەگەڵیدا ڕوبەڕوو دەبینەوە. کۆبەرهەمی گاندی. بۆ ڕادا گاندی ئازابە. 23 نیسانی ساڵی 1928. چاوەڕوانیم ئەوەیە کە ئازابیت، لە بەرامبەر ئیرادەی خوادا تەسلیم ببە و خوێندنەوەی ڕامانە لەسەر لێوەکانت بێت. هاوڕێیەکی باش لەگەڵتایە لەگەڵ عیشق. بۆ خوشال جند گاندی.
ڕێگە بە پەژارە مەدە. 23 نیسانی ساڵی 1928 ماگان لەعەل ئەمڕۆ بەیانی لە پانتا وەفاتی کرد. دەزانی ئەو بۆ من خۆشەویستتر بوو تاکو بۆ تۆ، نابێت ڕێگە بە پەژارە بدەیت، مەرگی ئەو مەرگێکی بەشکۆ بوو. بۆ بەهرامجی خامباتە پەیوەستبوونی خۆویستانەمان. دەی ئایاری ساڵی 1928 لە مەرگی کوڕەکەتان غەم و پەژارە نەخۆن، ڕۆحی ئەو لە ناو ناچێت. لەوەی کە ڕابورد ڕۆحی ئەو ڕۆحێکی زۆر تەواو بوو، لەبەر ئەوە دڵنیابن ئێستا لە هەر شوێنێک بێت دڵخۆش و شادومانە. ئەگەر ئێمە ئازار دەدرێین بەڵگەی پەیوەستبوونی خۆویستانەیە بەو دیاردانەی کە دەگوزەرێن. بۆ ئانماری پیترسن. دەستی خودا لە هەموو شتێکدا لە کاردایە. سابارماتی 11 ئایاری ساڵی 1928. بەڵێ، ئەگەر ئەم جیهانە بە جیهانی ون بووی خودا و مرۆڤەکان بە دروستکراوی بێ ئامانج وەربگرن، مەرگی ماگان لەعەل لێدانێکی قورس دەبوو. بەڵام کاتێک دەزانم دەستی خودا لە هەموو شتێکدا لە کاردایە، پەژارە و خەم بۆ شادومانی دەگۆڕێت و شەوقێکی زیاترم پێدەبەخشێت بۆ ئەوەی کاری خزمەتگوزاری گەورەتر ئەنجام بدەم و زیاتر لە خۆ بوردەبم. بۆ چیمان لە ئەلوڕا باوەڕی من 6 کانونی دووەمی ساڵی 1928. من باوەڕم وایە کە مرۆڤ لە چوارچێوەی توانە دیاریکراوەکانیدا دەتوانێت بە هەوڵی خۆی تەمەنی درێژ یاخود کورت بکات. لە کۆتاییدا تەنها خودایە کە هەموو کارێک ئەنجام دەدات، بەڵام بۆ بەردەوام دروستکردنی ئیرادەی وەکو هۆکارێک لە کەسێک بەهرە وەردەگرێت و وەکو ئامێرێک بەکاری دەهێنێت. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ سونداران بۆ مەرگێکی لەم جۆرە دەبێت خۆزگە بخوازرێت. 8 تشرینی یەکەمی ساڵی 1928. ئەگەرچی هیچ کەس حەز ناکات دایکی لەدەست بدات، بەڵام منیش نامەوێت ئێستا سەرخۆشی لە ئێوە بکەم. دایکی ئێوە بەو بیرکردنەوەیە کە منداڵانی چاک و ئەرکناسی پەروەردە کردووە و ژیانی خۆی بە یادی خودا تێپەڕاندووە بە شادومانیوە ڕۆیشت. دەبێت خۆزگە بۆ مەرگێکی لەم جۆرە بخوازرێت. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ پراباواتی غەمی جیایی نەخۆن. 23 تشرینی دووەمی ساڵی 1928. بە هەر ڕادەیەک دڵتان دەخوازێت کار بکەن، بەڵام وریابن کاریگەرین یەکەتیڤ لەسەر دروستیتان بەجێ بهێڵێت. هەرگیز لە ژیاندا غەمی جیایی نەخۆن. هەمیشە هەر ئەو شتە دێتە پێشەوە کە لەگەڵ خۆشەویستانمان ڕووبەڕوو ببینەوە. بۆ ئەوەی کە لە ناو دەچێت غەم مەخۆ. ئەگەر مانای ئەم ئایەتە نازانیت لە پور و شوتان بپرسە. ئەم ئایەتە ئایەتی گیتایە. بۆ ژنانی ئەشرام عشقی بەرامبەر لە دڵی خۆتان پەروەردە بکەن. کلکتا ڕۆژی سکوت و بێدەنگی. 24 کانونی یەکەمی ساڵی 1928. ئێوەی ژنان دەبێت پند لە مەرگی ڕۆژانە وەربگرن. هەموو منداڵانی ئەشرام منداڵانی ئێوەن. ئەگەر هەر یەک لەوانە بمرێت لەبیرتان بێت کە خودا ئەوەی وەرگرتووەتەوە. ئەگەر منداڵانی نوێ لە دایک ببن، بزانن کە خودا ئەوانی بۆ ئێوە ناردووە. تەنانەت ئەگەر ئەم لە دایک بوونانە شتێک بۆ ئەشرام زیاد نەکەن. پەیوەستبوونی خێزانە نوێیەکان بە ئەشرام ژمارەیان زیاد دەکات. ئەگەر فێر ببین کە بۆ هەموو ئەوانەی عشقی بەرامبەر لە دڵی خۆیاندا پەروەردە دەکەن، جیایی ڕۆژانە بۆ هەریەکەمان ئازاراوی و ناڕەحەت نییە. هەرچەندە کە دەبێت هەوڵ بدەین مانای قوڵتری ئەم جیایەیش بدۆزینەوە. بۆ جی ئەم مانای عشقی حەقیقی. سابارماتی 6 کانونی دووەمی ساڵی 1929. لەو کارە ساتەی کە هاتووەتە پێش بەداخم. منداڵی خۆت ئیدی لە شێوەی جەستەی خاکی نابینیتەوە.
لەبەر ئەوە بابەتی ناسینی ئەو لەم شێوەیەدا ئیدی شوێنێکی لە ڕاوەکردندا نییە، بەڵام دەبێت بڵێم ئەم شەوقە بۆ دیدار لە جەستەی خاکیدا بێگومان عیشقێکی ڕاستەقینە نییە. عیشقی حەقیقی ئەوەیە کە سۆز بۆ ڕۆحێک بێت کە لە ناخ و دەرووندا جێگەی هەیە. ئیدی جیایی لەمەڕ ئەو شوێنەی ڕۆح بێمانایە، ئەو یەکگرتنەی کە لەوێدا هەیە سەروترە لەم پەیوەندیانەی کە لەم جیهانەدا هەن. کۆبەرهەمی مەهاتما گاندی. بۆ دۆستێک ڕووداوێکی نەخوازراو. یرا و داماندید، پونا 19 تشرینی دووەمی ساڵی 1930. نامەی کاریگەر و هەژێنەری ئێوەیان پێدام هەست بە پەرێشانی و پەژارەتان دەکەم و هاو ئازارتانم و بەڕاستی شادومان دەبم ئەگەر نووسینی نامەم سوکنایەکتان پێ ببەخشێت. بە باوەڕی من ئێوە بە هیچ جۆرێک کەم و کوڕیتان نەنواندووە کاتێک ئەو خانمە دکتۆرە دەستی بە چارەسەری ئێوە کرد. بە تەواوی دەبوو پشتی پێ ببەستیت. باوەڕم بە گۆڕینی دەرمانی دکتۆر و حەکیم نییە. دەبێت پشت بەو شتانە ببەستین کە هەڵمان بژاردوون، مەگەر خۆیان بڵێن پێویستیان بە یارمەتی هەیە یاخود بۆ دیاریکردنی نەخۆشی لە گومان و دوودڵیدا. هەندێک جار ڕووداوێک ڕوودەدات کە بە تەواوی پێشبینیەکەمان شتێکی نابەجێ بووە. بەڵام ئەم جۆرە کارانە لە ڕیزی ئەو مەترسینانن کە لە ژیانی خۆماندا هەمیشە ناچارین پێیان ڕازی بین. لەبەر ئەوە ئومێدەوارم مێشکی خۆت لەبەر خاتری ئەوەی کە لە پشتگوێ خستنی خۆتاندان کەم و کورتی و کەم تەرخەمیتانەوە بووە. خۆتان ماندوو سەرقاڵ مەکەن. خۆت چاک دەزانیت کە هیچ شتێکتان فرامۆش نەکردووە مەگەر لە ڕووی بێئاگاییوە بوو بێت، وەگەنا کەم و کورتیتان نەبووە. زیاد لەمەیش داوا لە هیچ مرۆڤێن ناکرێت کە کارێک ئەنجام بدات و لە تواناییدا نەبێت. بۆ واڵابای پاتل. شین و زاری بێهودەیە. وارد 18 ئایاری ساڵی 1935. شین و گریان بۆ مەرگی خۆشەویستان و ئازیزانمان بێهودەیە. هاوکاران دێن و دەڕۆن. ئێوە دەزانن ئەوان دەڕۆن و هەرگیز ناگەڕینەوە. تەنانەت ئەگەر بەم جۆرەش بێت چ گرنگێکی هەیە. خودای گەورە هەمیشە لەگەڵماندایە و هەرگیز فرامۆشمان ناکات. مەگەر حەقیقەت جگە لەمەیە، ئەگەر ئەو هەیە هەموانیش بوونیان هەیە. ئەگەر ئەو نەبێت بوونی 100 هاوکاریش شتێکی بێهودەیە، وەکو جەستەیە کە ڕۆحی تێدا نییە. لەم ڕۆوەیە کە نابێت بەهۆی لە دەستدانی ئەو دۆستانەمان کە سەفەریان کردووە شیوەن بگێڕین و غەم و پەژارە بخۆین. ئەرکمان تەنها ئەوەیە کە بەو پەڕی توانامانەوە ئەو هەوڵ و کۆشەی کە لە تواناماندا هەیە برەوی پێ بدەین. چەند نامەیەک بۆ سەردار پاتل. بۆ ڕاجوماری ئامریت کاور. هیچ کەسێک بەبێ ویستی ئەو نامرێت. وارد 18 شوباتی ساڵی 1935. میرا بەتوندی کارەساتی ئۆتۆمبیلی بەسەردا هاتووە. هەموو هاوڕێکانی زیانیان پێگەیشتووە. یەکێکیان زۆر بەتوندی بریندار بووە. خودی میرا کەمترین برینداری پێوەیە. ئۆتۆمبیلەکەیان بە پارچە ئاسنیەک گۆڕاوە. هەمویان لە کاتی ڕووداوەکەدا لە هەوادا بڵاو بوونەتەوە. موعجیزەیە کە گیانیان ڕزگاری بووە. یەکێک لەوانی کە زۆر بریندار بووە لە نەخۆشخانەیەکی ناوچەییدا کەوتووە. مەترسی لێ دوورکەوتووەتەوە. هیچ کەسێک بەبێ بوونی خوا و ئیرادەی ئەو نامرێت. بۆ ئانان هینگوڕانی. خۆتان لە غەم خواردن ڕزگار بکەن. بۆمبای 2 کانونی دووەمی ساڵی 1944. خۆتان لە غەم خواردن ڕزگار بکەن. ئەوەی کە خوێندووتانەتەوە لە بوونی خۆتاندا هەرستان کردووە. ئێستا وەکو یارمەتیەک بەکاری بهێنین. ڤیدیا نەمردووە، بەڵکو بۆ جێگەیەکی دیکە گواستوێتیەوە.
جەستەی خۆی کە تاکو ماوەیەک تێیدا بووە ئێستا فرامۆشی کردووە و لە جەستەیەکی دیکە کە لەگەڵ جەستەیدا گۆنجاوە نیشتەجێیە. شایستەی ئەو بن. پانچ گانی 19 کانونی دووەمی ساڵی 1944. ڤیدیا قەدیسێکی گەورە بوو، دڵێکی ئاڵتۆنی هەبوو، داخوازی بۆ چاوپۆشی و ڕەخنەی زۆر توندی لە دنیا هەبوو. ئەو عیشقەی کە لە دڵیدا شەپۆلی دەدا وەکو دەریا بوو، دەبێت بەو جۆرە بکەن کە شایەن و شایستەی ئەو بێت. ئێستاش وەڵامی پرسیارەکانتان. یەکەم، پێویست بە نیگەرانی ناکات، چونکە بە باوەڕی من لەلایەن ئێوەوە هیچ کەمتەر خەمیەک ڕووی نەداوە. دووەم، هیچ کەس ناتوانێت ئارامی بە ڕۆحێکی دیکە ببەخشێت. ئارامی هەر کەسێک دەبێت لە دەروون و ناخی خۆیان هەڵقوڵابێت. سێم، بە هیچ جۆرێک ناتوانرێت بوترێت ئەگەر یارمەتیەکی دیکە دەست بکەوتایە. چ شتێک پێش دەهات، ڕەنگە لەگەڵ بوونی بە تواناترین کەسی تایبەتمەند سەرنجام هەر بمردایە. چوارم، ئەو کاتەی کە ڕووداوێکی نەخوازراو ڕوودەدات، نابێت زۆر غەم بخۆین یاخود هاوار بکەین و دەنگ بەرز بکەینەوە. مەرگ سەرنجام و چارەنووسی هەموو دروستکراوەکانە. نابێت وەکو ڕووداوی ترسناک وەری بگرین. مەرگ لە ڕاستیدا ڕەهایی و ڕزگاریە. پێنجەم، ئەوەی کە ڕۆح پاش دەرچوونی جەستە چی دەکات، بابەتێکە کە دەتوانرێت تەنها لەبارەیەوە گومان بکرێت. بەڵام ئەوەی کە جێگای دڵنیاییە ئەوەیە کە ڕۆح پاش جەستە نامرێت و لەناو ناچێت. وەرە با ئەوەی کە دەمێنێتەوە بە یاسایەکانی خوددا یاخود بە سروشتی بسپێرین و پشتی پێ ببەستین. شەشەم، توانە و دەسەڵات هەرگیز لە خوددا ناسێندرێتەوە، وەرناگیرێتەوە. یاسا و ڕیاساکانی خوددا گۆڕانیان بەسەردا نایەت. ئێمە ئاگامان لەم ڕیاسا و یاسایانە نییە. نازانین ئیرادەی ئەو لە هەر ساتێکدا بەسەر چی و بە چیەوە پەیوەستە، کەواتە لە سنووری تواناکانی خۆمان بەو ڕێگە چارانەوە پەیوەست دەبین کە لە بۆچوونی خۆماندا پێویستن. نزا و پاڕانەوەکان لە بەرامبەر خودایەکەوە کە لە ناخی خۆماندایە. نزا نابێتە هۆی ئەوەی خوددا ئیرادەی بگۆڕێت، بەڵکو توانای ئەوەمان پێدەبەخشێت لە ئیرادەی ئەو کە هەموو شتێگە بە ئاگا بین. حەوتەم، هەر بەو جۆرەی کە گیتا باسی دەکات و ئەزمموونیش پاڵپشتی دەکات، مەرجەکانی پێش لە دایکبوون و پاش لە دایکبوون بۆ ئێمە نادیارن و لە بەرچاونین. بەڵام بە پێوەری ئەو مەرجانەی کە ئێستا تیایداین دەتوانین بەلایەنی کەمەوە بە نزیکی ئەوە بڵین مەرجەکانی پاش مردن و دۆخی دوای مردن دەق و نوسخەی دووەمی ژیانی کرداریمانە کە لە دنیا گوزەراندومانە، هەرچەند ڕاستکردنەوە و چاکردنەوەیش بێت. هەشتەم، ئەو کەسانەی کە مردوون بێگومان ئێمە دەتوانین یارمەتی خۆشەویستانی سەفەرکردومان بدەین، ئەویش بەو جۆرەی کە کارە چاکەکانیان بدۆزنەوە و ژیانی خۆمان بەو کارە چاکە ڕەنگڕێژ بکەین. ئەو کاتە گەورەترین یارمەتیمان بەرامبەر بە ئەوان ئەنجام داوە، چونکە ئەگەر ئەوان بەمە بزان و ئاگادار بن و کاتێک بۆیان دەربکەوێت یادیان بە زیندوی ماوەتەوە و درێژە بە چاکەکانیان دەدەین، ڕۆحیان ئارامی و سوکنایی بۆ دەڕوات. هاریجان 15 شوباتی ساڵی 1948. بۆ جوگاترام داو، هونەری تەنها وەستان. یرا و دماندیر 21 ئازاری ساڵی 1932. هەموو ئەوانەی کە لە دایک دەبن ناگەنە تەمەنی پیری. کاتێک کە نەخۆشیەک بڵاو دەبێتەوە هاوسەنگی مردن و مەرگ زیاد دەبێت. لەبەر ئەوە من لە خوێندنی چیرۆکەکەتان سرم سوڕما. ئەوەی کە مەرگ و مردن زیاد نەبووە جێگەی سەرسوڕمانی و لەگەڵ ئەوەشدا جێگەی خۆشحاڵیە. سوودی غەم خواردن بۆ شتە لە ناوچووەکان چییە؟ ڕەنگە شایستەتر ئەوە بێت بە خێرهاتن بگوترێت لە مەرگی ئەوانەی لە حاڵەتی گیان کێشاندان. بیرمان لەوە بێت کە مرۆڤ دەمرێت تاکو و جارێکی تر لەدایک بێتەوە. لەم ڕووەیە کە غەم و پەژارە شتێکی نابەجێیە. ئەو کەسەی
کە هونەری بەتەنها وەستانی بە تەواوەتی وەرنەگرتووە لەگەڵ گۆڕانە دەرەکیەکاندا تێک دەچێت و ئاشوفتە و پەرێشان دەبێت. بەڵام تەنها کەسانێک بە خودای حەقیقەت نزیک دەبنەوە ئەوانن کە ئامادەن بە تەنها بوەستن. بۆ شیرین بای ژیان مەیدانی ڕێکخستنە. ئیراودا ماندیر 26 کانونی دووەمی ساڵی 1932. ئەمڕۆ نامەی نائومێدبوون و بێهیواییتانم خوێندەوە. لەگەڵ ئێوە و دایکی سەلامەتتان زۆر بەتوندی هەز بە هاودەردی دەکەم. خوددا ئازارمان دەدات تاکو و تاوانباری بکەین. خراپەی پێ بڵین و بوونی نەهێڵین. هەموو ئەم کارانە بەهۆی نەزانیەوە ئەنجام دەدەین. شعرێکی زۆر جوان بە زمانی سانسکریتی هەیە کە لە کاتی پاڕانەوە و نزاکانی دەمە و بەیان لەگەڵ خۆمان دەیخوێنینەوە. وەرگێڕانەکەی بەم جۆرەیە: ڕەنجی مرۆڤ ڕەنج و ئازار نییە، شادومانیشی شادومانی حەقیقی نییە. ڕۆژی ڕەش و ئازار و ڕەنجی واقعی هەر ئەو فەرامۆشکردنەی خودایە. شادومانی حەقیقی واتە بیرکردنەوە لە ئەو هەمیشە ئەو، وەکو پادشایەک هەست پێکردن لەسەر تەختی دڵ. مەگەر ئەو شاعیرە ئینگلیزە نەیدەوت دیاردەکان بەو جۆرە نین کە دێنە پێش چاو. واقعیەت ئەوەیە ئەگەر ئێمە هەموو یاساکانی خودامان بزانی بایە دەمانتوانی وەسفێک و ئاراستەیەک بۆ ئەو دیاردانە بدۆزینەوە کە ڕوو دەدەن. بۆچی دەبێت بەو جۆرە بیر بکەینەوە کە ڕۆیشتنی براکەتان لە نێوماندا کارەسات و دەردا؟ لە ڕاستیدا نازانین، بەڵام ئەمە دەزانین، یاخود دەبێت بیزانین کە خوددا چاکەی ڕەها و عەدالەتی تەواوە. تەنانەت ئەو نەخۆشیانەی کە ڕوبەڕوومان دەبنەوە و تووشیان دەبین وەکو نەخۆشی براکەی ئێوە ڕەنگە بەدبەختی و موسیبەت نەبێت. ژیان گۆڕەپانی ڕێکخستنە. ئێمە ناچارین بەنێو ئاگری ڕەنجدا تێپەڕین. لەم ڕۆیە کە دڵم ئەوە دەخوازێت کە ئێوە و دایکتان لەو ئازار و دەردەی کە هەتانە بەڕاستی شادومان بن. خوددا ئارامیتان پێ ببەخشێت. یاداشتەکانی ڕۆژانەی مەهاد و دسایی. ئەوانەی کە چاویان لە خودایە. سواگرام 13 تشرینی یەکەمی ساڵی 1944. ئەوانە کە چاویان لە خودایە، چ ئەوانەی زیندون و چ ئەوانەی مردوون، چاوپۆشیان بەرامبەر بە مرۆڤەکانی دیکە هەیە. ئەگەر ئەم حەقیقەتە ببێتە بەشێکی ڕۆحتان هەرگیز غەم و پەژارەتان نییە. عیشقتان لە بۆتەی تاقیکردنەوەدایە. سواگرام 14 تشرینی یەکەمی ساڵی 1944. ئایا شیعری جارێکی دی هەوڵ بەدەرەوەتان خوێندوەتەوە؟ سەرداخستن و خۆبەدەستەوەدان هەرگیز ڕێگایی پێنەدراوە. پشتبەستن بە هەر بوونەوەرێکی دیکە بێهودە و بێبەرهەمە، تەنها پشت بە خوددا ببەستن. مەرگی ڤیدیا ئەم وانەیەمان فێر دەکات. عیشقتان هەمیشە لە بۆتەی تاقیکردنەوەدایە. ڕەحمەتی خوددا. سواگرام 15 تشرینی یەکەمی ساڵی 1944. ڕەحمەتی خوددا. سواگرام 15 تشرینی یەکەمی ساڵی 1944. ئەنجامدانی کاری خوددا ڕەحمەتی خۆیمان بەسەردا دەبارێت. هەمیشە کاری خوددا ئەنجام بدەن. ئایا هیچ ڕستن و چنینیەک دەکەن؟ ڕستن و چنین گەورەترین ئەو کارانەیە تەنانەت لە کاتی گریانیشدا لە ڕستن و چنین نەوەستن. هەر ئەمڕۆ سەبارەت بەم بابەتە بیر بکەنەوە. دڵنەوایی کردنی برسیەکان. سواگرام 16 تشرینی یەکەمی ساڵی 1944. هەموو شتێک لە ئارامی و دڵنیاییدا ئەنجام دەدرێت. ئامێری ڕستن و چنین پشتیوان و دڵنەواییکەری ئەو کەسانەیە کە برسین. تەنانەت لە کاتی غەم و پەژارێشدا نابێت وازی لێ بهێنرێت. عیشقی واقعی سەبارەت بەوانەی مردوون. سواگرام 17 تشرینی یەکەمی ساڵی 1944.
بەرنامەی ڕۆژانەی خۆت بە جۆرێک ڕێک بخە کەسانێکیش کاتی بەتاڵیان بۆ نەمێنێتەوە. بەم جۆرە دەتوانیت عشقی ڕاستەقینەی خۆت پیشان بدەیت بەرامبەر بە ئەوانەی کە مردوون. سەیری ئینگلیزەکان بکە، ئەوانیش عشقیان بۆ ئازیزانی خۆیان هەیە، بەڵام کاتێک یەکێک لە خۆشەویستانیان لەدەست دەدەن زیاتر خۆیان لە خزمەتکردندا نقم دەکەن. فرمێسک نەڕێژین. سواگرام 18 تشرینی یەکەمی ساڵی 1944. ناتوانرێت ئەوە بوترێت کە ئایا مردووەکان لەگەڵ زیندووەکاندا گفتوگۆ و هاودڵیان هەیە یاخود نیانە، بەڵام بچووکترین دوودڵی لەوەدا نییە کە زیندووەکان کاریگەریان لەسەر مردووەکان دەبێت، کەواتە نابێت هەرگیز بە ڕۆیشتنی ئەوان فرمێسک بڕێژین. بە ئەنجامدانی کاری خوددا دەتوانرێت لە ڕەحمەت و میهرەبانی خوددا بەهرەمەند ببین. ئەنجامدانی کاری خوددا بە خزمەتکردن بە هەژاران لە ئەندێشە و کردار و گفتاردا شتێکە دەتوانرێت ئەنجام بدرێت. چێژی ناخ. سواگرام 19 تشرینی یەکەمی ساڵی 1944. بیر دەکەیتەوە ئەگەر پیاوێکی هەژار لە جێگەی ئێوەدا بوایە چی دەکرد؟ ئەگەر هاوسەرەکەی لەدەست بدایە کار و چالاکی دوو هێندە دەبوو. مرۆڤێکی لەم جۆرە پیاوی خوددایە. چێژی دەروون بە ئەنجامدانی کاری خوددا دەبێتە بەشی مرۆڤ. ئێمە دەبێت خۆمان بخێنە جێگەی هەژاران، تەنانەت ساتێکیش بەبێ ئیش گوزەراندن دزیکردنە لە خوددا. من ڕێگەیەکی دیکە بۆ گەیشتن بە شادومانی دەرەوە و ناوەوە ناناسم. باشترین ڕێگا بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی مەرگی ڤیدیا ئەوەیە کە خۆمان بە تەواوی بۆ ڕستن و چنین دابنین، یاخود بە هەڵبژاردننی خۆمان کەسێک بۆ کارەکانی ئیشرام هەڵبژێرین. لەگەڵ ئەوەیشدا لە ڕامانامە دووبارەکردنەوەی ناوی خودایش بێ ئاگا نەبن. بەخشینی خواردن بە هەژاران بە شێوەیەکی گشتی شتێکی پێویست نییە. دەتوانن بەو کەسانی کە لە ڕاستیدا پێویستیان بە شت هەیە و هیچیان نییە شت ببەخشن. ڕازی ئارامش و هێمنی من. سواگرام 24 تشرینی یەکەمی ساڵی 1944. نهێنی و ڕازی ئارامش و ئارامیم لە پشت بەستنی تەواوم بە خوددایە، یاخود دەستەواژەیەکی دیکە ئیمانێکی بەهێزی و بێدوو دڵیم بە حەقیقەت هەیە و ئەمەش لە ناخمدا شاردراوەتەوە. دەزانم ئەگەر پشت بە خۆم ببەستم ناتوانم هیچ کارێک ئەنجام بدەم. خوددا لە ناخ و دەروونمدایە. ئەوەی کە ئەنجامی دەدەم بە فەرمانی ئەوە، ئیدی بۆچی شادومان و خۆشحاڵ نەبم؟ ئەوەش دەزانم کە ئەو هەر شتێک بەهۆی منەوە ئەنجام بدات هەمووی بە چاکە و لە بەرژەوەندی مندایە. ئاگاییم بەم کارەیش بە شادومانی دەمهێڵێتەوە. خوددا کاستوربای هاوسەرمی بردەوە و ئەمەش لە خێر و چاکەی خودی کاستوربادا بوو. لەم ڕۆیە کە نابێت جیایی کاستوربای هۆی غەم و پەژارەی من بێت. دەبێت ئێوەش غەم خواردن بۆ مەرگی ڤیدیا بە گوناه بزانن. سواگرام 25 تشرینی یەکەمی ساڵی 1944. زیاتر کاری دەستی بکەن. هەڵبەتە دەبێت بخوێنیت و بیخوێنیتەوە، بەڵام لە کەناری ئەوەشدا نابێت ڕستن و چنینت بیر بچێتەوە. پاکردنەوە و وردکردنی سەوزە و بەشداربوون لە کار و چالاکیەکانی ئەشرامیش لە ڕێزی ئەو کارانن کە دەتوانیت ئەنجامیان بدەیت. خوددا ببینیت لەوەی کە ئەنجامی دەدەیت، چونکە خوددا سایە و سێبەری بەسەر هەموو شتێکدا کردووە و هەموو شوێنێکی گرتووەتەوە. پێکهاتەی ڕۆح. سواگرام 28 تشرینی یەکەمی ساڵی 1944. نامەی ئێوەم خوێندەوە. بەڵێ، لە نووسینەکانی من هەرچی بخوێنیتەوە دەتوانیت سوود وەربگریت. ئەم کارە کارێکی چاکە، بەڵام لە هەمان کاتدا دەبێت کاری جەستەیی زۆر فراوان ئەنجام بدەیت. گریان بۆ یادکردنەوەی ڤیدیا زۆر زیان بەخشە. یادکردنەوەی ئەو کاتێک سوود بەخشە کە ڕۆح بەرز بکاتەوە و بێداری بکاتەوە. چیەتی ڕۆح ئاتمەن بریتیە لە سات، حەقیقەت، ئاگایی کە لەگەڵ دڵسۆزیدایە و لە ڕێڕەوی ئەزموونەوە دێتە دی.
شادومانی پێوەرێکە بۆ بوونی ئەو دوو توخمەی دیکە. شادومانی ناوەکیە و لە ناخەوەیە، بەڵام لە دەرەوە دیاری دەکرێت و دەردەکەوێت. نامەی 66 خودا هەموو کارێک ئەنجام دەدات. سواگرام 13 تشرینی دووەمی ساڵی 1944. خودا هەموو کارێک ئەنجام دەدات و هەموو ئەوەی کە دەیکات بێگومان و بێد و دڵی لە خێر و چاکەی ئێمەدایە. بە باوەڕێکی لەم جۆرە هەمیشە شادومان و زیندوو دەمێنینەوە. مرۆڤ نیازمەندی پارێزگاری ڕاماناماست. سواگرام 16 تشرینی دووەمی ساڵی 1944. گریان و پێکەنین لە دڵی مرۆڤەوە سەرچاوە دەگرێت. مرۆڤ کاتێک غەم و پەژارە بە غەم و پەژارە وەردەگرێت و دەگری، کاتێکیش ئەو غەم و پەژارەیە وەکو شادی سیر دەکات پێدەکەنێت. بەم جۆرەیە کە مرۆڤ پێویستی بە پارێزگاری ڕامایانە هەیە. دانانی هەموو شتێک لە بەردەم ئەودا شادومانێکی جاویدانیە. پاڕانەوە لە خودا. سواگرام 22 تشرینی دووەمی ساڵی 1944. بۆ پاڕانەوە لە بەردەم خودای نەبینراودا دەبێت هەموو شەو سەیری ئەستێرەکان بکرێت و هەموو بەیانیەک سەیری خۆر بکرێت. ڤیدیایش بەم کارەی خۆتان ببەستنەوە. ئایا ڤیدیایش بۆ ئاسمانەکان بەرز نەبووتەوە؟ ئەمانە هەموو خەیاڵن، بەڵام خەیاڵی وزەبەخش کە پشتیوانی مرۆڤن. من بتشکێنم. سواگرام 2 تەمووزی ساڵی 1945. گومانی تێدا نییە کە ڤیدیا چاک بوو، بەڵام ناتواندرێت لە جێگەی خودا دابنرێت. من بتشکێنم، بۆیە دڵم دەیەوێت کارێک بکات کە ڤیدیا فەرامۆش بکەن، بەڵام ئێمە ناکرێت هەر شێوەیە کە خۆمان دەمانەوێت بیخێنە سەر شێوەی خودا. ئێوە شێوە و ڕوخساری ڤیدیاتان خستوۆتە سەر شێوەی خودا. مادەم کە ئەو وەهم و خەیاڵە ماوەتەوە، چ کەسێک دەتوانێت ئێوە بۆ لای خۆی بهێنێت؟ ئەگەر دەتوانن بە ئاسانی فەرامۆشی بکەن، بەم جۆرە بکەن. ئیدی ئەو کاتەیە کە هەم خودی ئێوە و هەم ئەویش بەرز دەبنەوە. لە نێو دەرونی خۆتاندا بۆ ئارامی بگەڕێن. پونا 23 ئابی ساڵی 1945. دەبێت چاودێری قوڵایی دڵی خۆت بکەیت و لەوێدا بۆ ئارامش و هێمنی بگەڕێیت. ئەو ئارامی کە لای من و لەگەڵ مندا بۆتان دێت. پاش ماوەیەک ون دەبێت و لەناو دەچێت. چ سوودێک و چ بەرهەمێکی هەیە؟ کەواتە هەوڵ بدە لە هەر شوێنێکدا کە هەبن ئارامی دەستی خۆتان بخەن. نامەی 67. تەنها خودا دەتوانێ ئارامی ببەخشێ. پونا 11 ئەیلولی ساڵی 1945. ناتوانیت ئارامشی هزر و مێشکی خۆت بە نامەیەکی من یاخود لەگەڵ مندا بەدەست بهێنیت. ئەگەریش لەم جۆرە بێت، دەبێت بزانیت کە شتێکی ساتیە و زوو تێپەڕ دەبێت. ئارامش لە دەرەوە نایەت. ئەو ئارامی و ئارامشەی کە لە ناخ و دەروونەوە سەرچاوە دەگرێت. ئارامێکی حەقیقیە و تەنها خودا دەتوانێت بیبەخشێت. نە ڤیدیا دەتوانێت بەم جۆرە بکات و تەنانەت منیش ناتوانم. کۆتا بەرهەم لە کتێبی بۆچی ترس لە مەرگ لە نووسینی مەهاتما گاندی وەرگێڕانی موسعەب ئەدهەم لە بەرهەمەکانی وەرگێڕ. چاپکراوەکان: یەکەم، دیوی ئەخلاقی ڕێکخراو مەدەنیەکان، ئامادەکردن، ساڵی 2007. دووەم، ئێمە لە کام جیهاندا دەژین، نووسینی دکتۆر عەبدولکەریم سروشت، وەرگێڕان، ساڵی 2007. سێەم، دەفتەرە خۆڵەمێشیەکان، دکتۆر عەلی شەریعەتی، وەرگێڕان، ساڵی 2008. عیشق گەورەترە لە عیشق، نووسین، ساڵی 2009. عەقڵ و ئیمان، نووسینی دکتۆر عەبدولکەریم سروشت، وەرگێڕان، چاپی دووەم، ساڵی 2009. شارناسی و شارسازی، پێشەکی و ئامادەکردن، ساڵی 2009. چیەتی مەرگ، دکتۆر عەبدولکەریم سروش، ئامادەکردن و وەرگێڕان، ساڵی 2009. شەشەم، حەوتەم. هەشتەم، بۆچی ترس لە مەرگ،
نووسینی مەهاتما گاندی وەرگێڕان ساڵی 2010. نۆیەم سوکرات و ئەفلاتون کۆمەڵەوتە ساڵی 2010. دەیەم ئەرستۆ نووسینی پۆڵ ئەستراترن وەرگێڕان ژیانی فکری و فەلسەفی ساڵی 2010. ئامادەن بۆ چاپ. یەکەم فەلسەفەی عەدالەت نووسینی تەحسین حەمەغەریب وەرگێڕان. دووەم ڕاپۆرتێک بۆ خاکی یۆنان نووسینی نیکۆس کازانت زاکیس وەرگێڕان. سێیەم ئاینەکانی چین و یابان. چوارەم مرۆڤ نووسینی دکتۆر عەلی شەریعەتی وەرگێڕان. پێنجەم نەتەوەناسی و نەتەوەسازی گفتوگۆ. بێجگە لە نووسین و وەرگێڕانی چەندین بابەتی فکری و فەلسەفی و ئەدەبی و لێکۆڵینەوە لە ساڵی 1997 تاکو ئێستا بە بەردەوامی و لە زمانەکانی فارسی و عەرەبی لە گۆڤارەکانی هەژان، ئێرانناسی، ئەمریکاناسی، زانستی سەردەم، هەورامان، هێشتا، پەیامی ڕاستی، سۆسۆلۆژیا، لڤین، شەڕام، کۆچ، هەروەها ڕۆژنامەکانی خەبات، یەکگرتو، کوردستان ڕاپۆرت، ئاوێنە، ئاسۆ، کۆمەڵ، خورماڵ.